شنەوای دەنگی حیزبی کەرامەت و حیزبی سەلامەت. شنەوای دەنگی خوێنەرانی خۆشەویست، بەرهەمی ئەمجاری کتێبخانەی شنەوای دەنگی ڕۆمانی حیزبی کەرامەت و حیزبی سەلامەتی نووسەری جیهانی عەزیز نەسینتان پێشکەش دەکات. شنەوای دەنگی وەرگێڕانی ئەم ڕۆمانە لە فارسیەوە لەلایەن دکتۆر هیمداد حسین، شوێنی بڵاوکەرەوە کتێبفرۆشی سۆران لە هەولێر، شوێنی چاپ سلێمانی چاپخانەی سیما، ساڵی چاپ 2005. ژمارەی لاپەڕەکانی ئەم کتێبە 157 لاپەڕە. دەخوێنرێتەوە لەلایەن نەرمین عەبدوڵڵا، کاری دەنگ و مۆنتاژ ئاوات کوێستانی، پاکردنەوەی خامەی دەنگی عەبدوڵڵا حسین. بەرواری تۆمارکردن 8 چواری ساڵی 2018. ئازیزان، بۆ هەر ڕخنەوە پێشنیارێک لەسەر چۆنێتی تۆمارکردنی بەرهەمەکانی کتێبخانەی شنەوای دەنگی دەتوانن پەیوەندیکەن بە ژمارە تەلەفۆنی 328 7197. ناونیشانی کتێبخانەی شنەوای دەنگی، تەلاری یەکێتی نابینایانی کوردستان، شەقامی 6 مەتری بەرامبەر سەنتەری بۆڵین. حیزبی کەرامەت و حیزبی سەلامەت. حیزبی کەرامەت و حیزبی سەلامەت. شنەوای دەنگی خوێنەرانی ئازیزی من، جارێکی تر سڵاتان لێبێت. لەگەڵم بن بۆ خوێندنەوەی ڕۆمانێک بە ناونیشانی حیزبی کەرامەت و حیزبی سەلامەت. ملەی زێڕین شارۆچکەیەکی بچووکە، نیوەی خەڵکەکەی بە ڕاوماسی و نیوەکەی دی بە ئیشی تاکەکەسیەوە دەژین. لە ڕاستیدا وەک بڵێ دووشتی جیاواز ئەم شارۆچکەی کردبێ بە دوو بەشەوە، دەگەڵ یەک پێک نایەن. لەم شارۆچکەیەدا زۆر شتی ئەنتیکە و سەیری وای تێدایە کە شایەنی بینین و بیستنن، بەڵام هەخمان بەسەری چیانەوە نییە. باسەکەی ئێمە لە سەر حیزبایەتی ئەوانە کە بەڕاستی شایەنی بیستنە. لەوێن دەرێ سیاسەت و ڕواڵەتبازی لە شێوەی حیزبە ئاساییەکانی دیکەدا نییە و بەو جۆرە سیر ناکرێت. کۆمەڵی خەڵکی نەخوێندەوار و نەشارەزاد چارەنووسی گشتیان بەدەستەوە گرتووە و کەسانی سادە و ساویلکەوە بێ ئاگا کە هەموو شتێ بۆ هەر لایەک کە حیزبەکان ڕادەکێشن. ئەم حیزبایەتیە بێ ئەوەی مەبەست و سیاسەتێکی دەوڵەتی هەبێ، یەخەگیری هەمووان بووە و ئەندامانی حیزب بێ ئەوەی بزانن لە پێناوی چی و بۆ کێ کار دەکەن هەراوهۆریایەکی زۆریان ناوەتەوە. داستانە سەرنجڕاکێشەرەکەی ئێمە لە یەکێ لە ڕۆژگارە گەرمەکانی هاوین و پشودانەوە دەست پێ دەکات. ئەو ڕۆژە لە گۆڕەپانی وەرزشی شارۆچکەکەدا کە کەوتبووە کەنار دەریاوە، دەنگەدەنگ و هاتوچۆ دەبیندرا. هەردوو حیزب خۆیان بۆ خەبات و تاقیکردنەوەیەکی گەورە ئامادە دەکرد. بڕیار وابوو تیپەکانی تۆپی پێی هەردوو حیزب پێشبڕکەیەک ساز بدەن. ئایندەی هەردوو حیزبیش پەیوەندیان بە ئەنجامی ئەو پێشبڕکەیەوە هەبوو. هەر کامێکیان براوە بووایە لە هەڵبژاردنەکانی ئایندەدا ئەو لایەن سەرکەوتنێکی گەورەیان وەدەستدێنا. قولی کەرامەت ڕابەری حیزبی کەرامەت وەک چۆن فەرماندەیەکی جەنگ سەربازەکانی دەکات، ئاوا یاریکەرەکانی تیپی حیزبەکەی لەبەردەم چێشخانەکەی خۆی ڕیز کردبوون و فەرمانی بەسەردا دەکردن. لەژێر کڵاوە چڵکنەکەیەوە دڵۆپە عارەقا بە سەر ڕوخسارە کودیەکەیدا دەتکایەوە و ناو لە پاسپیەکەی دەستیشی کە نیشانی نەخۆشی شەکرەی پێوە دیار بوو بەلا ددانەکانیەوە نووسا بوو وا بە زۆر قسەی بۆ دەکرا. بەم شێوەیە قولی کەرامەت بە گەرمیەوە قسەی دەکرد: کوڕینە، ئەگەر لەم یاریە ببینەوە میوانداریەکی چاکتان لە چێشخانەکەم دەکەم. حەز لە چی دەکەن بیخۆن، بەڵام بیدۆڕێنن جارێکی دی ناوتان نایەنم. لە هیچ مەترسێن، لێدەن، بکتن، حەقتان نەبێ لەسەر من، ڕۆحەکەی منن. دووسێ گۆڵیان لێ بکەن تا ئابڕیان بچێ. ئەوەندە دەم لە دەم حیزبی سەلامەت منێن، بینی خۆمان بێ
داوەریش هەر لە خۆمانە. بەڵێنم پێداوە ئەگەر لایەنگری ئێمە بکە دەیکەینە بەڕێوەبەری شارۆچکەکەمان. لە هیچ مەترسێن. ئەمڕۆ هێزی دەستی حیزبی کەرامەت مێشکی دوژمنانی دەکتێتەوە. لەلایەکی دیەوە بورهان سەلامەتی شتیپی حیزبەکەی لەبەردەم چایخانەکەی خۆی کۆکردبوو و قسەی لە بۆ دەکردن. قەسەم بەخواگەل لە گۆڕەپانی یاری بە دۆڕاوی بگەڕێنەوە ژیانتان لێ دەکەم بە دۆزەخ. تیپی سەلامەت دەبێت لەم یاریە سەرکەوێ. 200 دینارم بە حسێب و کتێب بەداوەرداوە تا لایەنگری ئێمە بکە. جابتان بینم چۆن چۆنی کەرامەتیان بدۆڕێنن. بەچکە شێرەکانم ئەگەر لەم یارێ بیبەنەوە هەر یەکەی قاتێ جلتان لە بۆ دەکەم. ئەگەر بۆم نەکردن بێراموسم. اینجا بەدە سەسڕەکەی عارەقەی گردنی سری و بە یەکێ لە یاریکەرەکانیوت کوڕم تۆ خۆت ناوت ئاسنە جابزانم چیان پێ دەکەی. ئەمیر سەلامەت کە ئاسنیان پێدەگوت یەکسەر لە ڕیزەکە هاتە دەرەوە. قژێکی پەرت و بڵاو و ڕوخسارێکی ڕەشداگەڕاوی هەبوو. بەڕێزەوە سەیرێکی باوکی کرد و وەڵامی دایەوە. بابگیان بە پشتیوانی خاڵوتیان دەشکێنین و بە سەرکەوتویی دەگەڕینەوە. بورهان خەندەیەکی گەرمی بۆ کرد. بارەکەڵڵا کوڕم من شانازی بە کوڕی وەک تۆ دەکەم. بڕۆن دەی بزانم چی دەکەن. ئینشاءڵڵا براوین. یاریکەرەکان و گشت لایەنگرەکان کە لە دەوریان وەستا بوون هەموو بە یەکدەنگ هاواریان کرد. ئامین. بورهان سەلامەت ئیشارەتی بۆ ئەو لۆریە کرد کە لە تەنیشت چایخانەکەەوە وەستا بوو. یاڵڵا کوڕینە سوار بن بڕۆین کە دەکەونە ڕێ سرودی حزبتان لە یاد نەچێ. یاریکەرەکان بەم لەو بۆ لای لۆریەکەدا سەرکەوتن. بورهان سەلامەتیش سوار بوو. دەرگاکەی کردەوە و بە جۆرە شانازی و فیزێکەوە هاواری کرد. یاڵڵا ڕەجەب دەی پێی لێنێ گازی بدەیە وریابە لە ترۆمبێلی کەرامەتیەکان بەجێ نەمێنی. کەلۆری تیپی حزبی سەلامەت ڕۆیشت ترۆمبێلی حزبی کەرامەتیش کەوتەڕێ. هەردوو ترۆمبێل دەیانەویست زووتر لە مەیدانی شارۆچکا بچنە دەرەوە. هیچی وای نەما بوو خۆیان پێکدا بدەن. قۆلی کەرامەت لە جامی ترۆمبێلەکەوە سەری هێنایە دەر و هاواری کرد. ئۆ بورهان تێناگەی عەرەبانەکەت لادە ئەملاوە دەنا هەمووتان پان دەکەمەوە. ئەوە دەڵێی چی؟ بۆ من بڕۆمە ئەولاوە تۆ بڕۆ بەولاوە. چی وای نەما بوو ئەم بێنە و بەردەیە پەرە بسێنێت شەڕەکە نەگاتە گۆڕەپان. بەڵام باش بوو شۆفێرەکانی یەکدیان دەناسی و ترۆمبێلەکانیان لێک دوور خستەوە و لە ڕێ خۆڵەکەی بەرەو گۆڕەپان دەڕۆیشت کردیان بە پێش بڕکێ. لە کاتێکدا هەردوو تیپ جنێویان پێک دەدا و هەریەکەیان هەوڵی دەدا جنێوی تەڕۆبەرتر پێک بدەن. بەزمەکەیش لەوەدا بوو هیچ کامێکیان گوێیان لە یەک نەدەبوو. نە ئەمان جنێوەکانی ئەوانیان دەبیست و نە ئەوان هی ئەمان. ئەم مەسەلەیە پەیوەندی بە ئێستاوە نییە. لە زۆر کۆنەوە بارودۆخی شارۆچکەی ملەی زێڕین هەروە بووە و ئێستایش هەروایە. خەڵکی ئەم شارۆچکەیە خۆشیان نازانن لە پێناوی چی خەبات دەکەن. لە پێناو چیەوە بە گشتدادێن. دوایەوەی تیپەکانی هەردوو حزب ڕۆیشتن خەڵکی مەیدانی شارۆچکە تەواو بێدەنگ بوون. عابدین گارسۆنی چێشخانەی کەرامەت و غەدیری شاگردی چایخانەی سەلامەت بینەکێ تێگڕامان. دوجار لە کاتێکدا عابدین نیشانەی حزبی بەدەستەوە گرتبوو بە خەڵکەکەی پیشان دەداوتی هۆ غەدیرە مێشولە بڕۆ بۆ خۆت ئیشێکی کە بکە. ئەگەر تیپەکەی ئێمە تیپەکەی ئێوە ببەزێنێ دەبێت دوکانەکەت تەخت بکەیت. غەدیر وەک کەڵەشێری جەنگی سەری سمێڵی بادا و دەنگێکی تایبەتی لەدەم دەرچوو. ج ڕ ت ئەگەر لە 5 گۆڵ کەمترچان خوارد ئەم سمێڵەی خۆم دەتاشم. عابدین دەنگی لێ هەڵبڕی. جڕت باشە دوایی دەردەکەوێ سمێڵت ئاسانە دەبێ زمانیشت ببڕی. غەدیر خوێنی هاتە کۆڵ بە ئەنگوستی دەستەڕاستی هەڕەشەی لە عابدین کرد. ئاگاد لە زارت بێ و زمانت بگرە ئەگینا لە ژێر پێی خۆمت دەنێم. سەگی کوێن دەری؟ هەردووکیان یەخە یەکدیان گرت و بە دار و گسک کەوت نەگیانی یەک. چەند هەنگاوێک ئەولاتر سەگەکانیان تێک بەردەبوون تا لە خاونەکانیان دوانەکەون. لە گۆڕەپانی پێشبڕکێکەدا بارودۆخێکی وا هاتەکایەوە جاری هەوڵی لە سەر هەڵبژاردننی زەوی ڕێنەکەوتن. لایەنگیرانی هەردوو حزب بەبێ ئەوەی ئاگایان لە مۆزوعەکە بێت ڕژانە نێو گۆڕەپانەکەەوە و بەناو یەک وەربوون. لێدان و کوتانێکی ئەنتیکە بەرپا بوو.
هەر بابا بوو مست و پێلاقەی ڕادەوەشاند و ئەوەی بەرامبەری بۆچی لە پێناو کێ دیار نەبوو. ئەو خەڵکە زۆر بە زەحمەت ئەندامانی هەردوو حیزبیان لێک جودا دەکردەوە و لە گۆڕەپانەکەەوە دەریان دەنان. فەقیرەی کوێخا کازم لە ناو بژیوانی یاریەکە بوو، کوتکێکی چاکی بەرکەوت. قسەی بۆ نەکرا، یاری دەستی پێکرد، بەڵام چۆن دەست پێکردنێک. یاریزانەکان لە باتی ئەوەی لە تۆپەکە هەڵدان بە ئەنقەز شەقیان لە یەک دەدا. گۆڕەپانی یاریەکە ببووە مەیدانی شەڕ و لێدان و کتان. هەر یاریزان بوو شەقی بەردەکەوت و دەکەوتە سەر عەرزەکە. پشت گۆڵەکان پڕی بریندار ببوون. قولی کەرامەت بەردەم گۆڵەکەی خۆیانی گرتبوو، بورهان سەلامەتیش بەردەم گۆڵەکەی خۆیانی گرتبوو. بۆ هەردووکیان گرنگ نەبوو کێ دەمرێ و کێ زامدار دەبێت. هەریەکەیان ئەوەیان بەلاوە گرنگ بوو گۆڵ لەوەی دی بکات. ئیدی ئەو گۆڵکردنە هەرچۆنێک وایە بەلایەنەوە گرنگ نەبوو. ئەندامانی هەردوو حیزب و سەرۆکەکانیان تەنها لە خەیاڵی بردنەوە و دۆڕاندندا بوون. هەندێکیان ئەوەندەیان هاتوو هاوار کردبوو ئەم لەو ئەو لای دەمیان کەفی کردبوو، دەنگیان نووسا بوو، لەگەڵەوەشەوە هەر دەست بەردار نەبوون. لە دەقیقەی دەیەمی یاریەکەدا ئەمیری کوڕی بورهان سەلامەت تۆپەکەی بەرەو گۆڵی کەرامەتیەکان برد. ئەگەر ئەو شەقەیەکێ لە کەرامەتیەکان ڕایوەشاندێ پێی بکەوتایە دەبایە دەمودەست ڕەوانەی خەستەخانەی بکەن. بەڵام ئەمیر بە زرنگی و زۆر بە چاپوکیەوە تۆپەکەی لە پێشووی ڕەت کرد و بە شوتێکی قایم ڕەوانەی گۆشەی گۆڵی کەرامەتیەکانی کرد. لەبەری لای چەپی گۆڕەپانەکەدا یەکسەر خۆمپارەیەک تەقیەوە و گشت ئەندامانی حیزبی سەلامەت لە جێ خۆیان دەرپەڕین و هاواری خۆشی و شادی گۆڵ گۆڕەپانی یاریەکەیان هێنایە لەرزین. بورهان سەلامەت لە خۆشییاندا خۆی لە باوەشی یەکێ لە دۆستەکانی کوتا و بورایەوە. قولی کەرامەتیش وەک بەردی ئاشیان بەکەل لەدا کێشابێ خەریک بوو لە هۆش خۆی دەچوو، هیچی وای نەما بوو دڵە کتێبیگرێ. بەناڵەیەکی پێکراوەوەتی نوری جنۆکە، کوا دەرمانەکانم بندێ بابی خۆم. نوری جنۆکە باش لە ژاویەوە گیرفانەکانی قولی کەرامەت گەڕا و دەرمانەکانی دۆزیەوە و دەرخواردیدا. لە ناوڕاستی گۆڕەپانەکەدا هاوڕەکانی ئەمیریان لە باوەش کرد و بە هەراوهۆریاوە بەرەو ناوەڕاستی گۆڕەپانەکەیان برد. کەس نەبوو، هەتا ئەندامانی تیپی سەلامەتیش ئاگایان لێ نەبوو کە ناو بژیوانەکە بەرەو ئەو شوێنەی قولی کەرامەتی لێدانیشتە بوو ڕۆیشت و بە چاو برۆ مەبەستەکەی تێگەیان. یاری دەستی پێکردەوە. بورهان سەلامەت هاواری کرد: گارسۆن بە شادمانیەوە ئاوی لیمۆکانیان بەسەر ببەخشنەوە، سیرکە ئەگەر کەرامەتیەکانیش ناڕەحەت بوون ئاوی ساردیان بدەرێ. پاشان لە جێگەکەی خۆی قیت بۆ و هاواری کرد: هۆ قولی کەرامەت، ڕۆژی هەڵبژاردنی ژواد لێ دەکەین. قولی کە زۆر ناڕەحەت بوو مستێکی ڕاوەشاندێ: هێشتا یاری تەواو نەبووە، ماسی لە دەریادا ناکڕێ. سەدای قاقای پێکەنینی سەلامەتیەکان بەرز بەوە و بورهان هاواری کرد: بە گۆڵچێگەت بڵێ ڕق ڕاوەستێ، کوڕەکەم بۆی دەچێ. قولی کەرامەت وەڵامی نەدایەوە. ڕووی بەرەو گۆڕەپانەکە وەرسوڕاند و وەک دڕندەیەکی پێکراو ددانەکانی جیڕەی دەهات. تۆپەکە کەوتە لای سەلامەتیەکان. گەنجێکیان کە لە لای دەستەڕاست یاری دەکرد یەکسەر خۆی بە عەردی دادا و ناوبژیوان فیکەیەکی لێدا و بە پەنارتی حسێب کرد. ئەمجارەیان هاواری و شادی و خۆشی کەرامەتیەکان بەرز بۆوە و کردیان بە هات و هاوار: پەنالتی، پەنالتی، هێی پەنالتی! لەو لایشەوە سەلامەتیەکان هاواریان دەکرد: پەنالتی نییە! لەبەردەم گۆڵەکە یاریزانەکانی هەردوو لا کۆببوونەوە. هەر بابا بوو گۆڕیان دەکردەیەک. قولی و بورهانیش کەوتبوونە گیانی یەک و بورهانی یەخەی ناوبژیوانی گرت و هاواری کرد: هەی بێویژدان، لێرەش هەر حیزبایەتی دەکەی؟ هەر ئێستا دەتخنکێنم. کۆمەڵێ لە کەرامەتیەکان ڕژانە نێو گۆڕەپانەوە و یەخەی ناوبژیوانیان لەدەست بورهان ڕزگار کرد. قولی تۆپەکەی هەڵگرت و لە سەرخاڵی پەنالتیەکەی دانا و بەدەموزارێکی گاڵتە ئامێزەوە وتی: کاک بورهان، کە سەقیەوەی نییە ڕەخنە لە ناوبژیوان بگرێ. ئەگەر لە دۆڕان دەترسەی با یاریەکە دوا بخەین بۆ کاتێکی کە. ئەمیر دڵی باوکی دایەوە و باوکی لە گۆڕەپانەکە بردە دەرەوە. ناڕەحەت مە بەبا بگیان، تۆڵەی دەکەینەوە. بورهان پاڵێکی بە کوڕەکەیەوە ناو بە گۆڵچیەکەی وت: لە گۆڵ وەرە دەرەوە، مادام وا بە زۆرە لێگەڕێبا بۆ خۆیان شود لێدەن و گۆڵ خاڵی بێت. لەم بێنەوە بەردەیەدا دووچاوی ڕەشی جادوویی لە تەنیش گۆڕەپانەکەوە لە ئەمیری دەڕوانی. بە نیگاکردنێکی پڕ ئارەزوو
پڕعیشقەوە سەیری دەکرد. خاوەنی ئەو چاوانە کچێکی گەنج بوو کە لە جوانی و شۆخ و شەنگیدا لە نێوکچانی شارۆچکەکەدا بێ هاوتا بوو. گشت گەنجەکانی شارۆچکەکە بە حەزرەتەوە بوون پێی بگەن. ئەم نازدارە بێ هاوتایە لە نێو هەموو گەنجەکاندا ئەمیری هەڵبژاردەبوو، هەرچەندە دەیشیزانی کە باوکی قەد نایداتە ئەمیر. ئێری دڵی بە گرەوی عەشقی ئەو سپاردەبوو. لەبەرەوەم کچە گوڵێ کچی قولی کەرامەت بوو. لە شێواوی ڕۆژگار عەشقی کوڕێکی حیزبی دژی حیزبەکەی خۆیان ببوو. جاری هەوڵی لە بازاڕی شارۆچکەکەدا تووشی یەک ببوون. لە نیوەی ڕێگادا زەمبیلەی سەوزەواتەکەی لێکەوتبوو و سەوزەواتەکەی لێڕژا بوو. ئەمیر شەما بۆ و سەوزەواتەکەی بۆ خڕ کردبووەوە و لە ناو زەمبیلەکەی کردبووە و دابیەوە دەست گوڵێ. گوڵەیە کە لە شەرمان ڕووی وەک گوڵ سوور ببووەوە بەدەنگێکی نەوی و لەرزۆکەوە وتبووی سپاس. لەو بەیە گەیشتنا کورتەدا تۆوی عەشقێکی مەزن لە دڵی هەردووکیاندا ڕوە. ڕۆژ بە ڕۆژ نەمامی ئەم عەشقە زیاتر هەڵی دەدا. لەگەڵەوەشەوە هەردووکیان لایەن ڕوون بوو، پوچی لە دڵی خۆیاندا پەروەردە دەکەن، بەڵام نەیان دەتوانی ئەم نەمامە لە ڕێگەوە دەرکێشن و یەک دەقیقە چیە لە خەیاڵی یەکدا نەبن. لەو کاتەدا دەنگی گۆڵ لەلایەن کەرامەتیەکانەوە بە گۆڵ بەرز بۆەوە و دڵی ئەو کچە بەستە زمانیان خراپ ڕاچڵەکان. ئەندامانی حیزبی کەرامەت کە لە دۆڕاندن گەڕانەوە لە خەنی خۆشییاندا دەست و پێیان دەکوتی و هەراو هۆریایان بوو. تەنها گوڵێ نەبێ بێ ئەوەی گوێ پێ بدا چاوەکانی لە ناوەڕاستی گۆڕەپاندا بە دوای ئەویندارەکەیدا دەسوڕایەوە. ئەمیریش وەک ئەو لە ناوەڕاستی گۆڕەپانەکەەوە هەوڵی دەدا چاکتر لە گوڵێ ڕابمێنێ. دەنگی فیکەی ناوبژیوان کۆتایی بە هافتایمی یەکەم هێنا. ئەندامانی هەردوو حزب لە چواردەوری تیپەکەیان کۆ ببوونەوە. قولی کەرامەت لە کاتێکدا ئەمیری بە خەڵکەکە پیشان دەدا دەیوت ئەم لاو ئەولای بۆ مەکەن، مەهێڵن یەک بستچیە بێتە ناوەوە، لەیدەن سەگ بابەی با هەر یەکێکەم بێتەوە. مەترسێن. ئینجا یەخەی گۆڵچیەکەی گرت. سەگ باب چۆن ئەو گۆڵتدا؟ بەخوا مامە قولی چی وای نەما بوو لە باتی تۆپەکە منیش فڕێ بداتە ناو گۆڵەکەوە. وسبە هەی قوڕ بەسەر، تۆ زەبیل لە ئابڕووی حیزب بکەرەوە، دەبێ یاریەکە هەر ببینەوە. بەمست بە شەق بەکەللا لیدەن لەو سەگ بابە ئەمیر بکوژن، هەختان نەبێ لەسەر من. لەو لای شەوە بورهان سەلامەت لەگەڵ ئەندامانی تیپەکەی دەدووە. کوڕم ئەگەر گۆڵێکی دی بکەی پاسکیلێکت لە بۆ دەکڕم. لەو کاتە فیکەی ناوبژیوان سەرەتای هافتایمی دووەمی پیشاندا. یاریزانەکان بەرەو ناوەڕاستی گۆڕەپانەکە ڕایان کرد. تەوابوونی ئەم یاریان ناممکین بوو لەبەرەوەی هەردوو لە پارەیاندا بوو. هەردوو لە فێڵیان دەکرد و دەیانەویست بە هەر جۆرێک بێ سەرکەوتوو براوە بن. هەرکە ئەمیر تۆپەکەی بەرەو گۆڵی کەرامەتیەکان دەبرد یەکێک کەللەیەکی لێدا. یەکسەر تۆپەکەی بەرەو لایەک ڕۆیشت و ئەو کوڕا بەستە زمانەش بەرەو لایەکی دیفڕی. بورهان سەلامەت و کەسانی حزبەکەی دەست بەجێ ڕژانە نێو گۆڕەپانەکە و هاواریان کرد. پەنالتی پەنالتی! بەڵام قولی کەرامەت وەک ناپلیۆن لە جەنگی واترلۆ قسەی بۆ سەربازەکانی دەکرد، دەستێکی لە سنگی کوتی و هاواری کرد. ئەگەر بهێڵم ئەو پەنالتیە لێدەن حیزبەکەمان هەڵدەوەشێتەوە. یاڵا کوڕینە لێیان دەنەو سەگ بابانە. کەسانی هەردوو حیزب وەک دوو لەشکری دژ بەیەک کەوتبوونە گیانی یەک. ئەم هەرا و هۆریایە بەرگوێی کرێکارانی کارگەی قوتوی ماسی غەیاسەددین کەوت. فرمێسکیان بە چاودا هاتە خوارەوە. ناڕەحەتی ئەوان لەبەرەوە بوو کە دەبوایە ڕۆژانی هەینی و پشودانی شکار بکەن. غەیاسەدین بە سەرسەختی و بەڕقەوە کاری پێدەکردن و ئەم بەستە زمانانە لە ترسی ئەوەی نەوەکو دەریان بکەن گشت فەرمانەکانیان بەبێت چەند و چوونی بە ملکەچیەوە جێبەجێ دەکرد. غەیاسەدین لە دنیادا تەنیا پەیوەندی بە یەک شتەوە هەیە، ئەویش ئەوەیە کە هەموو ڕۆژێ قوتوویەکی ماسی زیاتر لە کارگەکەیدا بێتە بەرهەم و لە بازار پارەیەکی کاشی دەست بکەوێت. بەژن و باڵایشی بە تەواوی وەک ئەو ماسیانەوە بوو کە دەیان خستە نێو قوتووەوە. دوو چاوی سەوزی زەقی هەبوون، لوتیشی وەک چۆن باینجانێکی لە نێو تاوەدا سوور بکەیتەوە وابوو. بە هەموو وەختە کێوەڕ بوو، بە کورتی بە بەژن و باڵای کورتی و سەری کەچەڵ و بێمووی لە قۆشمەچیەکانی سێرک دەچوو کە پاڵتۆف شوفۆڵەکەی لەبەر دەکرد هەر یەکێک بیبینایە خۆی پێرانە دەگیرا و لە قاقای پێکەنینی دەدا. غەیاسەدین بەڕەسان خەڵکی ملەی زێڕین نەبوو، بنەچەو ڕەچەڵەکێکی تەواوی نەبوو، کەس نەیدەزانی خەڵکی کوێیە و چکارەیە. 3 ساڵ لەمەوە پێش لە پڕخۆی لەم ناوچەیە دۆزیەوە.
خەڵکی سەرەتا لە حیزبی کەرامەتیان بینی چالاکیەکی زۆری هەبوو ئەو وەختی چکار و کاسبی نەدەکرد دیار نەبوو لە کوێ دێ و بۆ کوێ دەڕوا دوای ماوەیەک جێگای کارگەی قوتووی ماسی کڕی و ئامێرەکانی ماسی پاکردنەوەی کڕین و بارگەی تێکناو لەو هەرێمە دوورە دەستی بەکار کرد ئاشکرای شاپیا و ئەگەر ڕەبەن و زگورتی بێ قمارێ نەکا مەشروب نەخواتەوە نەمێوانداری برادەرەکانی بکە و کاسپیەکیشی باش بێ زوو دەوڵەمەند دەبێ بە تایبەتی غەیاسەدین بە هەر جۆرێ بواە پارەی پەیدا دەکرد ماڵی دزی دەخوارد و گوێی بە ئەنجامی هیچ سەودایەکی ڕێگا پێدرا و پێنەدراو نەدەدا لەسەر پیاڵە چایەک ئابڕووی خۆی دەخستە گرەوەوە لەم ڕۆژی پشودانەدا ئەم کابرایە دەبەنگا وەکو میرە تووڕەوتوندەکانی زەمانی کۆن لە سەر کرێکارەکان وەستا بوو چاودێری دەکردن تا بە چاکی ئیشەکانی خۆیان بکەن کاگوێی لە قڕەقڕی چەند کرێکارێک بوو پەنجەی گەورەی دەستەڕاستی بەرەو کرێکارەکان هەڵبەڕێ و گوتی من لە یاری و ماری سرم دەرناچێ ئیشکردن لە هەموو شتێک پێویسترە ئەگەر بچن سەیری یاری بکەن ماسیەکانی من لێرە دەڕزن و تێک دەچن کرێکارەکان لە ترسان نەهاتنە دەرەوە بەڵام دیار نەبوو کامەیان بوو لەژێر لێوانەوە بۆڵەیەکی لێوە هەڵسا غەیاسەدین کە هەرگیز چاوەڕێم قسانەی نەدەکرد یەکسەر لە شوێن خۆی هەڵسایەوە و وەک گا بۆڕاندی ئەگەر هەر یەکێک یەک قڕۆژ زەرەرم لێ بدا بابی دەگێم هەر یەکێک حەز ناکا کار بکا با گۆڕ بە گۆڕ بێ و کارەکەی بەجێ بێڵێ و تەواو دوای ئەو هێن و من هێنا غەیاسەدین ڕێگای گرت و ڕۆیشت کرێکارەکان لە دواوە کردبیان با چپەچپۆر تێڕادەمان کادور کەوتەوە هەمویان یەکسەر دەستیان با قڕە و گاڵە کرد سەیری قەد و باڵایکەن دەڵێ قەت بۆنی زانست و مرۆڤایەتی نەکردووە یەکێکی دی لە کرێکارەکان کە مژی لە جگەرەکەی دەدا درێژەی پێدا کەریەتی خۆمانە ئێمە گەوج و دەبەنگین ڕۆژانی پشودانیش ئیش دەکەین کرێکارێکی تەنیشتی لای دەستەڕاستی قسەکەی پێبڕی کاکە ئەحمەد مەسەلە نان و گۆشت و مناڵەکانە ئەگەر ئیشێ نەکەین کێ مەسرەفمان دەکێشێ کرێکارێکیان کە لە شولارێکی وەرزشی هەبوو ئاهێکی هەڵکێشا و گوتی قەسەم بخوا تەنها بۆی تیپی کەرامەت بیباتەوە بۆیە ئێمەی لێرە داناوە ئەو برادەرە قولی کەرامەت لەگەڵ ئەرباب حسێب و کتێبی تایبەتیان هەیە پارە بە حزب دەدات ئەوانیش پشتگیری لە دەکەن ئەحمەدی کرێکار کە خەریکی ئیش بوو بەسەر لە خاندنەوە دانی بە قسەی برادەرەکەی دانا بەڵام حەقی وابوو تۆ بڕۆشتیتە لە تیپەکەی خۆتان یاریت بکردایە ئاخر برام من بەرپرسیاری سێ کەسانم ئەگەر بڕۆیشتمایە دەری دەکردم ئەو کاتە چیم کردایە بەخوا گەرە و مانگە دەمتوانی لەم شارە کارێ بدۆزمەوە نامردم ئەگەر یەک دەقیقە لەکن ئەو ناکەس بەچەیە بمێنمەوە ڕەجەبی کرێکار کە لەسەرەوە دەگەڵ هاوڕێ کرێکارەکانیدا بوو بەڵام لەژێرەوە خەفی ئەرباب بوو نەیتوانی بەرگەیە و سوکایەتی کردنە بگرێ بەناولەپی دەستی کە پاژنەکانی پێدەخوراند و هێواش بەرەو لای کرێکارەکان هات لە کاتێکدا چاوە ئازار و ئاگراویەکانی گەڕی تۆڕەییان تێدا دیار بوو گوتی دیسان و ڕێنان دەکەن یاڵای شەکەی خۆتان کەن ئەگەر تاشەوە کارانە تاو نەکەین کرێکەمان نابێ کەس وەڵامی نەدایەوە کرێکارەکان کەسیان تااقەت و زەوقیان نەبوو بیکەنە هەراو هۆریا بە بێدەنگی و خەمگینیەوە بۆ سەرکارەکانیان گەڕانەوە ڕەجەب چووە پشت مێزەکەیەوە خۆی بە دەفتەراتەوە خەریک کرد لە کارگا جگە لە دەنگی ئامێرەکان نەبێ هیچی دی بەرگێ نەدەکەوت بۆیە کە خەڵکەکە لە پێشبڕکێکە گەڕانەوە قسە و بیر و ڕایەکانیان بە چاکی دەگەیشتە بەرگوی کرێکارەکان چونکە قسەکانیان دەبیسترا حەسەن چیدی خۆی پێنەگیرا و چووە ڕۆخ پەنجەرەکەوە و سەرێکی بردە دەرەوە خەڵکی وەک کاروان لە پێشبڕکێکە دەگەڕانەوە حەسەن هەوڵجار چاوی بە ئەمیر کەوت و هێواش هێواش دەڕوا پاشان سەیری هەمووانی کرد بینی یەکێکیان دەستی شکاوە یەکێ بەری چاوی ڕەش بووە حەسەن لەو بەرزیەوە هاواری کرد ئەمیر خوا کەریمە ڕەشبین مەبە ئەو کەرامەتیان نامەردانە ئەگەر یاریان هەبێ ئاوا دەیدۆڕێن و قەرەباڵغی دەکەن حەسەن هەرچی ڕقی هەبوو بە تفێکی خست بە هەوایدا بڵاو کردەوە و بەژێر پێڵاوەکەیەوە لە ڕیخ شتەکانی هەڵسوو ئەو ڕۆژە بەم هەموو یادگارە تاڵانەوە ڕۆیشت کرێکارەکان وەک نەریتێکی ئاسایی خۆیان کە دەستیان لە کار دەکێشایەوە بەرەو چایخانەکەی حەسەن کوێر ملی ڕێگایان گرت تا بە خواردنەوەی چایەک و بیستنی هەواڵی ڕۆژانە ماندوێتی لەشیان دەرکەن کۆبوونەوەی شەوانەی کرێکارەکان لە چایخانەکە لە هەموو شتێ خۆشتر بوو
هەرچی ماندووبوونی کاری ڕۆژانەیان هەبوو بە خواردنەوەی دوو چای بەدیشلەمە و هەناسەیەکی دوو کەڵا پیسەکەی نێو چایخانەکە نەدەما. جارجاریش یاری کاغەزیان دەکرد. بردنەوە و دەڕاندنیان لەسەر دوو چابوو یان نێرگەلەیەک بوو، ئەویش نیوەی بەرخۆیان دەکەوتەوە. لە کاتی خواردنەوەی چایەکانیشدا کرێکارەکان گشت تەنگ و چەڵەمە و کێشەی خۆیان چارەسەر دەکرد و لە دەردی دڵی یەکدی دەگەیشتن. زۆربەی کات باسی حیزبەکان بوو. هەواڵی حیزبەکان بە کرێکارەکان دەگەێنرا. ئەگەرچی کرێکارەکان هیچ کامێکیان حیزبی نەبوون، بەڵام پەیوەندیان بە چالاکی حیزبەکانەوە هەبوو، حەزیان دەکرد ئاگایان لێی بێ. هەندێک ساتیش لە میانەی ئەو باس و خواسانە دەبووە فشە و بەزم و کرێکارەکان لە خۆیان دەویست و بە دوای بەهانەدا دەگەڕان تا زیاتر خۆیان دڵخۆش بکەن و پێ بکەنن. بۆ شتێکی بچووک هەراوهۆریایەکی زۆریان دەنایەوە، بەڵام ئەو شەوە بارودۆخەکە بە شێوەیەکی دی بوو. قسە لەسەر پێشبڕکێ بە زوویی بڕایەوە. کەس تااقەتی قسە و یاری کاغەزی نەبوو. هەتا وەختێک کە ئەمیر هاتە چایخانە کەس لای لێ نەدەکردەوە. ئەمیر یەکێ لە کوڕە زۆر زان و بە برادەرەکانی گەڕەکەکە بوو. هەموو خۆشیان دەویست و ڕێزیان دەگرت. کە ئەو وەزعی دیت زۆر سەری سوڕما و پرسی کوڕی ناوە چییە؟ هەموو دەڵێی بولبولی خەزانن واکزن. مەسەلە چییە؟ ناڕەحەتیەکەتان هی یاریەکە نەبێ؟ حوسنی سەری لە قاندەوە. نەکا کامیر، ئەم شتانە نییە. کارەکەمان بێزاری کردوین. یەکێکی دی لە کرێکارەکان کە چایەکەی بەدەستەوە بوو بە قسە هات. ڕۆژانی پشودانی ژوازمان لێ ناهێنێ. ئەمیری شارەتی بۆ چایچیەکە کرد چایەکی بۆ بێنێ. پرسی بۆ سەعات ئیزافیتان ناداتێ؟ ئیزافی چی کاگەمیر؟ ئەو منەتمان لەسەر دەکات کە هەر مانگانەکەشمان دەداتێ. باشە، ئەگەر خۆتان نەتانەوێ ڕۆژی پشودان ئیش بکەن جا دەبێ دەڵێ هەرچی نەیە دەری دەکەم. ئەمیر بە تووڕەییەوە مستێکی لە مێزەکەدا. ئەی سەگ باب! دوایی ڕووی لە حوسنی کرد. خەتای خۆتانە، بۆ لەم مەملەکەتەی ئاسانیە؟ حوسنی کە خۆی گرمۆڵە کرد بۆەوە دەنگێکی سەیری لەدەم دەرچوو. پوف! بەڵام بابە قسەی وا مەکە. چەند ڕۆژێک لەمەوبەر موچەکەی کەم کردینەوە، نەمانتوانی هیچ بڵین. ئەمیر خان لە کوێن دەری؟ ئەحمەدی کرێکاریش گوتی یارۆ هاوکاری حیزبی کەرامەتە، پشتی قایمە، گوێ بەم قسانە نادا. ساڵح ماسیگر کە گوێی لە قسەی کرێکارەکان ڕاگرتە بۆ گوتی کوڕینە، ئاگاتان لە هیچ نییە. ئەم کابرایە هەمومانی بێچارە کردووە، ماسیەکانمان بە خۆڕایی لەدەست دەردێنێ. ئەمیر کە تاو کاتە ئاگای لەم کەین و بینە نەبوو لێی بێخەبەر بوو، بە سەرسوڕمان و بە زمانێکی تەتەڵەوە وەڵامی دایەوە. چی؟ چۆن دەیدەنێ؟ خۆشەویستانی من، لێرەدا هاتمە کۆتایی بەشی یەکەمی خوێندنەوەی ئەمڕۆمانە. هاوڕێم بن بۆ بەشەکانی تر. ئازیزانی من، سڵاوتان لێبێت. لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی دووەم لە ڕۆمانی حیزبی کەرامەت و حیزبی سەلامەت. کەمێک بیرهێنانەوە. ئەحمەدی کرێکاریش گوتی یارۆ هاوکاری حیزبی کەرامەتە، پشتی قایمە، گوێ بەم قسانە نادا. ساڵح ماسیگر کە گوێی لە قسەی کرێکارەکان ڕاگرتە بۆ گوتی کوڕی ناگاتان لە هیچ نییە. ئەم کابرایە هەمومانی بێچارە کردووە، ماسیەکانمان بە خۆڕایی لەدەست دەردێنێ. ئەمیر کە تاو کاتە ئاگای لەم کەین و بینە نەبوو لێی بێخەبەر بوو، بە سەرسوڕمان و بە زمانێکی تەتەڵەوە وەڵامی دایەوە. چی؟ چۆن دەیدەنێ؟ ئەدی چی بکەین؟ خۆماسیەکان هەموو خۆمان نایخۆین. ئەمیر بیری لە باوکی کردەوە. نابێ ئەوانە بە ناوی حیزبەوە سوود لە شتی خراپ وەربگرن و مافی خەڵکی تر بخۆن. بەلا چاوێکەوە سەیری ڕوخساری کرێکارەکانی کرد. خەندەیەکی گەڵتە جاڕانیان لە ڕوو دەخوێندرایەوە. بۆیە ئەمیر هەستی بە کەمی و شەرمەزاری کرد.
بۆ ئەوەی مۆزوعەکە بگۆڕێ بە حوسنی وت جگەرەیەکم بدەرێ. ئەمیر حەقی خۆی بوو لەم کارە ساتانە بێ ئاگا بێ. ئەو تاو کاتە هەژاری نەدی بوو. ئەو پارەی بۆ باوکیان دەهێنا ژیانێکی خۆش و بە ناز و نیعمەتی بەسەر دەبرد. ئەو چوزانێ خەڵکی کرێکار چۆن غەیاسەدین حەقیان دەخوا. بۆ یەکەم قسانەی بیست هەڵگەڕایەوە و گوتی کوڕینە من ئامادەم بۆ وەرگرتنەوەی مافی ئێوە بێمە پێشەوە ئەگەر داواتان هەیە ئەڵڵا. هەمویان ڕویان لە ئەمیر کردەوە. ڕوخساری گرژی هەموو ئەوانەی لە چایخانەکە دانیشتە بوون سەیر هاتە بەرچاو. کابرایەکی 30-40 ساڵە کە لە تەنیش دیوارەکەەوە دانیشتە بۆ پرسی تۆ دەتوانی چیمان بۆ بکەی؟ من دەتان بەما لای فکری نوێنەری دادگا. ئەو شارەزایی یاسایە و پیاوێکی پاکیشە. چەندی پارەشی بوێ خۆم دەیدەمێ و داواشی لێ دەکەم کارەکانتان بۆ جێبەجێ بکە. یەکێ لە کرێکارەکان بە گومانەوە گوتی ئەگەر غەیاسەدین بیبیستێتەوە چی بکەین؟ یەکێکی تر درێژەی پێدا. ئەو کاتە دەبێ فاتیحا بۆ هەمومان بخوێندرێ. حوسنی بە بیستنی ئەم قسانە ناڕەحەت بوو. بەڕشتیەوە مستێکی لە مێزەکەدا دەبەنگینە تا ئێستا ئیشمان بۆ کردووە چی ماوە پێمان نەکا تا دواتر پێمان کە بمرن باشترە. ئەو چەند قڕۆشەی دەماندا تێدەی بڕێ مەمنونیش نەبێ ئیشی بۆ ناکەین. ئەگەر نەشی ویست جەهەنەم لێگەڕێن با هەموو لە برسان بمرین. کەس ورتەی لێوە نەهات نەبەر پەرچیەک نەپشگیریەک. کرێکارەکان هەمویان کەوتبوونە گێچەڵ و بەڵای خۆیان. حوسنی ڕووی لە ئەمیر کرد. کاکە ئەمیر تۆ خۆت قسە لەگەڵ فکری بکە. تۆ ببا بە نوێنەری هەمومان هەرچیەک بکەی ئێمە قبوڵمانە تا دوادڵۆپی خوێن لەگەڵ تاین. نە لە مردن نە لە زیندان و نە لە دوورخرانەوە لە هیچ ناترسین. ئەمیر شانی هەڵتەکاند و وەڵامی دایەوە ئێمە نامانەوێت کاری خراپ بکەین. مەرگ و زیندان لە پای چی؟ ئێمە دەمانەوێت بە گوێرەی یاسای وڵات مافی ڕەوای ئێوە وەربگرین. کرێکارەکان و ماسیگرەکان بە جۆرێ هاتبوونە کۆڵ لە خۆیانەوە دەستیان با سەڵاوات لێدان کرد. ئەمیریش کە هیچی لە کرێکارەکان کەمتر نەبوو لە خۆیەوە لە جێگەکەی خۆی قیت بووە و بەدەنگێکی بڵند گوتی دڵنیا بن خوش دۆستی بەشخوراوانە هەڵسن پێکرا بەرەو لای کاک فکری بڕۆین. تێکرا گشت کرێکارەکان لە جێگەی خۆیان قیت بوونەوە. ماسیگر و ناماسیگر هەموو ئامادەی ڕۆیشتن بوون. ئەمیر لە پێشیانەوە ئەوانیش بەدوایەوە بەرەو شوێنی نووسینگەی کاک فکری بەڕێکەوتن. فکری لەو جۆرە کەسانە بوو حەقی بەسەر ئیشی کەسەوە نەبوو. هەموو کاتێ یا خەریکی خوێندنەوە بوو یا نامەی بۆ نوێنەرەکانی دیدەنووسی. بە هیچ وەختێکێ لە شوێنی کارەکەی نەدەهاتە دەرەوە. لە شارۆچکەش نەدەچوە دەرەوە. برادەرایەتی و ئاشنایەتی لەگەڵ کەسدا نەبوو. نە حەزی لە کۆڕی بەزم و شادی دەکرد نەدەچوە چایخانە نا دەچووە میوانی کەس. هەر بەناو خەڵکی ئەو ناوچەیە بوو. چەند مانگێک لەمەوبەر لە بنکەی پارێزگارەوە هات و لە شوێنی نمایندەدا دانیشت. کەس نەیدەزانی بۆچی بۆ ئەم شارۆچکەیەیان ناردووە. دادگای ئەم شارۆچکەیە ئەوەندە پڕئیش نەبوو کە پێویستی بە نمایندەی چاک هەبێ. هەندێ دەیانگوت کە لە دەست ژنەکەی هەڵاتووە و بۆ ئێرە هاتووە. هەندێ دەیانگوت دوور خراوەتەوە. کۆمەڵێک دەیانگوت ئەقڵی تەواو نییە. لە کاتێکدا هیچ کام لەمانە نەبوو. کاک فکری بەهۆی کارێکی گرنگ و بابەتێکی زۆر گرنگەوە بۆ ئەو شارۆچکە بچووکە هاتبوو. وا چاکترە ڕوونکردنەوەی مەسەلەکە لێگەڕین بۆ دوایی و جارێ زووە پەردەی لەسەردا ماڵین. ئەمیر و هاوڕێکانی گەیشتە شوێنەکەی کاک فکری. کاچوونە ژوورەوە فکری وەگڕەوشتی هەمیشەی خۆی خەریکی خوێندنەوە بوو. بێ ئەوەی بەدیتنی ئەوان دەستە پارچە بێ و هیچ بوو بێ بە چاوە گچکە و خاوەیەکانی لە سەر تاپای هەمووانی ڕوانی. کرێکارەکان وەک لە بەردەم کاربەدەستێکی گەورەی دەوڵەتدا وەستابوون هەمویان خۆیان بۆ دانەوان. چینی ژێرەوە ئەم هەستیان بەرامبەر چینی سەرەوە هەیە. بێوەی هیچ سوودێکی بۆیان هەبێ بەرامبەر گەورەکان سەردادەنەوێنن. خۆی کارەکەیان خراپ نییە. بەڵام ئەو ڕۆشتیان دەبێتە هۆی ئەوەی کە هەمیشە زوڵمیان لێ بکەن و مافیان لێزەوت بکەن. بەڵام کاک فکری لەو گەورە کەسانە نەبوو. بەگەرمی و بە دۆستانەوە گوتی ها برادەران چی بووە؟ وا بە کۆمەڵ بۆ ئێرە هاتون. فەرموون دانیشتن. کرێکارەکان بە شەرمەزاریەوە لای کاک فکری دانیشتن. نێوچەوانیان عارەقی لێتکە. تێک ڕادەمان. یەکەم جاریان بوو لە بەردەم کەسێکی گەورەدا دانیشتن. ئەمیر وەک یەکێک کارێکی قارەمانانە ئەنجام بدا بە فیزەوە گوتی کرێکارەکان کێشەیەکیان هەیە و چارەسەرەکەی لای ئێوەیە. کێشەی چیان هەیە؟ وا چاکترە لە دەمی خۆیانەوە ببیستی و ڕێگەم بدەن مەرەخەس بم.
وا چاکترە. کرێکارەکان حەزیان نەدەکرد ئەمیر بڕوات و بەتەنیا جێیان بێڵێ، بەڵام ئەمیر مانەوەی خۆی بە شتێکی بێسوود دەزانی و دڵ و دەرونی بۆ خۆشەویستەکەی گەڕی سندبوو. بینینی دڵبەرەکەی لە کەلەیدا و هەڵستایەوە و خواحافیزی کرد و بەرەو ماڵی دڵبەرەکەی بەڕێکەوت. کاکفکری ماوەیەک لە کرێکارەکانی ڕوانی و سەری لە ڕوخساری ڕەشدا گەڕا و ماندووی ئەوان سوڕما بوو. دوایی زەردەخەنەیەکی بۆ کردن و گوتی: باشە کوڕینە، دەی بۆم باس بکەن کێشە و گرفتان چییە؟ گوێم لێتانە. دەردی دڵیان هەڵڕشت و هەر یەکەی ئەوەی چەند ساڵ بوو لە دڵی بۆ هەڵی ڕشت. ڕێگای ماڵی دڵبەرەکەی ئەمیر کەوتبووە کەنار دەریا. ئەمیر کەوتبووە خەیاڵی خۆشەویستیەکەیەوە، هێدی بەرەو قیبلەگای پەرستگاکەی دەڕۆیشت. هەستێکی شاراوە گشت گیانی داگیر کرده بوو. شەوێکی ئارام و خۆش بوو. ئەستێرێکی درەوشاوی لە ئاسۆی بەردەمیدا لە گشت ئەستێرەکانی دی زیاتر ڕووناکی دەبەخشی و درەوشاوەتر بوو. دەتگوت ئەمە ئەستێرەیەش عاشقە، چونکە لە ڕێگادا بە سەرسەریەوە دەڕۆیشت. ئەمیر لە توێم ئەستێرەیەوە ڕوخساری جوانی گوڵەی دەبینی. دوایی سێری گشت ئەستێرەکانی تری ئاسمانی کرد و نیگای بە سەر پەنجەرەی کراوەی ژووری گوڵێدا کە دەیڕوانیە سەردەریا گیرسایەوە. کەوتە خەیاڵی ئەوەی کە ئێستا گوڵێ لە بەردەم پەنجەرەکە دانیشتووە و خەریکی چنینی بلوزێکی شینە. سەری بەسەر سینەیدا شۆڕ کردوتەوە و قژی زەردی ئاوریشمی سێبەری لە ڕووی کردووە. جارجارێ لەگەڵ جوڵانەوەی سەری قژی لا دەداتە لاوە و ڕوخساری جوانی و گردنی بلورینی وەک هەتاوی ڕۆژانی بەهار کە لەودی و هەورەکانەوە دەردەکەوێ. لەو خەیاڵە خۆشانە بوو کە لە ماڵی خۆشەویستەکەی نزیک بووە، لە خۆیەوە سەرێکی بەرز کردەوە. ڕاستیەکەی هەروە بوو. گوڵێ لە ڕۆخ پەنجەرەکە دانیشتە بوو، دەیویست شتێ بچنێ. ڕوخساری لە نێو پەرچەمی بڵاویدا وەک پارچەیەک زێر وەک خواوەندی ئەڤین داهاتە بەرچاو. ئەمیر خێزی گەروی قوددایەوە، جلەکانی ڕێک خست و لەگەڵ خۆیدا کەوتە دوان. هەرچیەک دەبێ با ببێ، فیکەیەک لێ دەدەم بزانم چی دەبێ. فیکەیەکی قایمی لێدا، سەدای فیکەکەی لە بێدەنگی شەودا دەنگیدایەوە. گوڵێ سەری بەرز کردەوە و لە تاریکیەکەدا واقی وڕما. نەیتوانی ئەمیر بناسێتەوە، تەنیا ئاگای لێ بوو دوو چاو کە وەک گەڕێد و ئاگر لە تاریکیدا دەدرەوشانەوە سەیری دەکەن. سەرتاپای گیانی لەرزی لێهات، سەری وەرچەرخان. سەرێکی ژووری بابەونەنەی کرد کە لە ژوورەوە خەوتە بوون. کە دڵنیا بوو خەوتون، سەری لە پەنجەرەکە هێنایە دەرەوە. کەمێک خۆی خوار کردەوە و لەسەر خۆ گوتی: ئەمیر، تۆیت؟ بەڵێ، خۆمم. بۆچی هاتوویت؟ ئیشم پێتەوە خوارەوە، دەمەوێت قسەت لەگەڵ بکەم. بەم شەوە وەختی قسەکردن نییە. ئەمیر گوێی بەم قسانە نەدەدا. بەسەر مەحجەرەکانەوە خۆی بۆ سەر دیوارەکە هەڵدا. دڵی ئەو کیژە جوانە بە خێرایی کەوتە لێدان. دڵی نەداهات بە ناشرینی لەگەڵیدا بجوڵێتەوە و هاواری بەسەردا بکات. لەوە دەترسا بابوودایکی لە خەو هەڵسن و ئیشەکە خراپ بقەومێ. بە لەرزەوە چاوەڕێی ئەنجامی کارەکە بوو. ئەمیر هاتە ژێر پەنجەرەکەوە. گوڵەیش زیاتر خۆی چەماندەوە. ئەوجا هەردوو دڵدار هەستیان بە هەناسە سواری یەکتری کرد. گوڵێ بە دەنگێکی لەرزۆکەوە: توخوا بڕۆ، کوڕە مەگەر تۆ شێت بووی، لە عاشقی تۆدا شێت بووم، لەوە زیاتر ناتوانم بەرگی دووریت بگرم. ئەمیر ئەوەندە بە جۆش هاتبوو کە بەرەبەرە بێ ئەوەی خۆی بیەوێ دەنگی بەرزتر دەبەوە. گوڵەیش لە تاواندا ئاگای لە خۆی نەمابوو. بە پاڕانەوە گوتی: تکات لێ دەکەم بڕۆ، ئەگەر بە خەبەر بێن دەمکوژن. دەچمە سەر بەندەر، تۆ شوەرە ئەوێ. ناتوانم. ئەگەر بەڵێنم نەدەیتێ ناڕۆ. زۆر باشە، بڕۆ منیش دێم. ئەمیر وەک باڵندەیەکی دڵخۆش و باڵسووک لەسەر مەحجەرەکانەوە خۆی هەڵدایە نێو کۆڵان و لە ناو تاریکیدا بزر بوو. سەرتاپای هاتبووە جۆش و خرۆش و هەستێکی سیر هەموو گیانی تەنی بوو. هەوڵین دیداری بۆ گەنجان بە تایبەتی ئەو دڵپاکانەی کە هێشتا بەشتە پیسەکانی کۆمەڵ دڵیان پیس نەبووە چێژێکی سەرمەستانەی هەیە و چاوەڕوانکردنی خۆشەویستەکەشی ئایندەیەکی خۆشە. ئەمیر چاوەکانی لەو جادەیە کە دەبوایە گوڵەی پێدابێت گیر کرده بوو. داڵغەی لێدا بوو. گوتی: دێم، هەر دێت. ئەلبەتە لە باوکی دەترسێ. ئەگەر بزانن ئێمە عاشقی یەکدین، هەردوو حزب سەر لەبەر سەری یەکدی دەنێن. خۆ گاڵتە نییە، دەک سندان لەو حیزبایەتیە بدا کەوای ئێمەی لێک دوور کردووە. لەو کاتەدا گوێ لە دەنگی تەپەی پێی گوڵێ بوو کە لەسەر چاوەکە خشەخشی بوو. ئارام و لەسەر خۆدا هاتە پێشەوە. ئەمیر بەبێ ئاگاییەوە چەند هەنگاوێک چووە پێشەوە.
ڕوبەڕووی کچەکە وەستا. چەند ساتێک هەردوو دڵدار شەوارە بوون. چەند ساتێکی شیرین و پڕخرۆش بوو. لێدانی دڵی هەردووکیان وا بەرز بووەوە کە هەردووکیان گوێیان لە لێدانی ترپەی دڵی یەکتری بوو. هەردووکیان لەشیان قورس ببوو. ئەمیر بەگرانی خۆی هێنایەوە یەک و بەبێ ئاگاییەکەوە گوتی ئێرەت ڕووناک کردەوە. ئەلبەتە ئەو قسەیە هی ئەو جێیە نەبوو، بەڵام گوڵێ بەڕووی خۆیدا نەهێنا و بە دڵنیاییەکی زیاترەوە پرسی دەدویست چی بڵێ؟ ئەمیر کە لە جۆش و خرۆشدا ڕوخساری وەک لێوی سوور ببوو و زمانی لاڵ ببوو پچڕ پچڕ گوتی چی؟ دەمویست بڵێم چی؟ کە تۆ چی؟ ئەمیر بێدەنگ بوو. گوڵێ بە زەردەخەنەیەکی شەیتانانەوە دووبارەی کردەوە پرسی کە چی؟ ئەمیر بە زۆر لە خۆکردنێکی زۆرەوە بەگرانی دەمی کردەوە وەڵامی دایەوە کە خۆشم دەوێت. گوڵێ لەگەڵەوەی بەڕەفتار و جوڵانەوەی خۆشەویستەکەی پێکەنینی دەهات، بەڵام کاریگەری ئەم ڕستەیە ئەوەندە دڵ و دەرونی هێنایە جۆش دەتگوت لە ژێر داوێنی مەشخەڵێکی ئاگریان داگیرسان. بە بیستنی ئەم ڕستەیە کە ساڵەها بوو گوێی چاوەڕوانی بیستنی بوو وەها مەست بوو سەری سوڕە. بە زمانی لێوە وشکەکانی تەڕ کردەوە و بە سۆزێکی 17 ساڵانەوە پرسی من؟ ئەمجارە ئەمیر چاوەکانی بەزات و نەترسانێکی زۆرترەوە بۆ لای وەرگێڕا. بەڵێ تۆ پێت ناخۆشە؟ نەخێر، بەڵام شتێکی سەیرە، ئەم قسانە باش نین. دیسان هەردووکیان تێکڕامان. ئەمیر هێدی دەستی بۆ پێشەوە برد وەگەوەی دەست بۆ ئاگر ببات. بە پارێزەوە ئەنگوستەکانی گوڵەی گرت. دەتگوت دەزوی کارەبا بەیەکەوە بەستونێتیەوە. هەردووکیان کەوتنە لەرزین. ئەمیر بێدەنگەکەی شکان. باشە، ئەی تۆ منت خۆش دەوێ؟ نازانم، لەوانەیە، بەڵام لە بازار هەمیشە چاود لەسەر من بوو. لە هەر جێگایەک منت دەبینی تێم ڕادەمای. باشە، دەئیدی تێبگە. لەو کاتەدا جووتێ باڵندا لە سەرسەری ئەوان فڕین و لەگەڵ شەقەی باڵەکانیان ئەم دڵدار و دڵبەرە ڕاچڵەکین و دەستیان لە ناو دەستی یەک خێرا کێشایەوە. گوڵەیەک کەوتە خرۆش و بە لەرزەوە گوتی من دەبێ بڕۆم. دەترسێم بابە و نەنا بە خەبەر بێن و بزانن لە ماڵ هاتوومەتە دەر. ئەمیر ڕازی نەبوو بۆ ئەوەی لە دڵبەرەکەی جیا بێتەوە. دووبارە دەستی گوڵەی گرتەوە. سوێن بخۆ بێجگە لە من کەسی ترت خۆش ناوێ. کیژا لێوەکانی خۆی گەست و بە ناز و عیشوەیەکی تایبەتی لە ژێر لێوانەوە سوێن دەخۆ. سبەی شەوێ لە هەمان جێگادا لێرە چاوەڕێت دەکەم. زۆر باشە. هەرچەندە بەڵێن و بڕیاریاندا کا خۆی دەبووایە لێکدی جودا ببنەوە، بەڵام دیسان هەردوو دڵدار چەند ساتێک بۆ یەکتریان ڕوانی. دەیانەویست لە یەکدی جودا ببنەوە، بەڵام هیچ شەنگ و تااقەتیان نەبوو. دوجار گوڵێ هۆشی هێنایەوە سەرخۆی و لە کاتێکدا وەک باڵندەیەکی باڵسوک کەوتبووە خرۆشەوە و بە وشەی پچڕ گوتی خوا حافیز ئازیزم. دوای ڕۆیشتنی گوڵێ ئەمیر ماوەیەک بێجوڵا لە شوێن خۆی وەستا و تەماشای دەکرد کە گوڵێ لەبەر چاوان بزر بوو. ئەمیریش پیاوانە ڕێگرت و بە فیکەوە بەڕێکەوت. هەرچەند ببووە پیا و دڵبەری هەبوو، لەگەڵەوەشەوە لە دڵ و دەرونی خۆیدا هەستی بە جۆرە فیز و لە خۆبایی بوونێک دەکرد. بە جۆرێک تا مەیدانی شارۆچکە بە پیادە ڕۆیشت. لە مەیدان دوو سەگی بەڕەڵای بینی، بە دووی یەک کەوتەبوون. ئەمیر ڕاوەستا و ماوەیەکی زۆر بێ ئاگا سەیری کردارەکانی ئەوانی دەکرد. ئێستا هەتا گەمەی سەگەکانیشی بە لەزەت بەخش و بە ئایندەیەکی خۆش داهاتە بەرچاو. هەرچۆنێک بێت ئەو سواری کۆڵیەک بوون و گەمانە نمونەیەکی ڕوخساری ژیانە. کاک فکری لەو دیومێزی نووسینگەکەیەوە دادەنیشت و خەریکی خوێندنەوەی ڕۆژنامە دەبوو. لەگەڵەوەی ماوەیەکی زۆر لە ڕۆژ تێدەپەڕی و خۆر بەرز دەبووەوە، بەڵام هێشتا کار و چالاکی ڕۆژانە لە مەیدانی شارۆچکە دەستی پێ نەدەکرد. دوکاندارەکان تاکوتوک لە ڕێگاوە دەگەیشتن و بە تەمەڵی و تەوەزەلیەوە بە دەنگەدەنگ و تەقەتەقەوە دوکانەکانیان دەکردەوە. کاک فکری بۆ دەنگە زۆر ناڕەحەت دەبوو. لەژێر لێوانەوە دەستی بە بۆڵەبۆڵ کرد، ناهێڵن پیا و ڕۆژنامەکەی بخوێنێتەوە. پاشان بە زەحمەت هەستی هێنایەوە سەرخۆ تا بزانێ ئەو شتانەی کە لە ڕۆژنامەکە چاوی پێدەکەوێ بەڕاستی وانووسراوە یان چاوی ڕشکە و پێشکەی دەکات. لەسەرەوەی ڕۆژنامەکە چاوپێکەوتنێکی سەرک وەزیران چاپ کرابوو بە خەتێکی درێژت
لە قسەکانی ئەو نووسرا بوو. بە زووترین کات کارەکانمان تەواو دەکەین، ڕواڵەتی ژیان دەگۆڕین. لە لای ڕاستیشەوە لە قسەکانی وەزیری وڵات نووسرا بوو بەو پەڕی ئازادیەوە هەڵبژاردن لە سەرانسەری وڵاتدا ئەنجام دەدرێت و هەر کەسێک لە هەر شوێنێک و لە هەر بڕیارێکی هەڵبژاردن لا بدات سزا دەدرێت. کاک فکری نەختێ پشتە مل و چەناگەی خوڕان، دوایی بەسەر و چاو و برۆ جوڵەیەکی بۆ کرد و هەندێشتی گوت کە مەفهومەکەی دەردەسەری زۆری تایە. لە خوێندنەوەی ئەم لاپەڕەیە تێپەڕی و کەوتە سۆراغی هەواڵی ناوخۆیی. ئەگەر هەموویشی ڕاست نەبێ خۆ هەر هیچ نەبێ هەندێکی ڕاستە. لەوێشەوە چەند هەواڵێکی سەرنجڕاکێشەری بەرچاو کەوت. ئۆتۆبیسێک کەوتۆتە دۆڵێکەوە و 20 نەفەری تیا مردووە. فکری لەژێر لێوانەوە گوتی خۆزگەم بۆ خۆیان. لە بەرگەگرتنی ئەم ژینە نەکبەتیە سەریان سووک بوو. پاشماوەکەی خوێندەوە بێکاری ڕۆژ بە ڕۆژ لە وڵاتدا پەرە دەسێنێ. فکری سەری بە شێوەیەکی تایبەتی جوڵاندەوە گوتی سەرگۆزیران چۆن چۆنی ئەمایان چارەسەر دەکات. ئەو پەڕەیەشی بەجێهێشت و کەوتە سۆراغی هەواڵی دەرەوە. لە دەرەوەی پەڕەکە بە ناونیشانێکی گەورە نووسرا بوو لە چین تاقیکردنەوەکانی ئەتۆم دەستی پێکرد. فکری تەکانێکی بەخۆیدا و بە نەفرەتەوە گوتی ئەوە چارەسەریە، دەبێ فاتیحا بۆ دنیا بخوێنین. بە ناڕەحەتیەوە ڕۆژنامەکەی لەلایەکدانا و لەودی و پەنجەرەوە سێرێکی مەیدانی شارۆچکەکەی کرد. لە دوورەوە غەیاسەدین کە دەتگوت شەوە لەیداوە دیار بوو. بەپەلا چووە بەردەرگا و بانگی کرد کاک غەیاسەدین تەشریفتان بێنن. غەیاسەدین بە سەرسوڕمانەوە سێرێکی فکری کرد. لە ڕەفتاریەوە دیار بوو کە قسەکانی ئەوی پێخۆش نەبوو. وەرامیدایەوە چ فەرمایشتێکتان هەیە جەنابی نمایندە؟ فەرموون دەمەوێت دەربارەی 2 مەسەلە قسەتان لەگەڵ بکەم. ئەمە داواکاریەکی قورس بوو. غەیاسەدین بە ناڕەحەتیەوە وەڵامیدایەوە ئێسایشم زۆرە، با بۆ کاتێکی دیبێ. فکری زەردەخەنەیەکی بۆ کرد. تەنها 4-5 دقیقەی پێدەچێ. ئەم مەوزوعە بۆ تۆ گرنگە. غەیاسەدین هاتە ناو نووسینگەکەیەوە و لە سەر کورسیەک دانیشت. عراقەی سڕی گوتی باشە فەرموو مەوزوعەکە چییە جەنابی نمایندە؟ فکری ئیشارەتی بۆ چایخانەکەی دوکانی بەرامبەریان کرد و چایان بۆ بێنێ. پاشان ڕووی لا غەیاسەدین کرد کە وەک ماسی مردار چاوەکانی دەرپەڕیوە و تێڕادەمێنێ. بە زۆر خۆی گرتووە پێکەنینەکەی وەستاند و وەڵامی دایەوە دەمویست لەبارەی کرێکارەکانەوە 2 قسام کەم. فەرمووتان چی؟ کرێکارەکان؟ بە کورتی کرێکارەکانت منداڵن، تەمەنیان کەمە. غەیاسەدین وەزعی تێک چوو. دەتگوت لە جیاتی کورسی لەسەر دەستەیەک بزماری نوکتیش دانیشتووە. چەند جارێک بێ ئاگا لەسەر کورسیەکە خۆی ئەملا و ئەولا پێکرد و بەدەنگێکی زبرەوە گوتی جا چ پەیوەندێکی بە ئێوەوە هەیە؟ ئەوان کار دەکەن و منیش پارەیان دەدەمێ. کاک فکری دەیزانی یەکسەر گوێ لەو وەرامە دەبێ. نیگایەکی بەقینی بەسەر تاپای غەیاسەدیندا کرد. هەردوو نەفەر وەک 2 کەشی گیر کە لە مەیدان وریای هێرشی یەکدی بن و بە دوای هەلێکدا بگەڕێن تا ڕەقیب بە خاک بسپێرن. چەند ساتێک بە چاوە ئەبلەقەکانیان تێگڕامان. کاک فکری لە دڵی خۆیەوە دەیگوت سیرکە ئەم یارۆیە چۆن حەقی کۆمەڵێ زوڵم لێکرا و وەک نان و پەنیر دەخوا. خۆ تۆسقاڵێ شەرەف و ویژدانی نییە. دوجار کاک فکری بێدەنگەکەی شکان. بەپێی یاسای کار دەبێ گشتکرێکارەکان مسۆگەر واتە تەمین بکەین. غەیاسەدین کە بەم قسانە گێژ ببوو تەکانیدا. چاوە گەورە و دەرپەڕیوەکانی بەجارێت تەسک بەوە. گشت ڕق و نەفرەتی خۆی بە تفێکی زل خستە سەر زەوی و بە پێڵاوەکەی لە ئەرزی هەڵسوو. جەنابی نمایندە وریابە سەر لەبەر سەری من منێ. جارێ پێش هەموو شتێک کەسم نەهێناوە بە زۆر ئیشی پێ بکەم. ئەوان دێن دەپاڕێنەوە و منەتیش دەکێشن. هەر هەند ئیشیان پێ بکەم. ئیدی مسۆگەری و نامسۆگەری چییە؟ ئەم شتە هیچانە چییە دەبەرد ناون؟ بۆ دەبیتە هۆی نان بڕانی خەڵکی؟ هەرکێ قایلە باکار بکە، هەرکێ قایل نییە بچێتە دەرەوە. نانا نابێ بەم جۆرە نییە کە هەرێکێ قایلە باکار بکات هەرێکێ قایل نییە بچێتە دەرەوە. کرێکارەکان مافیان هەیە، حیسابیان هەیە. بۆچی لە وڵاتەدا یاسا نییە؟ کرێکار دەبێ هەفتەی ڕۆژێکی ئیسراحەت بکە، حەقی خۆیشی وەرگرێ. ئەگەر لە کاری خۆی زیاتر کاری کرد دەبێت 2 قاتی کرێیەکەی بدەیتێ. نەخۆشی و غەیاسەدین وەک بەرازێکی پێکرا و نرکەیەکی کرد و پێی لە زەوی کوتە. تۆ کی؟ حەقی کرێکارەکانی منت چییە؟ من نمایندەی ڕسمی ئەوانم. گیانی باوکت شەوە بردی و ئیدی دەتوانی دوا بە خۆڕایی ئیش بە خەڵک بکەی. کاک غەیاسەدین یاسا بە توندی بەرپەرچی کارە نابەجێیەکانت دەداتەوە. غەیاسەدین بە تووڕەیەوە لە جێگاکەی قیت بووە و هەناسەی سوار بوو.
ئەو پەڕی ناڕەحەت بوو وەک گادەی بۆڕان. لە کاتێکدا پەنجەی هەر دەشلەقان گوتی جەنابی نمایندا خۆت تێکەڵیشی من مەکە، من پێم دەڵێن غەیاسەدین تۆ خەریکی کاروژینی خۆت بە، قەسەم بەخواگەرم شتانم لەسەر بە ئاڵێنی بەڵایەکی وات بەسەر دێنم با بە دەواری شەڕی نەکردبێ. من لەو کەسانە نیم کە تۆ خەیاڵت بۆیان دەچێ. قانونەکەت ببە لای خاڵۆت. فکری بەبێ قسە دانیشت و سەرێکی قەد و باڵای ئەم مرۆڤی ئاژەڵەی کرد کە قسەکانی ئەو تەواو بوون بە شێوەیەکی گەڵتا مێزەوە وەرامیدایەوە. کاک غەیاسەدین لەوە زیاتر گەرم مەبە، ماندوو دەبی. غەیاسەدین کە وەک سابوون کەفی کردبوو بەرەو دەرگا ملینا و بەدەنگێکی لەرزۆکەوە گوتی زۆر باش بەیەک دەگەین. لە هەمان جێگەیەک کە غەیاسەدین دەیویست لە دەرگا بچێتە دەرەوە، شاگرد چایچیەکە پیاڵەکانی بە شێوەیەکی تایبەتی لەسەر دەستی پێکدا دەدا. گەیشتە بەردەم ژوورەکە. چی وای نەمابوو کە بە قایم سنگ بە سنگی یەکدادەن. شاگرد چایچیەکە بە چالاکی و چاپۆکیەوە پیاڵە چایەکانی کێشایە دواوە گوتی چایم بۆ هێناوی. غەیاسەدین پاڵێکی بە شاگرد چایچیەکەەوە ناو گەڕایەوە و سێرێکی فکری کرد و گوتی من چای و کابرایە بخۆم، ئەوە ئینسان نییە. شاگرد چایچی کەمێک گۆستا و لە پشتەوە تەماشایەکی غەیاسەدینی کرد. اینجا بۆ لای کاک فکری گەڕایەوە. لەگەڵم کاکە چیتان بووە وا گەڕی گرتووە؟ فکری بزەیەکی بۆ کردووە بەگاڵتەیەکی زۆرەوە وەرامیدایەوە. دوو قسەی حەقی بیستووە ناڕەحەت بووە کەچی نازانێ ئەمە هێشتا هەوڵی کارە و پاشان دەبێت زۆر شتی دیش ببیستێ. غەیاسەدین وەک دەبابەیەکی قورس بەڕێوە دەڕۆیشت. سەکانی نمایندا مێشکی سرە و ژێر کردبوو. وا دیارە ئەو ناکەسەیە دەیەوێ بیری کرێکارەکانی من تێک بدا. خەڵکی بۆ لە خۆیانەوە خۆلشتان هەڵدەقورتێنن. تا ئێستا چەند حەساوە بووم، هەرێکی حەزم بکردایە کارم پێدەکرد، هەرێکێ بمویستایە دەرم دەکرد، هەرچەند بمیستایە کارم پێدەکردن، چەندێکی حەزم بکردایە حەقم دەدانێ. بەڵام خۆتی هەڵقورتاندنی ئەو کابرایە ئیشەکەمان لێ تێک دەدا و قەیسەریمان لێ دەکاتە کونەمشک. بەڵانەکینێ ئەمن ڕێگا نادەم کەس خۆی لە ئیشی من هەڵقورتێنێ. دەبێ لوتی بە بڕین بدەم تا دوای ئەو کەسا زاتی ئەوە نەکا قسەی وا بکە. کاتێ غەیاسەدین گەیشتە بەردەم بینای حیزب و چاوی بە تابلۆی حیزبی کەرامەت کەوت، هەستی بە ئارامی و حەسانەوەیەکی تایبەتی کرد. حەزب پشتیوانێکی گەورەیوی بوو. تا ئەمڕۆ نیوەی خەرجی حیزبی کردووە. لەو هەڵبژاردنشدا دەبێ پارەکە هەمووی ئەو بیدا. ئەگەر حزب لەو کاتەدا هەست بە دەردیوی نەکەن، ئیدی ئەو حیزبایەتی و پول خەرجکردنە سوودی چییە؟ غەیاسەدین کە قولی کەرامەتی بینیوە لە بەردەم چێشخانەکەی دانیشتووە، لە دوورەوە خەندەیەکی بۆ کرد. بەڵام لە توێی خەندە لێوەکەی یەک دنیا کینە و نەفرەتی تێدا بوو. بەرەولای ڕۆیشت و هەوڵیدا ئارام و ئاسایی خۆی بنوێنێ. قولی کەرامەت خەریکی نان خواردنی بەیانی بوو، لەگەڵیشیدا ئەمری دەکرد. سەری کەچەڵیشی لە ژێر تیشکی ڕۆژ وەک کدوویەکی کەپەکی هەڵێ نابێوا بوو. کە غەیاسەدین نزیکی بووەوە، قولی کەرامەت بە ڕوویەکی سێرەوە پرسی ها بەم بەیانیە زووە لەم ناوە چی دەکەی؟ وەرە دانیشە چایەک بخۆرەوە. بابە چه ئیشم بە چایە؟ بەم بەیانیە زووە سەگ بابێک سەر و دڵی گرتم. وەرە دانیشە بۆم باسکە بزانم ئەم سەگ بابە چییە؟ کۆتایی بەشی دووە. ئازیزانی من سڵاتان لێبێت، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی سێم لە ڕۆمانی حیزبی کەرامەت و حیزبی سەلامەت. کەمێک بیرهێنانەوە کە غەیاسەدین نزیک بووەوە، قولی کەرامەت بەڕوویەکی سێرەوە پرسی ها بەم بەیانیە زووە لەم ناوە چی دەکەی؟ وەرە دانیشە چایەک بخۆرەوە. بابە چه ئیشم بە چایە؟ بەم بەیانیە زووە سەگ بابێک سەر و دڵی گرتم. وەرە دانیشە بۆم باس بکە بزانم ئەم سەگ بابە کێیە؟ هەرو فکریە بێشەرەفە نییە بۆ خەڵکی بۆتە بەڵا، بەڵام دەبێ بۆ باوکیشی عەقڵ بکەم. ئاخر دەتۆ بۆم باس بکە بزانم چی بووە؟ غەیاسەدین سێرێکی ئەملا و ئەولای خۆی کرد و گوتی
ئێرە جێ قسەکردنی نییە، هەڵسە با بچینە خەڵوەتێکەوە تا بۆت باس بکەم. قولی کەرامەت قیت بووەوە بەڕێکەوتن. ئەو بیری دەکردەوە هەر دەبێت دەربارەی حیزب قسان بکات، چونکە کاتی هەڵبژاردندا هاتبوو، نەوەک بێناموسێک دەربارەی باش ئیش نەکردنی ئەوان راپۆرتی نووسیبێت. بە ناڕەحەتیەوە گوتی باشە دەبڵێ بزانم مەسەلە چییە؟ غەیاسەدین نیگایەکی پڕ لە کینەی ئەو کرێکارانەی بە بەردەمیدا تێدەپەڕین کرد، پاشان وەڵامی دایەوە بە کورتی ئەم بەدنمەکانە چوونەتە لای ئەو نمایندە و ڕۆیشتن چی بووە؟ دەتەوێت چی ببێ؟ شکایەتیان لێ کردوم، گوتویانە پارەمان کەم دەداتێ، بیمەیان کەم، گوتویانە پشودانمان نییە و ئیدی لەم جۆرە قسانە. قولی کەرامەتیش بە بیستنی ئەم قسانە ناڕەحەت بوو. تەف بێشەرەفانە بەدنمەکانە. باشە نمایندە چی پێوتون؟ بەیانی زوو منی بۆ نووسینگەکەی بان کرد، دەیویست چاوترسێنم کە. قولی کەرامەت خێزی قورگی قودایەوە و هاواری کرد. تەماشاکە ئەم کابرایە دەیەوێت دووڕووی بخاتە نێو کرێکارەکانەوە. غەیاسەدین کە بە پشتیوانی قولی کەرامەت گیانی هاتبووە بەبەردا بەگەرمیەوە گوتی دەبێ ئاوەکە لە سەر چاوەکەیەوە بگرینەوە، دوایی بینە مەیدانەوە، دەبێ خۆت وەرامی ئەم کابرایە بدەیەوە تا لە دوای ئەو کەسی دی هەڵەیوانەکە. قولی سنگی هێنایە پێشەوە. کاکە غەیاسەدین تۆ هیچ حەقت نەبێ، ئێمە ئیمڕۆ بەشی زۆری حیزبین، کەس زاتی ئەوەی نییە لە بەردەم ئێمەدا بوەستێ. قەسەم بەخوا دەبێ هێزک و پرووسکی لە تورەکە بکەم، بە ناوی تێکدەری و گێرە شێوێنی ناوچەکە دووری دەخەمەوە. بە کورتی ئەم کابرایە دەیەوێ ئاژاوە بنێتەوە و ناوچەکە تێک بدا، ئەگەر وانەکەم بێناموسم. فەرمان بدە نووسینگەکەی دابخەن، بێشەرەفم ئەگەر نەیکەم. ئاخیرەکەی دەبێ بە هەر شێوەیەک بێ بەسەر فرت و فێڵەکانی ئەو یاروێدا بکەون. ئەم سەگ بابانە جگە لە خراپەکاری و ئازاردانی خەڵک هیچی دیان لەدەست نایە. دەزانی ئەگەر کارم لێ تێک بچێ ئیدی ناتوانم یارمەتی حیزبیش بدەم؟ قولی کەرامەت مستێکی بەرز کردەوە و هاواری کرد. کاک غەیاسەدین تۆ چۆن لە من تێگەیشتووی؟ حیزبی کەرامەت ئەمڕۆ سەرداری هەموو شتێکە. قەسەم بەخوا و میکرۆبانە بە ئیشارەتێک لە نێویان دەبم. تۆ حەقت نەبێ، سیر کە بزانە چیان بەسەردێنم. بەدەم و قسانەوە گەیشتبوونە بەردەم چایخانەی سەلامەت. بورهان سەلامەت لە بەردەم چایخانەکەی دانیشتبوو نێرگەلەی دەکێشە کە چاوی بەوان کەوە دووتی ئەم سەگە بەڕەڵایەنە لێرە چی دەکەن؟ قولی کەرامەت و غەیاسەدین لەسەر قسەکانی خۆیان بەردەوام بوون، بە بەردەم چایخانەکەدا ڕات بوون. غەیاسەدین دەیگوت دەبێ ڕێگی ئەم مرۆڤە زیان بەخشانە لە بێخەوە دەربکێشرێ. قولی لە کاتێکدا بە لەقانەوەی سەر پشگیری لە قسەکانی ڕەقیبەکەی کرد ئێستام زیان بەخشە من لە ناوی دەبم. بورهان سەلامەت وا تێگەیشت زیان بەخش مەبەستی ئەوە. خوێنی هاتە کۆڵ، یەکسەر لە جێگەکەی خۆی دەرپەڕی و پەڵەنگەمەیەک لە بەردەم قولی کەرامەت قوت بووەوە، چونکە پێشتریش گێرە و کێشەیان هەبوو، بە دوای بەهانەدا دەگەڕان بۆەوەی حسێب بۆ یەکدی بکەن. بورهان سەلامەت بە تووڕەییەوە هاواری کرد سەگ باب قسەکەت دووبارە بکەرەوە بزانم چی دوت، هەرچیەکەم وتە بێت وەقت چییە؟ ئەگەر پاوی دووبارەی کەرەوە، ئەگەر نەیکەمەوە چی دەبێ؟ دەبێ وەک پینە پەڕۆ لە ژێر پێم جینجڕ بە جینجڕت بکەم. جەرت قولی کەرامەت دەنگێکی تایبەتی لە دەم دەرچوو. ئەوە خوڕەوشتیان بوو، پێش لێدان و دارکاری ئەو جۆرە هەرا و هوریانەیان دەبوو، اینجا دەکەوتنە گیانی یەکدیەوە. بورهان سەلامەت وشەی جەرتی زۆر پێناشرین بوو، بۆیە بەرگەی ئەو سوکردنەی نەگرت. یەخەی قولی کەرامەتی گرت و دەستیان بە شەڕەشەق کرد، چونکە هەردووکیان نێزیکەی 50 ساڵ دەبوون. لێدانەکانیان بەڕاستی نەبوو، تەنها یەخەی یەکدیان ڕادەکێشا و جنێویان پێک دەدا. لێدان و شەڕەشەقی بەڕاستی ئیشی گەنجەکانی حیزب بوو کە ئەندامانی هەردوو حیزب زانیان ڕابەرەکەیان دەستیان لە یەخەی یەکگیر کردووە، بەرەو مەیدان ڕایان کرد و لێدان و کوتان و شەڕەشەق دەستی پێکرد. غەیاسەدین وەک هەمیشە خەریکی ڕێکخستنی مەقەواکان بوو، دارکاری لە کنووی ناپەسەند بوو کە هەردوو لاکەوتنە گیانی یەکەوە و جەنگ کەوتە گۆڕێ. ئیحسان بروسکە بۆ ئاگادارکردنەوەی ئەمیر وەک گولە بەرەو ماڵەکەیان ڕای کرد تا بێتە کۆمەکی بابی. گەنجەکانی شارۆچکە زۆر لە ئەمیر دەترسان و هەر کاپەی بگەیشتا بۆیە مەیدانێ هەریەکە و خۆی بەلایەکدا دەکێشایەوە. ئەمیر لەبەر خاتری حیزب نەبوو داوای شت بکە، بەڵکو دەیویست بەهۆی ئەم جۆرەشتانەوە هێز و بازی و خۆی بۆ کچان و وەدەربخات. ئیحسان بروسکە بە چاونوخانێک بە بازاڕدا تێپەڕی و لەبەردەم دەرگایەکی شین وەستا و دەستی بە هاوار هاوار کرد
هێ ئەمیر 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 خەواڵوو لە پەنجەرەوە سەیرێکی دەرەوەی کرد. چیە ئیحسان بروسکە؟ چی بۆەوە بەم بەیانیە زۆ بەم هاتوو هاوارەت؟ ئیحسان دەستی بۆ لای مەیدان درێژ کرد. زوو کە خۆت بگەێنێ، کەرامەتیەکان بەسەر باوکت وەربوونە و دەیانەوێ بیکوژن. ئای لەو سەگ بابە، هێواش بکەن واتم. ئەمیر چووەوە ژوورێ. دایکی بەدیتنی کوڕەکەی کەوا بە پەلەجلەکانی لەبەردەکات پرسی: چیە ئەمیر؟ چی بووە؟ هیچ، باوکم دیسان لەگەڵ کەرامەتیەکان هەرای بووە. نەنەفاتەیە بە قایم دەستەکانی لە سنگی کوتە. دیسان حیزبایەتیە؟ بیگەنێ، دەترسم ڕۆژێک یەکدی بکوژن. کوڕە شیرینەکەم، کوڕەکەم تۆ خۆت تێکەڵ مەکە، لێگەڕێ با هێندە لە یەک بدەن هەتا ڕۆحیان دەرەچێ. ئەمیر بێ ئەوەی وەڵامی دایکی بداتەوە بە پەلەجلەکانی لەبەر کرد. لە ژوورەوە هاتە دەرەوە لە ڕاڕەوەکەدا چاوی بە زەرفێکی پڕ لە شیرینی کەوت. چنگێکی لێدا و چەندانەیەکی لێهڵگرت. قلێکی خستە دەمی و ئەوانی دیکەشی خستە گیرفانیەوە. وەک بروسکە بە قادرمەکاندا سەر و ژێر بۆ بەرەو مەیدانی جەنگەکە ڕای کرد. لە گۆڕەپانی شەڕەکەدا هێشتا لێدان و کوتان گەرم بوو. لە لاچەپێکدا بورهان سەلامەت و قۆلی کەرامەت یەخە یەکدیان گرتبوو و جنێویان پێکدەدا. بورهان سەلامەت هاواری کرد: کاتی هەڵبژاردنیش نایەڵم نقە بکەن. قۆلی کەرامەت بە دەنگێکی بڵندەوە پێدەکەنی: جەرد لەکوێ نووسیوی؟ تۆ جارێ بڕۆ بزانە پیاوەتی چی و خۆت فێرکە، دوایەم قسە هەلەق و مەلەقانە بکە. بەخوا ئەندامانی حیزبەکەت وەک پەمووی هەلاجی پەڕەپەڕە دەکەم. دوایی هەرچیەکیش بێ خۆ ئێمە حیزبی زۆرینەین و هێز بەدەست ئێمەوەیە. ئیدی تەواو، ئەو ڕۆژانە بەسەر چوون، دەبینن چۆن لە هەڵبژاردندا ئێمە سەردەکەوین. قۆلی کەرامەت بۆ تووڕەکردنی ڕەقیبەکەی دیسان بە دەنگێکی عەنتیکەوە جۆرتێکی بۆ کێشا: جەرد! بەم وشەیە کە تا ئێستا بێدەنگ ببوون، دووبارە دەستیان بە هەراوهۆریا کردەوە. هەروەک دیمەنەکانی فیلم چۆن کاتێک دەرهێنەر لێدان و کوتانێک پەسەند نازانێ و فەرمان دەدا دووبارەی بکەنەوە، هەراوهۆریەکەی ئەوانیش بەم شێوەیە بوو کە ڕابەرانی هەردوو حیزب هێمنتر دەدوان. ئەوانی دیش لە شەڕوهەرا دەستیان دەکێشایەوە و سەیری ئەوانیان دەکرد، بەڵام هەر کە ڕابەرانی هەردوو حیزب دەستیان لە یەخەی یەکگیر دەکرد، ئەوانی دیش دەستیان پێدەکردەوە. لەو ساتەدا ئەمیر لە لاچەپێکی مەیدانەوە بەدەرکەوت. هەوڵجار بوو چەند ساتێک ڕاوەستا و سێرێکی شەڕەکانی نێو مەیدانی کرد و دوایی کە شەڕەکەی دید بەرەو باوکی ڕای کرد و هاواری کرد: لاچن، باوکم شتێکی لێ هاتبێ دەبێ کارێکتان پێ بکەم با بە دەواری شەڕی نەکردبێ. هەر یەکەم کەس تووشی بوو بە یەک کەل لە ئیشی دیت. دووەم کەس مستێکی لێدا و هەڵیواسی. ئەمیر شەڕەکانیشی وەک ئیشەکانی خۆش بوون. سەری دوو کەسی گرت و وای پێکدادان تەقەیان لێوە هەڵسا. اینجا یەکێکی دیکەی لە عەرزەکەەوە بەرز کردەوە و فڕیدایانێ و کۆمەڵێکی دی. منداڵ و تاڵەکان کە لە هاتنی ئەمیر خۆیان کێشابووەوە، ئەم کارە شیرینانەی ئەمیر یەکسەر پێیان گرتەوە. ئەمیر وەک قارەمانەکانی زەمانی کۆن با دەوری خۆیدا خولی دەخواردەوە و دەستی لە سنگی دەکوتا و هاواری دەکرد: کەسی دیماوە کوتێکی بەرنەکەوت بێ؟ نەفەرێکی کەرامەتیەکان دەمی کردەوە وەڵامی بداتەوە، بەڵام ئەمیر مۆڵەتی نەدا و وەک گا لەسەر زەوی بەرزی کردەوە و فڕی دایەوە ئەو دیو. بەستە زمانەی بەختی هەبوو، چوو بە شوشەی چێشخانەکە کەوت. شوشەکەی شکاند و کەوتە نێو چێشخانەکەوە. بورهان سەلامەت چاوی لێبوو چۆن کوڕەکەی ئەو خەڵکەی داوەتە بەر. بە شانازیەوە سەیرێکی بەژن و باڵای کوڕەکەی کرد و بە فیزەوە وتی: حەی لە بابت کەوێ، خۆ ئەگەر کوڕی پێدای وەک ئەمیر بێ. ئەوە زامێکی زمانی بوو لە قۆلی کەرامەتی دەدا، چونکە ئەو وەجاغ کوێر بوو. یەکێ لە ئەندامانی حیزبی سەلامەت بە خەندەوە درێژەی پێدا: ئەوەی خۆی مرد بێ کوڕەکەشی مەردە بێ. قۆلی کەرامەت بە تووڕەیە و مستێکی ڕاوەشاندێ: لەسەر خۆبە، ڕۆژی هەڵبژاردن پیاوەتێکی ئەوتۆتان لەگەڵ بکەم کە قەت لەبیری نەکەن. قڕووگاڵە تەواو بوو. خەڵکەکە دەیانویست پەرتەی لێ بکەن. مەلا ئەمین کە تاکە مەلای شارۆچکە بوو بەتەنێ هاتە نێو مەیدانەوە. چەند دەقیقەیەک لە سەر و کە لە شکاوەکانی ڕوانی و ئینجا بە بورهان سەلامەت و قۆلی کەرامەتیەوە: ئاخرە و ئیشانە چیە دەیکەن؟ ناسەلامەتی بۆ برایانی دینی دەخڵقێنن، ئەو ئیشانە عیبە. ئەمیر کە تازە جلەکانی داتەکان دەبوو، دەست و چاوی شوشتە بوو، قسەی بە مەلا ئەمین بڕی و هاواری کرد: ئەگەر ئەم جارە بینیم دەست بۆ باوکم درێژ بکە وەک سەگ دەیتۆپێنم. تێگەیشتی؟ مەلا ئەمین دەستی ئەمیری گرت و بە شێوەیەکی باوکانەوتی: بەسە کوڕم،
تووڕەبوون بۆ گەنج باش نییە، ئەوە ئاکاری برایەتی و یەکسانی نییە. ئینسان نابێت تەفرەقە و دووڕووی بخاتە نێو براکانیەوە. خدا بەندەی دووڕووی خۆش ناوێ. مەلا ئەمین بۆ لای قولی و بورهان گەڕایەوە وتی: یاڵڵا ئاش ببنەوە و یەکتری ماچکەن. هەردوو سەرپەرشتکاری حیزب وەک دوو کەڵە بابی شەڕکەر سێرێکی یەکدیان کرد و جوڵانەوە و ڕەفتاریان وای دەردەخست کە جیاوازی نێوانیان تا چوونە گۆڕی شەوە چارەسەر ناکرێ. قولی کەرامەت ڕووگرژیەکەی بەلاوەنا: من نا، شەیتان لەگەڵی ئاش بێتەوە. بورهان سەلامەتی ژووتی: مەلا ئەگەر من دەستی ئەو بگوشم تا ئاخری عمرم ناپاک دەبم. مەلامین بە تووڕەیەوە سێرێکی ڕوخساری کردن. خدا ئاشتان کاتەوە. پاشان ڕێی خۆی گرت و ڕۆیشت بە ئومێدی ئەوەی هەردوو دوای ماوەیەکی دی ماندوو دەبن و دەست لەم کارانە دەکێشنەوە، بەڵام بێ ئاگا بوو لەوەی کە تازە سەرەتای جەنگە و ئەم هەویرە ئاوی زۆر دەکێشێ. هەڵبژاردن دەست پێ دەکات، ئەو بێنە و بەردەیە فراوانتر دەبێ. ئەمیر وەکو ژنان چووە ناو چایخانەکەی باوکیەوە. بورهان سەلامەت بە تەماشاکردنی قەد و باڵای کوڕەکەی جارێکی دی زەوقی هەڵساوگوتی: ماشەڵڵا، بەخوا کوڕمە تۆ شێری، چۆن وا بە یەکدا ساڵ دواسین؟ ئەمیر وەڵامی نەدایەوە. بە کزی لە گۆشەیەک دانیشت و کەوتە بیرکردنەوە. هەموو هەست و خەیاڵێکی لە کن دڵبەرەکەی بوو، وەک پێشترێ حەزی لەو شەڕ و هات و هاوارە نەدەکرد. آخر قڕەوگاڵەکە لەگەڵ خزم و کەسانی باوکی دڵبەرەکەی بوو. چۆن دەبێ ئەو کچەی بدەنێ؟ نێوانیان ئەوەندە ناخۆش و بێ هیچ ڕێگە و چارەیەک نییە بە یەکیان بگەێنێ. ئەگەر بەرگوێ قولی کەرامەت دەکەوتەوە کە کوڕی سەرۆکی حیزبی نەیار ئەشقی کیژەکەی بووە و دەیەوێ بیخوازێ، هەرایەکی دەخڵقان ئەو سەری دیار نەبێ. ئەمیر لەو بیرکردنەوەیەدا بوو. سێرێکی باوکی کرد، بینی وان یەرگەلە دەکێشێ و جارجار بە ئیشارەتی دەست فەرمانی بەسەر شاگردەکاندا دەکرد. بورهان سەلامەت یەکسەر سێرێکی ئەمیری کرد و هاواری کرد: وەرای بەچکە شێرەکەم، وەرە لە بەردەمم دانیشە. ئەمیر بەنا بەدڵیەوە لە جێگەکەی خۆی هەڵسایەوە و چوو لە بەردەم باوکی دانیشت. بورهان دیسان کەوتە پیا هەڵدانی کوڕەکەی. ئەندامانی حیزبیش بەسەر لە قاندن دانیان بە قسەکانی دادەنا. ئەمیر خیزی قورگی قودایەوە وتی: بەڵام بابەگیان، ئەو شتانەی مەلا ئەمین دەیوەتن هەمووی ڕاست بوون. باشە ئەوە کەنگی ڕاستە ئێوە هەموو ڕۆژێ لەسەر شتێکی هیچ و پوش دەکەونە گیانی یەکدیەوە. آخر لەو قڕە و گاڵەیە چیتان پێدەبڕێ؟ بورهان سەلامەت بە بیستنی ئەم قسانە نەختێ ناڕەحەت بوو. بە گومانەوە سەیرێکی کوڕەکەی کرد و بۆ ئەوەی بزانێ ئەو قسانە بەڕاستایان گاڵتە دەکا، نەخێر گاڵتە نەبوو. ئەما کوڕە پاڵەوانەکەیەتی وان ئاڕەزایی خۆی بەرامبەر بە شەڕ و ئاژاوە دەردەبڕێ. وتنی ئەو قسانە لە بەردەم ئەندامانی حیزب تاوانێک نەبوو، هەرگیز بەخشینی بۆ نەبێ. بۆیە بە تووڕێی و ڕقەوە بەسەر کوڕەکەیدا هاواری کرد: کڕبە، دەمت داخە، دوای ئەو پێ هەڵدانە ئەم شتە قۆڕانە دەڵێی؟ ئەوە خۆ مەسەلەیەکی شەخسی نییە، خەباتێکی پیرۆزە، تۆ هێشتا منداڵی تو تێناگەی. ئەمیر لە باتی بێدەنگبوون بەڕقێکی زۆرترەوە وەڵامی دایەوە: بابەگیان، هەموو دەقیقەیەک و ئەو شەڕە قسەیە کەی خەباتی حیزبە. بورهان سەلامەت نەیتوانی بەرگەی ئەم سوکردنە بگرێ و بەقایم مستێکی لە مێزەکەی بەردەمی دادا و هاواری کرد: کوڕەمە چۆن قسەیەکە؟ ئەگەر خەبات نەکەین چۆن حزب دێتەکایەوە؟ دەبێت تا دووە هەناسەمان خەبات بکەین، یا مەرگ یا سەرکەوتن، ئیتر تەواو. ئەمیر دیسانێکی نێڕایەکی ناحەزانەی دەربڕی: من نەفرەت لەم کارانەی ئێوە دەکەم. بورهان وا بەڕق و نەفرەتەوە لە کوڕەکەی ڕاما دەدوت سەیری دوژمنی خوێنی خۆی دەکات و بەدەنگێکی لەرزۆک و تووڕەوە گوتی: یاڵا لە پێش چاومون بە، ئەم بەیانی زۆم لێتاڵ مەکە، قەسەم بەخواگەر جارێکی دی ئەم قسانە بکەی دەبێ ئەوەندەت تێ هەڵدەم وەک کەر بزەڕی. ئەمیر قیت بۆ و ڕۆیشت. ئەندامانی حیزب لە پشسەری یەکدیەوە تێکڕادەمان. بورهان کە خەم و ناڕەحەتی لە ڕوخسار و جوڵانەوەکانیدا دەردەکەوت، سەرێکی لە قاند و دەستی بە قڕاقڕ کرد. دەبێ کێ مێشکی ئەو کوڕی تێکدا بێ؟ کە ئەمیر هاتە دەرەوە دوو ترۆمبێلی دوا مۆدێل بە خێرایی بەرەو مەیدانی شارۆچکەکەدا هاتن. ترۆمبێلەکەی پێشەوە ڕەنگی ڕەش و بۆ نەفەر بوو، ئەوەی دواوەیان هیبار هەڵگرتن بوو. لە نێوان ترۆمبێلەکانیشدا چەند کەسێکی بێگانە دانیشتە بوون. کە ترۆمبێلەکان هاتنە نەو مەیدان، هەرچی باس و خواس هەبوو نەما. حزبی و ناحزبیەکان ڕویان بەرەو ترۆمبێلەکان وەرچەرخان. ڕوخساریان نیشانەی پرسیاریان لێوە دەردەکەوت: ئەمانە کێن؟ پشکنەرانی حیزب نەبن، ڕەنگە ئەوانیش ڕابەری حیزب بن.
ئەندامانی هەردوو حزب لە سەر کورسیەکانیان هەڵسانەوە و بەرەو ترۆمبێلەکان بەڕێکەوتن. هەردوو ترۆمبێلەکە لە بەردەم نووسینگەی کاک فکری وەکیلی دادگا ڕاوەستان. دوو کەسی پۆشتە و کەتە لەناو ترۆمبێلەکان هاتنە دەرێ. کاک فکری هاتە پێشوازیان و دەستی یەکیانی گرت و چوونە نووسینگەکەی کاک فکری. هەموو ئەو کارانە 1 دقیقەیان خەیان. ئەندامانی هەردوو حزب بەوا قۆڕمانەوە لە ڕووی یەک وردەبوونەوە. بەنیگا و بە ئیشارەت لە یەکتریان دەپرسی چی ڕوویداوە؟ بەڵام هیچ کامیان وەڵامیان نەبوو. بورهان سەلامەت بۆ ئاشکراکردنی نهێنی هەمیشە ئیحسان بروسکەی ڕادەسپارد. چاوێکی لێداگرت. یاڵا ئیحسان، بڕۆ بزانم دەتوانی بزانی مەسەلە چییە؟ ئیحسان وەک پشیلەیەکی بۆ دزینی گۆشت هەڵبەست بکات هەڵسایەوە بۆ جێبەجێکردنی ئەو ڕاستپاردەیە ڕێگای گرتە بەر. لەو لای شەوە قولی کەرامەت خەفیەکی خۆی بە ناوی نووری جنۆکەوە بۆ ئاشکراکردنی ئەو مەسەلەی ڕەوانە کرد. هەردوو خەفیە بەرەو نووسینگەکەی کاک فکری بەڕێکەوتن. ئەمیریش لە گۆشەیەکی مەیدانەوە وەستا بوو، بە نیگایەکی بە حەسرەتەوە تەماشای ترۆمبێلەکانی دەکرد. لەبەر خۆیەوە دەدوا منیش ئەگەر ترۆمبێلێکی وەهام دەبوو گۆڵێم لە تەنیش خۆمەوە سوار دەکرد. بەدەستێ فەرمانم دەکرد و بەدەستەکەی دیم پرچی گوڵێم نەوازش دەکرد. پرچی گوڵێ بەدەم باوە پەخشان دەبوو، بەسەر ڕوخساریدا پەر دەبوو. منیش دەم لاواندەوە لە دەزم حیزبایەتی و لێدان و کوتان و وەحشێتیە خۆم دەکێشایەوە و دەچوومە جێگایە کەس نەمدۆزێتەوە. لەو کاتەدا خەفیەکان گەیشتبوونە پشت پەنجەرەکانی فکریەوە، بەڵام چونکێ دەرگاکان داخرابوون نەیان دەتوانی هیچ لە قسەکانیان تێبگەن. دوای چەند دەقیقەیەک دوو کەسی بێگانە لە مەکتەبەکەی هاتنە دەرەوە و بەرەوان ڕۆیشتن و تابلۆیەکی گەورە کە درێژیەکەی 3 مەتر دەبوو ڕووی بە کاغەزدا پۆشرا بوو هەڵیان گرت. بەڵام چ نووسرا بوو، چ تابلۆیەک بوو کەس سەری لێ دەرنەدەکرد. ئەندامانی هەردوو حیزبەکە تووشی دوودڵی و واقۆڕمان بووبوون. دەیانویست هەرچەند زووتر بزانن مەسەلە چییە و لەبیریان چووبەوە پێش چەند دەقیقەیەک چ قڕە و گاڵە و لێدان و کوتانێکیان بوو. ئێستا هەردوو لا بۆ ئاشکراکردنی یەک مەسەلا دەستیان لە ناودەستی یەکناوە و بەرەوە پێشەوە دەڕۆن. گەشتکەرەکان کە تابلۆکەیان لەوانەوە هێنا بوو لەسەر نووسینگەکەی کاکی وەکیلی دادگایان چەقاند و دوایی کاغەزەکەیان لەسەر لابرد. کۆلکە خوێندەوارەکان کەوتنە حینجەکردنەوەی وشەکانی تابلۆکە. مە دە نی یەت حزبی مەدەنیەت لقی ملەی زێڕین. باشکرابوونی مەسەلەکە قولی کەرامەت و بورهان سەلامەت ڕویان گرش بوو. مەترسیەکی هاوبەش یەخەگیری هەردوولایەن بووە. یانی چی؟ ئەمە چه حزبێکە؟ ئەمە لەکوێوە هاتووە؟ چۆن زاتی ئەوە دەکەن حزبی سێم لەم ناوەدا بمەزرێنن؟ دەڵێن گەورانەی ئێمە عەقڵیان تەواونی و عەقڵیان بەشت ناشکێ. هەمویان وا گێژ بوون تا ماوەیەک کەس قسەیەکی نەکرد. دوای ئەوەی تابلۆکەیان چەقان یەکەم کەس قولی کەرامەت هاتە قسە. نەعلەت لە بابتاندا تەماشاکە، سەگ بابانە لە پێش دوکانەکەی ئێمە دوکانێکی کردوتەوە، وا دەزانێ ئێمە لێرە دارتوین و لێ دەگەڕین کەسێک غەڵەتی وا بکە. ئەندامانی هەردوو حزب پشگیری قسەکانی قولی کەرامەتیان کرد و پاشانیش بورهان سەلامەت دەستی پێکرد. بەڵێ وا دەزانن ئێمە لێرە پیاس پاک دەکەینەوە. حزبی مەدەنیەت یانی چی؟ وا دەزانێ ئێمە لێ دەگەڕین ئەم لێرە گۆڵ بکە. کە بورهان سەلامەت بێدەنگ بوو دووبارە قولی کەرامەت دەستی پێکردەوە. ئەی فکری ئەگەر وات بە خەیاڵدا دێ بە چەقاندنی تابلۆیەک دەتوانی هەڵبژاردن بۆ خۆت ڕابکێشی، ئەوە خەیاڵت خاوە. کێ ڕای خۆی بە تۆ دەدا؟ بە گوتنی ئەم ڕستەیە یەکسەر ئەندامانی هەردوو حزب دەستیان بە دەستگوشینی یەکدی کرد. بورهان سەلامەت کە خۆی بۆ ئامادەکردنی دوانێکی گرنگ ئامادەکرد بوو، دووسێ کۆکەی بۆ کرد و دەیویست کە دەرگای نووسینگەکەی کاک فکری کرایەوە دەست پێ بکات. گەشتکەرەکان هاتنە دەرەوە کە چاویان بەو خەرەباڵقی ئەو خەڵکە کەوت ویان زانی بۆ پیرۆزبایی لێکردنیان هاتوون. کاک فکریش هەوڵی کەوتە هەڵەوە بۆیە دەیویست قسەیە بکات، بەڵام یەکسەر بە مەسەلەکەی زانی و لە هەموو شتێک گەیشت و نەیدەزانی بە چ جۆرێک سەرۆقنی مەسەلەکە بۆ یەک بێنێتەوە لە پێش گەشتکەرەکان شەرمەزار نەبێت. خۆشبەختانە لەو کاتەدا مەلا ئەمین لەو دیوەوە لەیان نزیک بووە و بەو پەڕی ڕووخۆشیەوە هاتە پێشەوە و پڕ بەدڵ بە خێرهاتنی لە غەوارەکان کرد و گوتی بەخێر بێن کاک فکری پیرۆزبایت لێ دەکەم، ئینشاءڵڵا سەرکەوتون. کاک فکری مەلا ئەمینی بە میوانەکان ناسان. ڕابەرانی حیزبی مەدەنیەت کاک فایق، دامەزرێنەری حیزب و کاک بێنەزیر زادە بەڕێوەبەری بڵاوکراوەکانی حیزبی مەدەنیەت،
مەلا ئەمین هەردوو دەستی درێژ کرد. لەم کاتەدا ئەندامانی هەردوو حیزب بەرەو ماڵەکانی خۆیان ڕۆیشتنەوە. مەلا ئەمین کە بە نیگایەکی غەمگینیەوە سەیری دەکردن گوتی: کاک فکری سەرسەرانەی لەگەڵ ئەمانە گیر و گرفتی تایە، خوا سەرکەوتومان کات. کاک فکری زەردەخەنەیەکی بۆ کرد: ئەمانە عیبیان نییە، عیبەکە لە ڕابەرانی ئەمانەیە کە هەوڵ دەدەن هێزی ئەمانە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربێنن. ئێمە کاری خۆمان دەکەین و بە هەر هیلاکیەکەوە بێت ئەمانە لە گومڕایی ڕزگار دەکەین، لە خەوی بێئاگایی بێداریان دەکەینەوە. مەلا ئەمین بە ناومێدیەوە سەری لەقاندەوە: زۆر زەحمەتە داواکاریەکەت لەمانە بگەێنی، ئەمانە هەتا لە مزگەوتیش لێک دوور دەکەونەوە. کاک بێنەزیرزادەی ڕۆژنامەنووس خەندەیەکی بۆ کرد: لە زۆر شوێنی دی خەڵک بەم شێوەیەن و یەکێ لە خاسیەتەکانی دیموکراتی ئەوەیە کە خەڵک لە یەکتری نزیک دەکاتەوە. دیسان مەلا ئەمین بە خەمباریەوە سەری لەقاندەوە: من نەمتوانی ڕێگای ڕاستیان پێنیشان بدەم. زۆر باسی دیموکراتی و برایەتیم بۆ کردن، بەڵام نەچوە گوێیانەوە. کاک فکری بە شێوەیە قسەکەی بڕاندەوە گوتی: مەلا دڵنیا بە منم کارە دەکەم و گیانی یاسا و دیموکراتی لەم خاکە بڵاو دەکەمەوە. کاک ئەمین، خەڵکی لەوە زیاتر نابێ بە قسەی ئەم فێڵباز و تەڵەکە بازانە هەڵخەڵەتێ. تۆ خوێندەوار و تۆ تێگەیشتووی، من چاوەڕێ هاوکاریت دەکەم و وەرە دەست بخێنە نێو دەست بۆ ڕزگارکردنی ئەم خەڵکە خەبات بکەین. مەلا ئەمین بەڕاست و ڕەوانیەوە وەڵامی دایەوە: من پشتیوانی ئێوەم. کاک فکری لە دڵ و دەرونی خۆیدا هەستی بەبوونی هێز و توانایەکی زۆر کرد. پاڵپشتێکی گەورەی بۆ خۆی پەیدا کرد. بە زەوق و خۆشحاڵیەوە گوتی: بژی مەلا، بەخوا ئەگەر چەند کەسێکی وەک تۆم لە پشت بێ، سەرکەوتنم زۆر ئاسانە. کۆتایی بەشی 3. خۆشەویستانی من، سڵاوتان لێبێت. لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی 4 لە ڕۆمانی حیزبی کەرامەت و حیزبی سەلامەت. کەمێک بیرهێنانەوە. کاک فکری لە دڵ و دەرۆنی خۆیدا هەستی بەبوونی هێز و توانایەکی زۆر کرد. پاڵپشتێکی گەورەی بۆ خۆی پەیدا کرد. بە زەوق و خۆشحاڵیەوە گوتی: بژی مەلا، بەخوا گەر چەند کەسێکی وەک تۆم لە پشت بێ، سەرکەوتنم زۆر ئاسانە. مەلا ئەمین وەڵامی دایەوە: خوداوەند هەمیشە پشتیوانی کەسانێکە کە بۆ پێشاندانی ڕێگای ڕاست بە خەڵک خەبات دەکەن. خوداوەند هێزمان پێدەبەخشێ. خوا بتان پارێزێ. هەر کاتێک دەست بەکار بووی ئاگادارم کەرەوە. مەلا ئەمین خواحافیزی کرد و ڕۆیشت. کاک فکری و ڕابەرانی حیزب بە نیگایەکی لایەنگری ماف سەیریان کرد. کە مەلا دوورکەوتەوە، کاکی ڕۆژنامەنووس گوتی: وا دیارە مەلاکانی ژمرۆڤی ڕۆشنبیریان تێدایە. فکری بە خەندەوە وەڵامی دایەوە: بەڵێ، تا ئێستا شانسمان باش بووە. چانەبوو تووشی مەلایەکی کۆنەپەرست و نەزان نەبووین، ئەو کاتە پێشکەوتنمان گیر و گرفتی داهاتە ڕێ. ڕابەری حیزب کە تا ئەو کاتە بێدەنگ بوو پشگیری کرد: ڕاستە، بەڵام ڕاکێشانی ڕای خەڵکی بۆ لای خۆمان ئاسان نییە. حیزبەکانی دیوە بە ئاسانی دەست هەڵ ناگرن. هەرسێکیان سەیری ئەندامانی حیزبەکانی تریان کرد کە لەلایەکی مەیدان کۆ ببوونەوە. فکری زەردەخەنەیەکی بۆ کرد و گوتی: ئێمە پڕ بە دڵ و بە باوەڕەوە دەستمان داوەتە ئەم خەباتەمان. ئەوەندە بەسە خەڵکی ئامانجی ئێمە بزانن و ئاشنای بیر و باوەڕەکانی ئێمە ببن تا بەرەو مەیدان مل بنین. کاکی ڕۆژنامەنووس دەستێکی لە پشتی فکریدا: هاوڕێ، وا دیارە لە فەلسەفەدا دەستێکی باڵات هەیە. وا چاکترەواز لەم قسانە بێنی. وا مردم لە برسان. فەرمان بدە لەو ماسێت ئازانەمان بۆ سوورکەنەوە تا شەرمەزاری سکمان نەبووینە. هەرسێکیان بەرەو مەیدانی شارۆچکە کەوتنەڕێ. هەموو چاوەکان لەوانیان دەڕوانی. ئەو سێ کەسە وەک کاوبۆیەکان وابوون کە لە مەیدانی شارۆچکەیەکدا بۆ جەنگ بەرەو خەڵکی ببنەوە، بە مەیدان تێپەڕین و چوونە چێشخانەیەکەوە. بەدامەزراندنی حیزبی مەدەنیەت ڕابەرانی هەردوو حیزبەکەی تر ناڕەحەت بوون. چەندان ساڵ بۆ ڕابەرانی ئەم دوو حیزبە بە هەزار کاری پیسەوە ئەم خەڵکەیان کردبووە ئامێری دەستی خۆیان.
بەڵام حیزبێکی دی بەرامبەریان دامەزراوە. نەیان دەزانی عاقیبەت کاری بەرەو کوێ دەڕوا، بە تایبەتی کە دیاریش نەبوو ئەم حیزبە دەستە چەپیە یان دەستە ڕاستیە، ناوەڕاستیە یان دواوەیە. ئەندامانی هەردوو حیزب وازیان لە کار و ژیانی خۆیان هێنابوو، هەمویان کەوتبوو نەبیری حیزبی نوێوە. لەو ناوە ئەمیر لە هەمویان ناڕەحەتتر بوو، نەیدەزانی دڵداریەکەی لەگەڵ گوڵێ چی بەسەردێ. ئەمیر و گوڵێ دوای ئەو شەوە جارێکی تر یەکتریان بینیەوە. لە دووەمین دیداردا دانیان بە عاشقەکەیان دانا و هەتا کار گەیشتە ماچگۆڕینەوەش. گوڵێ بەو ماچە ئاگرینەوە وەک چڵێکی وشک چەمابەوە، هەوڵیدا خۆی بکێشێتەوە، بەڵام بازووە بەهێزەکانی ئەمیر نەیان دەهێشت. لێوە ئاڵەکانی کچەی ڕوت و سەر و چاوی گەرمی گەڕی ئەو ماچە سەر تاپایگیانی هەردووکیانی سووتاند و کردنیە خۆڵەمێش. گوڵێ ئەو ڕۆژە کە بۆ فێربوونی بەرەگدورین دەچووە ماڵی ئیحسان بروسکە، گشت ئەو مەسەلانەی بۆ پورە نوزهەد دەگێڕایەوە. کاتێکە ژنا قەڵە و کەتەکەی ئیحسان بروسکە گوێ لە قسەکانی گوڵێ گرتبوو، یادگارەکانی گەنجێتی بیرکەوتەوە و بەیادی ئەو ڕۆژانە هەناسەیەکی درێژی هەڵکێشا. دوایی باخرۆشانێکی کچێکی تازە پێگەیشتوانەوە گوتی: هیچ خەمێ مەخۆ، هەموو شتێک تەواو دەبێت، ئینشاءڵڵا بەمڕازی خۆت دەگەیت. گوڵێ بە ناڕەحەتیەوە وەڵامی دایەوە: پورە نوسهەد، ئەوەی من بزانم زەماوەندی من و ئەمیر سەر ناگرێ تاو حیزبایەتیە هەبێ، ئیشی ئێمە ڕێک ناکەوێ. پورە نوسهەد کە داوی لە دەرزی هەڵدەکێشا زەردەخەنەیەکی بۆ کرد: ڕاست دەکەی کیژم، لەبەرەو حیزبایەتیە هیچ کارێک لە وڵاتەکەمان سەر ناگرێ، لە گۆشفرۆشەوە بگرێت تانانەوە کار و کاسبی خۆیان واز لێ هێناوە و بەدوو ئەو حیزبانە کەوتون. گوڵێ بە دوانێکی پڕ لە تووڕێی و نەفرەتەوە پێداچوو: ئەمن نازانم کاسب و بەقاڵ و هەنار و ئەو شتانە بۆچی ئەوەندە بەرامبەر هیلم و معریفەتی ئەو حیزبانە سینگ دەکتن. پورە نوسهەد بە دوانە گاڵتە ئامێرەکەیەوە وەڵامی دایەوە: ڕەنگە ئەوانی جوای بیر بکەنەوە ببنە وەکیل، بەڵام دەبێ بۆ خۆیان سیر بخۆن و زۆر نالێدەن. حیزبی مەدەنیەت بە حەسرەتانەوە دەیان کوژێ، کورسیەکانی ئەنجومەنی خۆی بە دڵی خۆی دایدەنێ. گوڵێ بە پەژارەوە پرسیاری کرد: بەڕاست پورە نوسهەد، ئەمەیان چ جۆرە حیزبێکە؟ باوکم شەوانە هەمیشە باسی حیزبی مەدەنیەت دەکات. پورە نوسهەد وەک مامۆستایەک لە نێو پۆلدا بیەوێ زانیاریەکانی بە قوتابیەکانی بگەێنێ، سینەی پاک کردەوە وەڵامی دایەوە: کاک فکری کە وەکیلی دادگایە و دەیناسی ئەم حیزبەی هێناوەتە ئێرە. دەڵێن گشت کوڕەچاکەکانیش چوونەتە ئەم حیزبەوە و حیزبی سەلامەت و حیزبی کەرامەتیش حاڵیان شڕە. گوڵێ بە بیستنی ئەم قسانە زۆر خۆشحاڵ بوو، بە شەرمەوە گوتی: خوابکە حیزبەکانی ئێمە شکست بێن و پشتی یەک بگرن، بەڵکو من و ئەمیریش زەماوەند بکەین. بەخوای دیدیقم کرد، یا بەڵا بەسەر خۆم دادێنم یا دەستی ئەمیر دەگرم و هەڵدەین. پورە نوسهەد بە بیستنی قسەکانی گوڵێ زۆر ناڕەحەت بوو، بە حەپەساویەوە سەیری کرد: کیژێ سەر شێت، چی وەڵامی باوکت دەدەیتەوە؟ گوڵێ شانی بەرز کردەوە: چی دیێ و قسانە ناچێتە مێشکمەوە، هەرچی دەبێ با ببێ. کیژێ شەرمەزار نابی؟ ئەم قسانە چاک نین. هەیبە، ئەمیر بە کام داهاتی تۆ بەڕێوە دەبا؟ کار و کاسبێکی نییە، باشە کارێک دەدۆزێتەوە، خۆ کار قاتی نەبووە. ئەگەر بمانەوێت چاوەڕێی ئاشبوونەوەی باوکمان بکەین تا قیامەت دەبێ دانیشین. چاوەکانی گوڵێ پڕ فرمێسک بوون، ناقیشی نەبوو، نەیدەتوانی لەبەر خاتری شتێکی پوچ لەگەڵ گەنجێکی دڵخوازیدا زەماوەند کە. لەجێی خۆی قیت بۆ بەرەو ڕۆخ پەنجەرەکە ڕۆیشت. لە دەرەوە دیمەنێکی بینی کە لەسەر سوڕماندا وشک بووە و لە خۆیەوە هاواری کرد. پورە نوسهەد بە زەحمەت بەو لە شاق قورسەی لە زەوی قیت بووە. تیلم و پارچەکانی سەرکۆشی داتەکاند و هاتە بەردەم پەنجەرەکەوە. لە مەیدانەکە لە نێو پاسێکدا کە لە ئەستەمبوڵەوە هاتبوو، خانمێکی ڕازاوە و جوان و پیرێژنێک و پیاوێک دابەزین. لەسەر زەویش کۆمەڵێک کەلوپەلی بە گوریس بەسرا و بەرچاو دەکەوت. کابرا خەریکی هێنانە خوارەوەی کەلوپەلەکانی دیکەیان بوو. ژنەکانیش بە حەپەساویەوە لە چواردەوری خۆیان ڕادەمان و بزەیان دەهاتێ. گوڵێ ئەوە یەکەم جار بوو ئەم جۆرە ژنە ڕازاوانەی دەبینی، بۆیە ئانیشکی لە پاڵ پورە نوسهەد دانا: سیرکە، چاوەکانی ئەو خانمە چەند جوانە، سیری قژی بکە، دڵی ئاوریشمی مەیمونە، چەند جوانە. کیژێ جوانی چییە؟ هەمووی ڕەنگ و ڕۆنە، تۆ سەد قات جوانتری. گوڵێ پرسی: ڕەنگە هونەرمەندی سینەما بێ. پورە نوسهەد وەک بڵێ بە هەموو شتە دەزانێ وەڵامی دایەوە: نەبابە، دەستەی تیاترۆن، ئەو کابرایە ئاکروبات دەکات، ئەم کیژەش سەما دەکات. گوڵێ زەردەخەنەیەکی بۆ کرد: سەیری سنگی خانم کە، چەند کراوەتەوە، ئەوە بەڕاستی شەرمی لە خۆی ناکە؟
ئەمانە مانای شەرم نازانن. گوڵێ پرسی لە ئەستەمبوڵ ژنان هەموو ئەو جۆرە جلانە لەبەردەکەن؟ بەڵێ، زۆربەیان وان. لەو کاتەدا ئەمیر کە دروشمی حیزبی مەدەنیەتی بەدەستەوە گرتبوو دەیویست بچێتە مەکتەبی کاک فکریەوە، چاوی بۆ خانمەی تازە هاتبوو کەوت. ساتێ وەستا و چاوی تێبڕی. گوڵێ کە چاوی بەم شتەکەوت لە حەسوودیان سەرتاپای لەرزی و ڕق و کینە لە دڵیدا چەکەرەی کرد. خۆشبەختانە ڕاوەستانی ئەمیر و تەماشاکردنی بۆ قەد و باڵای ژنە گەنجەکە درێژەی نەکێشا و ئەمیر چووە مەکتەبەکەی کاک فکریەوە و لە ژوورەوە دوو کەسی غەریبە لە تەنیشت مێزەکەی فکریەوە دانیشتبوون و خەریکی قسان بوون و کۆمەڵێ ئاگاداری نامەی گەورە و بچووک لەسەر مێزەکە بەرچاو دەکەوتن. ئەمیر هەر لە یەکەم نیگاوە دەقی ئاگانامەیەکی خوێندەوە. ڕۆشنبیرەکان ڕای خۆیان دەدەنە حیزبی مەدەنیەت. ئەمیر سەلامی کرد و کاک فکری بەڕووخۆشیەوە سەلامی لێوەرگرتەوە و بە دوو کەسەکەی ناسان. بەڕێزان، ئەم گەنجە کوڕی ڕابەری حیزبی سەلامەتە و هەروەها یەکێکە لە چاکترین وەرزشکارەکانی شارۆچکەکەمان. هەردوو نەفرە غەریبەکە سێریکی ئەمیریان کرد و زەردەخەنەیەکیان بۆ کرد. ئەمیر کە بە بیستنی ئەو ناساندنە شەڕم دایگرتە بوو بە زمانگیرانێکەوە گوتی سوپاست دەکەم کاک فکری. کاک فکری دەستی بۆ کورسیەک درێژ کرد و پاشان فەرمانیدا چایی بێت. لەو دەقیقەیە ئەمیر لەوێ بوو. کاک فکری هەر باسی چاکەکاریەکانی وی دەکرد. پاشانیش کە ئەمیر خواحافیزی لێکردن و ڕۆیشت، کاک فکری بە میوانەکانی گوت هاوتای ئەم گەنجە لە شارۆچکەکەماندا زۆرن. من دڵنیایی تەواوم پێبەخشیون. یەکێ لە میوانەکان لە کاتێکدا جگەرەکەی لەسەر تەپڵە جگەرەدا ناپرسی ئەندامانی ئەو دوو حیزبە بەرامبەر حیزبەکەی ئێمە چ کارێکی ناڕەوایان کردووە؟ کاک فکری خەندەیەکی تاڵی بۆ کرد. ئەلبەتە بەدڵیان نییە. هەتا ئەندامانی هەردوو حیزبەکە ناکۆکیەکانی پێشتری خۆیان وەلاناوە و بۆ خەباتکردن دژی ئێمە یەکیان گرتووە. دۆمیان پرسیاری کرد جاکەوا بێ شانسمان باش نابێ. پێش ئەوەی فکری وەڵامی بداتەوە ئەوی یەکەمیان گوتی کاک فکری، ئێوە لە پرسراویەکی گەورەتان کەوتۆتە ئاستۆ. دەبێ بە ئوسوڵ و مەنتیق ڕێنوێنیەم خەڵکە بکەن. کاک فکری سەری لەقاندەوە. دەزانم دەبێ لەگەڵ خەڵکی بەدۆستانە بدوێ و تێیان بگەێنی کە تا ئێستا ڕابەرانی هەردوو حیزب چ سوودێکیان پێ نەگەیاندون. هەموو کارێک کە دەیکەن لە پێناوی بەرژەوەندی خۆیانە ئەو خەڵکە تێک بەردەدەن. ئاوەکان قڕاوی دەکەن هەتا ماسی گەورەیان دەست بکەوێ. میوانەکان پشگیری قسەکانی کاک فکریان کرد. هەر لەو کاتە حیزبی سەلامەتیش لە دانیشتنێکی گرنگدا بوون. بورهان سەلامەت وەک ڕابەرێک لە ناوەڕاستی ژوور وەستا بوو. لەگەڵ هێنان و بردننی دەستەکانی قسەی بۆ کردن. لەسەر ڕووی دیوارەکە وێنەکانی ڕابەری حیزبی سەلامەت هەڵواسرا بوو. بورهان مستی بۆ هەوا بەرز کردەوە و هەواری کرد. ئەم جەرتەنە و فەرتەنەیە بۆ حیزبی مەدەنیەت هیچ سوودێکی نییە. ئەو کەسانی لە ژوورەوە بوون واقعیان وەرما بوو. بورهان ئیشارەتی بۆ ڕابەر کرد. یەکەم خوا، دووەم لە سایی ئەم پیاوە مەزنە لە هەڵبژاردندا سەر دەکەوین، چونکە هێز و قودرەت بەدەست ئێمەوەیە. هەموو خەڵک پشتیوانی ئێمەن. ئەگەر درۆیە فەرمونون. هەموو پیاوانەی لە ژوورەوە بوون بە یەک دەنگ هاواریان کرد. ڕاستە، ڕاستە. بورهان هاتە کوڵ و زیاتر هاواری کرد. بەچکەکان لەو بگرە و بەردەیە نەترسێن. ئەم ئاگاداری نامانە لە شوێنی باش هەڵواسن. وریا بن کاتی ڕاوەرگرتن لە سندوقەکاندا فێڵمان لێ نەکەن. دەبێ بە هەموو توانایەکەوە خەبات بکەین و ڕەقیبمان بە ئەژنۆدا بخەین. دیسان ئەندامانی حیزب بەگۆ موسڵمانانەی لە مزگەوتەکاندا بە ئیشارەتی واعی سەڵاوات لێدەدەن پێکەوە هاواریان کرد. بژی، بژی، ئێمە سەر دەکەوین. بورهان سەلامەت گەیشت بۆ ئەو پەڕی هاتنە کوڵ و سەرتاپای و دەنگی دەلەرزی. لە کاتێکدا کاغەزێکی لە گیرفانی دەردەهێنا گوتی هاوڕێیان سیرکەن، ئەمە وێنەی هەڵبژێردراوەکانی ئێمەن. بیوک ئاغا، حەیدەر ئاغا، نەجمەدین. ئەندامان دیسان چەپڵیان لێدا و کردیان بەهەرا. بورهان پەرداخی ئاوی خواردەوە. هەناسەیەکی تازەی هەڵکێشا و بەردەوام بوو. دەبێ بە کەلوپەلێکی زۆرەوە بۆ ئەو دێهاتانە بڕۆن. بە قسە، بەڵێن، پارە، تەماعیدان، هەڕەشە، بە کورتی بە هەرچی فرت و فێڵێک بێ دەبێ ڕایان وەربگرن. نزیکەی 5-6 هزار مێدالیامان لە بنکەوە بۆ هاتووە. ئەوان و گونیەک پارە لەگەڵ خۆتان ببن. هەریەکە دووسێ مێدالیا و بڕێ پارەیەکی بدەنێ و ڕای بۆ لای خۆمان ڕاکێشن. دانیشتنێکی ئەوهاش لە بارەگای حیزبی کەرامەت بەرپا بوو. لەوێش ئەندامانی حیزب کۆبووبوونەوە. دەور و پشتی بارەگای حیزبیان بە ئاڵاو کاغەزی ڕەنگاوڕەنگ ڕازان بووەوە و وێنەی گەورە گەورەی ڕابەرەکانیان بە دیوارەکانەوە هەڵواسی بوو.
حەسەن گاززادە ڕابەری گشتی حیزبی کەرامەت یەکێ لە ئەندامە گومناوەکان بوو کە لە ڕێگەی قاجاغ و کاری ساختەوە ببووە خاوەن سامانێکی زۆر و کۆمپانیایەکی نەوتی هێنا بووە ژێر چاودێری خۆیەوە. جا لەبەر پاراستنی بەرژەوەندی خۆی سەر و سەدایەکی زۆری نابەوە. بە یارمەتی پارەیەکی زۆر و چەندان برادەرەوە بووە وەکیلی ئەنجومەن و دوایی ڕابەرایەتی حیزبی بەدەستەوە گرت. ئەم کابرایە بە کورتە باڵایی و سەری کەچەڵی و سمێڵی بابڕیەوە زیاتر بە شۆفێری لۆری دەچوو لەوەی بەڕابەری حیزبێک بچێ. نوێنەری حیزبێک بوو. جلێکی وەها شڕ و شەپڕیۆی لەبەر بوو هەر یەکێ دەیبینی وای دەزانی ناونووسە. بەڵام بە پێچەوانەوە زۆر بەڕێک و ڕەوانی دەدوا و دیار بوو پیاوێکی بەدین و دەلالەت بوو. ئەم چاکیەش بۆ ڕابەری حیزبێک بەس بوو بۆەوەی خەڵکی زیاتر لە دەوریدا کۆ ببنەوە. هەر بۆیەش ئەو ڕابەرایەتی کردنا کەرامەتی بەدەستەوە گرت. چالاکی و پێشکەوتنێکی زیاتری بە خۆیەوە بینی و چالاکیەکانیان دەستی پێکرد و ئێستای ژواتێ دەکۆشێ بە هەر شێوەیەک بێ لە هەڵبژاردن دەرچێ یا مەرەگیا سەرکەوتن. قۆلی کەرامەت کە لەبەر جۆش و خڕۆشی خۆی لەبیر چووبەوە بە هەموو هێزێکەوە قۆلی کەرامەت پێڵاوەکانی لە پێ کردەوە. قاچی خستە سەر قاچی لە کاتێکدا خۆمی لە چایەکەی دەدا دەستی بە قسان کرد. حزبی مەدەنیەت بەرامبەر ئێمە دەتوانێت چه هەڵەیەک بکە. ئەوانە نەپارەیان هەیە نەتوانایان هەیە و نەکەس گوێ لە قسەکانیان دەگرێ. ئەو وەکیلە بەڕێزە خێڕیە پەکی کەوتووە کەسێکە نەباوکو و نەدایکی دیارە و نەخەڵکی شارۆچکەکەمان بە هیچ ئومێدێکەوە دەیەوێت سەربزافتی بکە. ها پرسیار لە ئێوە دەکەم کەسم کابرایە دەناسێ؟ ئەندامانی حیزب بە یەک دەنگ وەڵامیاندایەوە. تەڵەکە چییە؟ فێڵبازە. قۆلی کەرامەت بە غرور و دڵنیاییەکی تایبەتیەوە مستێکی لە مێزەکەدا. نازانم چ ژەهرەمارێکە بەڵام دەبێ بزانێت کە خەنەی ئەو لێرە ڕەنگ ناداتەوە و کەس بە قسەکانی هەڵ ناخەڵەتێ و ئەمما برا فێڵبازە کرێکارە بەدبەختەکانی غەیاسەددینی لە ڕێ دەرکرد و بە ناوی یاساوە عەقڵی تێکدان و پێی گوتن قورتاییمتان بۆ وەردەگرم بیمەتان دەکەم. ئەو شتە خۆرانە گشت ئەندامانی حیزب هاواریان کرد بە هەڵەدا چووە. قۆلی کەرامەت بە نیگایەکی حەقیانەتی سەیری وێنەی ڕابەری حیزبی کرد کە بەرامبەر خۆی لە سەر دیوارەکە هەڵواسرا بوو. تخوا سەیری ئەم وێنەیە بکەن، سیرکەن چۆن نووری لە ڕوو دەبارێ. بەڵێ بەمە دەڵێن ڕابەر بێچارەیە هەتا مانگانەی وەکالەتیەکەشی وەرناگرێ. ڕەنگە بپرسن بۆ لەبەرەوەی ئەم بابایە پێویستی بەم شتانە نییە. گشت خەرجیەکانی حیزبیش لە گیرفانی خۆی دەدا. توخوا لەم وڵاتە پیاوێکی دیوا هەیە؟ ئەندامانی حیزب بە یەک دەنگ هاواریان کرد. نییە، نەخێر، هاوتای نییە. قۆلی کەرامەت لە جێگاکەی خۆی قیت بۆوە. دووسێ هەنگاو لە ژوورەکە هاتو چوو. ئەمجا پێدا چۆوە ئەگەر ئێمە لێگەڕین حیزبی سەلامەت یا مەدەنیەت لە هەڵبژاردندا سەرکەون ناوی خۆمان دەگۆڕین. ئەندامانی حیزب بە سەر سوڕمانەوە پشگیری قسەکانیان کرد. قۆلی کەرامەت هەناسەیەکی دا و بەردەوام بووە. سبەی بەیانی 3 لۆر بخەنە ڕێ، پڕی خەڵکی دەنگ گەورەی بکەن، دەنگتان گەورەکەن، دۆڵ و زۆرنا لێدەن و هاوارکەن. پارەکەی هەمووتان لەسەر من. دەبێت لەو هەڵبژاردنەدا حزبەکانی دی لەگەڵ خاک بکەنە یەک. ئێمە کاتێک حکومەت بەدەستەوە بگرین هەمووتان دەبنە سەرۆک، دەبنە خاوەن پارە یا مەرگ یا سەرکەوتن. گشت ئەندامان ئەم ڕستەیەیان بە دەنگێکی بەرز دووبارە کردەوە. یا مەرگ یا سەرکەوتن. قۆلی کەرامەت کە لەبەر جۆش و خڕۆشی خۆی لەبیر چووبەوە بە هەموو هێزێکەوە هاواری کرد. ئەگەر لێ بگەڕین حیزبی سەلامەت یا مەدەنیەت لە هەڵبژاردندا سەربکەون دەبێ ناوی خۆمان بگۆڕین. ئەندامانی حیزب دیسان پشگیریان کرد. دەیگۆڕین، دەیگۆڕین. قۆلی کەرامەت بە دەنگێکی بڵندەوە خەندەیەکی بۆ کرد. بۆ پێناکەنن. هەزاران کەس لە ئەندامانی حیزب لە پشتیەوە وەستا بوون و ئامادەی جێبەجێکردنی فەرمانەکانی بوون. بە هەنگاوی لەسەرخۆ بەرەو سەرەوەی ساڵۆنەکە ڕۆیشت. لەسەر مێزێکی گەورە کە لەوێ بوو چەند کاغەزێکی ڕاگەیاندنی هەڵگرت و بەسەر ئەندامەکاندا دابەشی کرد. ها بگرن، بیدەنە برادەرەکانتان، یاڵا بکەونە ڕێ. کاتی کار و چالاکی دۆشدا نەمێنن. سبەی نێبەیانی زوو دەبێ هەمووتان لەبەردەم بارەگای حیزب ئامادە بن. بەچکەکان هەریەکە بەشی خۆی کاغەزی وەرگرت و کەوتنە ڕێ. قۆلی کەرامەت لە پشتەوە بانگی کرد. شەرەفەدین و حەیدەر بمێننەوە، کارم پێتانە. کاتێ ئەوانی دی ڕۆیشتن قۆلی کەرامەت دەرگای قایم داخست.
بۆ چەند ساتێ لەو دوو کەسەی کە دیار بوو شەڕاوی بوون ڕوانی و پاشان زۆر بەخۆشی و دۆستانەوە پرسی کاکی وەکیل دەنگ و باسی چییە؟ شەرەفەدین وەڵامی دایەوە ئەوانەی لە بنکەوە هاتبوون ڕۆشتن. قولی کەرامەت بە خۆشحاڵی دەستەکانی لە یەک هەڵسووی باش بۆ ئەوان ڕۆیشتن. دەبێ هەر ئەم شەو دارکاریەکی وای ئەم کوڕە بکەی تا هەڵەی وانەکە جارێکی دی دوکان لەبەردەم دوکانی ئێمە بکاتەوە. حەیدەر کە دەنگی گیرا بوو پێشانی دەدا کە نەخۆشە گوتی ئەرباب لەسەر دیوارەکان ئاگاداریان هەڵواسیوە چ بکەین؟ ئاگاداریەکان بدڕێنین؟ بڵێ هەمووی پارچە پارچە بکەن بەڵام وریا بن کەس نەیبینێ بیرتان لای خۆتان بێت ئەو جا پیاوم دەوێ بە جواب بێت. قولی کەرامەت بە دوودڵی و گومانەوە گوتی لەگەڵ هەموو ئەمانشدا وریا بن کە دارکاری دەکەن نەتان ناسێ دەمامکی خۆتان بدەن. شەرەفەدین دایە قاقای پێکەنین گەورم مەترسا شەرت بێ دەبێ سبەینێ لەگەڵ یەکەم ئۆتۆبیس بڕۆ بوزگوڕی تێک بنێ و گۆڕ بە گۆڕ بێ ئەگەر نەڕۆیشت شەرت بێ ئەمڕۆم ڕەشکەم. هەرسێکیان بە کەیف و خۆشیەکی زۆرەوە دەستیان بە پێکەنین کرد. قولی کەرامەت لە جزدانەکەی باخەڵیدا چەند سەدیەکی دەرهێنا. اینجا وەک سەرۆک و فەرماندەیە گوتی دەبینن لە پێناو حزب چ فیداکاریەک دەکەن؟ هەموو ئەو شتانە بۆ پێشکەوتن و گەشە سەندنی ئەم مەملەکەتە دەکەم. دوو کەسەوە فادارە حیزبیەکە دەستی سەرۆکیان ماچ کرد. بژیت خوا بۆ ئێمەت بهێڵێ. اینجا ئەو کارەی دەیانەویست بیکەن و بەڕاستی فیداکاری و کارێکی ئاینی بوو بۆ مەملەکەت بۆی چۆن. قولی کەرامەت بە هێواشی دەرگاکەی کردەوە گوتی بە کڕ و بێدەنگی بڕۆنە دەرەوە وریا بن لەو ڕاستپاردەیی پێم ڕاستپاردون لای کەس باسی نەکەن. هەردووکیان هێدی هێدی چوونە دەرەوە. قولی کەرامەت دەرگاکەی داخستەوە و پاشان بەدڵخۆشیەوە بەرەو وێنەی ڕابەر ڕۆیشت و بەڕێزەوە وەستا و دەستی بە قسان کرد. ئەی ڕابەری بەڕێز جەنابی گاززادە ئەگەر بەرامبەر ئەو هەموو ماندووبوونانەی من لقی گاز فرۆشی ئەو ناوچەیەم پێشکەش نەکەی زۆر ناکەس بەچەی وەک بڵێ وێنەی ڕابەری حیزب قسەکانی ئەو دەبیستێ خەندەلێوێکی گاڵتە ئامێزانە لە لالێویەوە نەخشی بەستە بوو سەیری دەکرد. کاکفکری وەکیلی دادگا و سەرۆکی حیزبی مەدەنیەت بە پێچەوانی ئەوە هەمیشە شەوان دەچوە چایخانەکەی شارۆچکە دەگەڵ کرێکارەکان و نەفەرەکانی چایخانە سوعبەتی دەکرد و تا درەنگ لە مەکتەبەکەی دەمایەوە و خەریکی جێبەجێکردنی کارەکانی حیزب دەبوو. ئەو باش دەیزانی خەباتکردن و وەستان دژی ئەم دوو حیزبە کە ساڵەهایە هەن و لە نێو خەڵکیدا ڕیشەیان داکوتاوە کارێکی ئاسان نییە و ئەگەر سەرکەوتنی مەحاڵیش نەبێ ئەوە کارێکی ئەجگار قورسە. بۆیە بە پێویستی دەزانی کە لەگەڵ هەموو کرێکارەکانی یەکەیەکە خۆی بۆ لایەن بچێت. تا چەند دەقیقەیەک لەوە پێشکاری هەڵواسینی ئاگاداری نامەکانی تەواو کرد و ئێستاش خەریکی ڕێکخستنی بەرنامەی سبەینێ بوو. دەیویست ڕێگایەک بدۆزێتەوە بۆ ئەوەی دژایەتی و درۆ و فڕۆفێڵەکانی سەرۆکەکانی ئەم دوو حیزبە پوچ بکاتەوە. بەڵام سەری لێ دەرنەدەچوو چۆن دەتوانێت ئەم مۆزوعە بە خەڵک ڕابگەێنێ لە چه ڕێگەیەکەوە. دەکرێت بۆ خەڵکەی بسەلمێنێ کە لە هەڵبژاردندا ڕێگای هەڵەیان لەبەرگرتووە. ئەمانە چەندان ساڵە بە پەیمان و بەڵێندان خەڵکیان هەڵخەڵەتاندووە و بۆ هێنانەدی مەبەستەکانیان سوودیان لێبینێون. لە هەڵەکانیان چاوپۆشیان کردووە و نەیان هێشتووە کەسێ بکەوێتە بیری ئەوەی کە پارۆپۆلی مەملەکەت لەکوێ خەرج دەکەن و دەچێتە گیرفانی کێوە. هێرشی ئەو بیرکردنەوانە وەها ڕۆح و دڵی پڕ کرد مێشکی لە کەلەیدا نەما و بە تووڕەییەوە قەڵەمەکەی بە مێزەکەدا کێشا و وەک یەکێ لەدەست کۆمەڵێ خەڵکی بێزارکەر هەڵێت لە مەکتەبەکەی هاتە دەرەوە. لە دەرەوە هەوایەکی تازەی هەڵمژی و کەمێک حاڵی هاتەوە سەرخۆی. بیری ڕۆشن بۆوە بەڵام دیسان نەیتوانی بەرگەی هێرشی ئەو هەموو بیرکردنەوە جۆر بە جۆرانە بگرێ. خۆی لە نێو ئەو کۆمەڵەدا بەتاقی تەنێ دەبینی وەگێکێ خۆی لە بیابانێکی چۆڵ و هۆڵی بێ ئاو ببینێ. ترس و نائومێدی هەراسانی دەکرد بە تایبەتی کاتێ دەگەیشتە بەردەم کۆگاکان و دەیبینی ڕووی لێوەردەگەڕن گشت ئومێد و ئارەزوەکانی دەبوون بە بەڵقی سەر ئاو. دەتگوت وەرەمدارە و خەڵک لێی دوور دەکەوتنەوە تا تووشی ئەم نەخۆشیە ماڵوێران کەرە نەبن. هەر شەقاوەکی دەهاویشت ناوی سەلامەت و کەرامەت لە گوێدا دەزرنگایەوە. خەڵکی شارۆچکەکە دەتگوت باڵندە و ساڵەهایە چوونەتە ناو یەک هێلانە و خویان پێوە گرتووە ئامادەنین بچنە لای نوێوە. ئەوانیش بە هیچ شێوەیەک ئامادە نەبوون هێلانەی پێشویان بەجێ بێڵن و
بێجگە لە حیزبی کەرامەت و سەلامەت هیچ حیزبێکی دییان قبول نەدەکرد. کاک فکری کەوتبووە نێو گێژاوی ئەم خەیاڵانە و لە هەموو شتێ بێ ئاگا بوو. بەرەو ئەو کۆڵانەی کە ماڵەکەیانی تێدا کەوتبووە پەڕگەیەوە ڕۆیشت. ماڵەکەی لە دەرەوەی شارۆچکەکە بوو، لە نزیک دەریاوە بوو. دیمەنێکی شاعیرانەی هەبوو. دەوروبەرەکەی باخێکی گەورەی لێبوو. فکری لەو شوێنە خامۆش و بێدەنگە ژیانێکی ئارام و بێ هەرا و هۆریای بەسەر دەبێت. کۆتایی بەشی 4. خۆشەویستانی من سڵاوتان لێبێت، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی 5 لە ڕۆمانی حیزبی کەرامەت و حیزبی سەلامەت. کەمێک بیرهێنانەوە. کاک فکری کەوتبووە نێو گێژاوی ئەو خەیاڵانە و لە هەموو شتێ بێ ئاگا بوو. بەرەو ئەو کۆڵانەی کە ماڵەکەیانی تێدا کەوتبووە پەڕێوە ڕۆیشت. ماڵەکەی لە دەرەوەی شارۆچکەکە بوو، لە نزیک دەریاوە بوو. دیمەنێکی شاعیرانەی هەبوو. دەوروبەرەکەی باخێکی گەورەی لێبوو. فکری لەو شوێنە خامۆش و بێدەنگە ژیانێکی ئارام و بێ هەرا و هۆریای بەسەر دەبرد. کەوتبووە ناو دەریای بیرکردنەوە و دەڕۆیشت. دەنگێکی نەناس و لاڵی لە سەرچاوەکەوە و بەرگوێ کەوت. لەگەڵەوەشەوە دەنگەکە زۆر کەس بوو. بەڵام ئەو لاڵیە دڵی کاک فکری داچڵەکان. ترسێکی زۆر باڵی بەسەردا کێشا و ئاوڕێکی دایەوە تا بزانێ ئەو دەنگە کێ بوو. لە ناکەو 4 کەس گەیشتنە سەری و دەم و لوت و چاویان پێچا بووە و هەر مست و پێلاقە بوو لە 4 لاوە بەسەریدا دەباری. هێرشەکەیان وە بەپەلە بوو کە فکری فریای ئەوە نەکەوت بەرگری لە خۆی بکات. پێشەوەی هیچ بکا لە هۆش خۆی چوو. بوو کە شوشەی دەستی هێرشکەرەکان. هێرشکەرەکان بەڕاستی کەسانی ڕژد و دەبەنگ بوون. بەوەندە لێدانەوەستان و لەگەڵ ئەوەش کە کاک فکری بێهۆش کەوت بوو دایانەویست هەتا دەیکوژن دارکاری بکەن. لەو ساتە وەزعەکە بە تەواوی گۆڕا. یەکێک وەک فریشتەیەک لە ئاسمان کەوت بێتە خوارەوە، گەیشتە ناو شەڕەکە و بەخۆی و بەدارەوە کەوتە گیانی هێرشکەرەکانەوە. هێرشکەرەکان هەر لە یەکەم نیگاوە ئەمیریان ناسی بوو، وەک بەرزەکی بانان بۆی دەرچوون. فکریان بەرەڵا کرد و دەستیان لە لێدانوکتان هەڵگرت و هەڵاتن. بەڵام ئەمیر وازی لێ نەێنان. ئەو بەرچێغەی بەدەستەوە بوو بای دەدا. بە هەر جێگەیەک بکەوتایە خوێن فرکەی دەکرد. اینجا چەند ژنێوێکی تەڕۆبڕی بۆ هێرشکەرەکان نرد. ڕاوەستن نامەردینە، بێناموسینە بۆ هەڵدێن، ئەگەر شەرەفتان هەیە ڕاوەستن. کە نەفەرەکان هەڵاتن ئەمیر لە پشتیانەوە هاواری کرد. دوایی هەردەتان گرم، بەدەستم دەکەون. دوایی بۆ لای فکری گەڕایەوە. لە عەرزەکە قینی کردەوە و کە بینی نمایندەیە دەنگێکی تایبەتی لە دەم دەرچوو. هەر بەیەک پێگووە سەرخۆش بووی؟ ئەمەیان یانی چی؟ پێشەوەی ڕستەکەی تاوا بکات چاوەکانی کردەوە. دەگەڵەوەش هێشتا گێژ بوو و چ جێی نەدەبینی. ئەمیری ناسیەوە. بە خەندەلێوێکی بێتام و بە زەحمەت لە ژێر لێوانەوە گوتی: سپاست دەکەم. ئەمیر سەری کاک فکری هێنایە سەر سینەی خۆی و پرسی: کاک فکری بەم جۆرە نەبوو کە؟ کاک فکری خەندەیەکی تاڵی لەبۆ کرد. نەخێر، بەڕاستی تۆ فریشتەی ڕەحمەتیت. ئەگەر تۆ پێڕانەگەیشتیتایە ڕەنگە تا ئێستا کەوڵیان کردبووم. نەتزانی کێ بوون و چۆن وا بەسەرت وەربوون؟ من دوژمنم نییە. دەبێت لە هەر جێگایەک بووبن یەکێکیان لە کنم غەریب نەبوو. ماڵی لەدەی خەلیل ئاباد بوو. ڕۆژێکیان بۆ ئەنجامی کارێک بۆلام هاتوو بە ئەنگوستیلەکەیەوە ناسیمەوە. ئەندامی حیزبی کەرامەتە. ئەمیر خێرا پرسی: گوتت ئەندامی حیزبی کەرامەت بوو؟ بەڵێ. ئیتر فکری کە هێشتا گەردەنی ژانی دەکرد دەستێکی پێداهێنا و پێدا چوو. ئەمانە هەمووی بەهاندانی حیزبەکانەوە.
چونکە من حزبی مەدەنیەتم دامەزراندووە و نانی ئەوان دەبڕێ. ئەمیر دەستی خۆی گوشی و مستێکی بۆ هەوا ڕاوەشان. بۆچی نایەنەوێ حزبێکی دی لێرەدا بمەزرێ؟ بۆی خەڵک چاوی بکرێتەوە و لە زۆر شتێ بگەن. ئێمە دەمامکی فێڵ و ساختە لەسەر ڕوویان لا دەبین و نهێنیەکانیان ئاشکراکەین. ئیدی لەبەرەوە دژی ئێمەن و هەوڵەدەن هەرچۆنێک بێ هەتا بە ناپاکی و پیاوکوژیشەوە بێت لە مەیدانێ دەرمانکەن. بیاگان لەوەی ئێمە ئاڵایەک نین کە بەم جۆرە بایەنە بلەرزین و بەم هەرچی و پەرچیانە لە مەیدان ناچینە دەرەوە. ئەو ڕۆژە بەسەرچوو. ئەمیر بە بیستنی ئەم قسانە زۆر کاری تێکرد و گوتی ئەگەر حیزبایەتی وایە مخابن بۆ میلەتی ئێمە کەوا بێ ئاگان. سەرکێشی لە دڵ و دەرونی ئەمیر دەرکەوت و یەکسەر هاواری کرد. کاک فکری، من ئامادەم ببماندام لە حزبەکەتان. کاک فکری بۆ ناڕەحەتی و بێتوانایی خۆیەوە یەکسەر لە شوێنی خۆی قیت بۆوە. لە بەراییدا گومانی لەوە دەکرد بە هەڵەت تێگەیشت بێ. دوایی کە دڵنیا بوو بەڕاستیەتی پرسی ئەدی بابت چ دەڵێ؟ واز لە بابم بێنە. هەرەو حزبە نەفرەتی باوکم بوو بۆ هۆی بێچارەی من. بۆ لەبەر خاتری بابم ناتوانم ئەو کچەی خۆشم دەوێ بیخوازم. چاوەکانی فکری لە خۆشیان پڕ فرمێسک بوون. دڵنیا بوو لەوەی کە ئەو قسانەی بەڕاستی دەستی خستە سەرشانی ئەمیر و بە میهرەبانیەوە گوتی من شانازی بە هاتنی تۆ دەکەم. هاواری گەنجەکانی وەک تۆ زیاتر بەرەو ئایندەیەکی سەرکەوتومان دەبات. کاک فکری بە یارمەتی ئەمیر لە جێگاکەی خۆی قیت بۆەوە و بەرەو ماڵەکەی بەڕێکەوتن. لێوە ماڵەکەی کاک فکری زۆر دوور نەبوو. کە گەیشتنە بەردەرگای ماڵ فکری گوتی با بچین چایەک بخۆرەوە. ئاخر ئەزیێتە؟ نا، ئەزیەتی چی؟ تۆ لەمە دووە ئازیزترین دۆستی ماڵی ئێمەیت. کاک فکری بە خۆشەویستیەوە دەستێکی لە پشتی ئەمیردا. کەسێکی وای دۆزی بووە کە جێگای باوەڕ بوو لەوە بە دوا دەیتوانی چاکتر بەردەوامی بە خەبات بدا. ڕۆژی دواتر حزبەکان بە شێوەیەکی ئاشکرا هەڵوێستی خۆیان ڕاگەیاند و دەستیان بە خەباتی ڕاستەقینەی خۆیان کرد. لەبەردەم بارەگای حزبی کەرامەت وەک ڕۆژانی جەژن هەموو جلی تازەیان پۆشی بوو. ئەندامانی حزب لە کاتێکدا هەر کەسە و جلی تازەیان پۆشی بوو چاوەڕوانی فەرمانەکانی سەرۆک بوون و لەسەر ئاڵاکانیش بە خەتێکی جوان و گەورە نووسرا بوو حزبی کەرامەت لەکوێ بێ دیموکراتیەتیش لەوەیە. مەبەست لە کۆبوونەوەی ئەو کۆمەڵەش ئەوە بوو کە بچن فەرمایشتەکانی حزب بە دێهاتەکان ڕابگەێنن. دانەویست هەرچی درۆ و دەلەسە و بەڵێن و پەیمان هەیە بەو خەڵکە سادە و ساویلکەی دێهاتەکانی ڕابگەێنن. دوای ماوەیەک چاوەڕوانکردن قولی کەرامەت بە لە خۆبایی بوونێکەوە لە چێشخانەکەی هاتە دەرەوە. هەروەک فەرماندەیەک کە بیەوێ بەرەو جەنگ بڕوە سەیرێکی ئەندامانی حیزبەکەی کرد. بەوەی ڕاوەستانی ڕێکوپێکیان ئاوی بزەیەکی پڕ لە فیز لێوەکانی تەڕ کرد. خۆیشی دەستە جلێکی ڕێکی پۆشی بوو. جلەکانی ئەوەندا ڕێک و شیک بوون هێندەی داوەمویەک چییە عیبت لێ نەدەدیتنەوە. نیشانەی حزبی لەسەر یەخەی چاکەتەکەی قایم کردبوو. بە کورتیەکەی بەو کڵاوەی لەسەری کردبوو بەو زنجیرە زێڕە گران بەهایی لەبەرکی جلێقەکەی هێنابوویە دەرەوە. ئەگەرێکیان نەناس بیبینیایەوە تێدەگەیشت زۆر پیاوی چاکە و بە ماڵ و مڵکی خۆی وا بەم پلەپایە گەیشتووە. قولی کەرامەت بە هەنگاوی سەنگین بە بەردەم ئەندامانی حیزبەکەیدا تێپەڕی و لە ئاخیر خەت بۆ دوجار کە چاوێکی داخستە بوو ئەوی تریانی زەق کردبووە بە ئیشارەتی دەست فەرمانیدا زۆر ناژەنەکان دەست بە زۆر ناژەنین بکەن و ئەندامانی حزب سواری لۆریەکان بن. دەنگی زۆر نابەرز بۆ ئەندامانی حزب کە دەمێک بوو چاوەڕوانی و فەرمانە بوون وەک پەڕەوەر بەم لاو بەو لای لۆریەکاندا هەڵگەڕان. قولی کەرامەت پێشەوەی سواری لۆریەکە بێت بە ئیشارەتی دەست نووری زەنگە زۆرەی بان کرد. نووری زەنگە زۆرە سەرۆکی شاگردەکانی چێشخانەکەی وی بوو. ئەگەر قولی کەرامەت بەخۆی لەوێ نەبوایە ئەو ئیشەکانی ڕادەپەڕان. هەرکە نووری زەنگە زۆرە بە غارەغار بۆ لای هات قولی کەرامەت بە هەتکردنێکەوە هاواری کرد. سەگ باب بە چاکی ئەگات لە ئیشەکانت بێ نەهێڵی هەرچی هاتوو بە ئارەزی خۆی شت بخوا. دوای ئەو بابەت دەگێم ها ئاگات لە حسابات بێ و باش کۆی بکەرەوە. نووری وەک بوو کە شوشەی دەستان چەند جارێک خۆی بۆ نوشتاندەوە. بەسەر چاو مامە قولی کەرامەت جارێکی دیش سەیری کردەوە و چوو سواری لۆری یەکەم بوو هاواری کرد. یاڵڵا کوڕینە دەست بە مارشی حیزب بکەن. لۆریەکان لە شارۆچکە دەچوونە دەرێ.
بەڵام لەبەرەوەی بە گەڕەکەکاندا تێپەڕین دەنگی دەهۆڵوە بەرگوێ دەکەوت. گەورە و منداڵ بە دوی لۆریەکان کەوتبوون و بە چەپڵە و هەرا و هۆریا بەڕێیان دەکردن. قۆلی کەرامەتیش بە ئیشارەتی دەست و بە هەڵشەقاندنی کەڵاوەکەیەوە سپاسی دەکردن. یەکێ لە تەماشاکەرەکان بەوەی تەنیشتی گوت: لە هەڵبژاردننی ئەم جارە کەرامەتیەکان سەر دەکەون. سیرکە چه هەڵاو هۆسەیەکیان ناوەتەوە، کێ زیاتر هۆسە بنێتەوە ئەو دەیباتەوە. کاتێک کەلۆریەکان لە شارۆچکەکە دەچوونە دەرەوە، خەڵکەکە جارەکانی حیزبی مەدەنیەتیان هەڵدەکێشا. ئەوەش زۆر ئاسایی بوو. خەڵکی دەیانگوت: ئاخر بەرامبەرم حیزبە بەهێزە حیزبی مەدەنیەت بەرگری چی دەکات؟ حیزبی سەلامەتیش بێ هەر قەیدی ناکە. لەبەردەم بارەگای حیزبی سەلامەتیشدا ئەندامان جلی تازەیان پۆشی بوو. ئاڵایان بەدەستەوە گرتبوو بەرەو دێهاتەکان ڕێگەیان وەبەرگرتە بوو. ئەمان لە باتی دەستەیەک دەهۆڵ و زۆرنا دوو دەستیان هەبوو. دەیانەویست یەکێکی لە خەتی بەرایی دادانێن و ئەوەی دیکە لە خەتی دوایی دابنێن. لەسەر ئاڵاکانی ئەمان نووسرا بوو: هاوڵاتیان تەنها بە سەلامەتی سەلامەت ڕزگار دەبن. بورهان سەلامەتیش وەک ڕەقیبەکەی جلی ڕێکی پۆشی بوو. فەرمانەکانی بە ئەندامەکانی ڕاگەیان. گۆچانێکی زۆر جوانی بەدەستەوە گرتبوو. ئەم گۆچانە لە زۆر جێگادا یارمەتی دەدا. ئیحسان پێڵاوەکانی بۆ یاخ دەکرد. بورهان پاڵێکی پێوە ناو گوتی: دەبەسە. ئینجا ڕووی لە ئەندامانی حیزبەکەی کرد و گوتی: هەموو شتێک ئامادەیە؟ بەڵێ. بورهان سەلامەت سەیرێکی پێش چایخانەکەی کرد. ئەمیری کوڕی بینی و پاڵی بە دیوارەکەەوە داوە. بەدەست ئیشارەتی بۆ کرد کە بێتە پێشەوە، بەڵام ئەمیر لە جێ خۆی نەبزوت. بورهان لەو دوورەوە بە دەنگێکی بەڵەن گوتی: کوڕە شیرینەکەم، ئاگاد لە چایخانەکە بێ، نەیکەی بەگاڵتە و بەزمی خۆت، ئاگاد لە حسابات بێ. نابینی وا باوکت بەشداری خەباتێکی میلی دەکات؟ ئەمیر بەبێ مەیلی و بێتاقەتیەوە وەڵامی دایەوە: باشە، من وا لێرەم خەمت نەبێ. اینجا بورهان سەلامەت بەنواندنی جوڵانەوەیەکی تایبەتەوە سێرێکی دەور و پشتی خۆی کرد و ڕووی لە ئەندامانی حیزبەکەی کرد و گوتی: یاڵڵا کوڕینە، سواری لۆریەکان بن. ئەندامانی حیزب وەک چۆن ئەو سەربازانەی بەسەر قەڵایەک دەکەون ئاوا بە لۆریەکاندا هەڵدەگەڕان. بورهان سەلامەتیش چوو لە تەنی شۆفێرەکە دانیشت و دەستی لە سەرسەبیلەکەی دانا و فەرمانیدا زۆرنا ژەنەکان و دۆڵەنگەیەکان دەست پێ بکەن و ئەندامانیش دەست بە سرود خوێندن بکەن. لۆریەکان لە شوێن خۆیان جوڵانەوە. دەنگ و سەدای دوو دەستە دەهۆڵ و زۆرنا سەرتاسەری ئاوایی پڕ کرد و خەڵکی لە گەورە و بچووک و ژن و پیاوەوە بۆ تەماشاکردن و بەڕێکردنی حیزبەکان لە ماڵ هاتبوونە دەرەوە. تەنیا ئەمیر نەبێ لە شوێن خۆی نەجوڵایەوە، هێشتا لە ژێر کارتێکردنی ئەو قسانەدا بوو کە دوێنێ شەو کاک فکری پێی گوتبوو. سەیری دەکرد ئەندامانی هەردوو حیزب بووە بەرەو دێهاتەکان بەڕێکەوتون بۆیە و خەڵکە سادە و ساویلکەیە لە خشتە ببن. دەچن تا ئەو خەڵکە هەڵبخەڵەتێنن، دەچن تا بە هەڵخەڵەتاندنی ئەوان پایەوتوانەی حکومەتەکەی خۆیان پتەوتر بکەن، دەچن تا بە مژینی خوێنی ئەوان سامانێکی زۆرتر بۆ خۆیان خڕ بکەنەوە. دڵیان بە کەس نەدەسووتە، هەر بۆەوەی 4 ساڵی دیکەش فەرمانڕەوایی بکەن و چارەنووسی خەڵک بەدەستەوە بگرن. ئەم بەزم و ڕەزمەیان دەنایەوە کە دار و دەستەی باوکی لە شارۆچکە چوونە دەرەوە. دەنگی دەهۆڵ و زۆرنانەما. ئەمیر لە دڵی خۆیدا هەستی بە حەسانە و خۆشیێکی تایبەتی کرد. بە چوونە دەرەوەی هەردوو حیزبەکە لە شارۆچکە لە درۆ و تەزویر و فرت و فێڵ و دەست بڕین پاک بووبەوە و چایخانەکە خاڵی بوو، کەسی تیانەما. کورسی و مێزەکانی سراحەتیان کرد و ئیدی ناچار نەبوو پاڵە پەستۆی هەیکەلی کۆمەڵێ خەڵکی دووڕوو لە خۆ بگرن، گوێ لە گفتوگۆیە پڕ مەرای و درۆ و دەلەسەکانیان ڕابگرن. ئەمیر لە دەریای ئەو بیر و خەیاڵانەدا نەقۆم ببوو. لە دوورەوە دەنگێکی بەرگوێکەوت: هێی، 3 چایمان بۆ بێنە. ئەمیر سیرێکی ئەوەی کرد. ئەو ژنەی لە ڕۆخ خێوەتی نیشانەشکێنی دانیشتە بوو، بەسەر و دەست ئیشارەتی بۆ کرد و گوتی: بیهێنە ئێرە. لە پێش خێوەتەکە کۆمەڵێ گەنج ڕاوەستا بوون. ئەو کیژە عازەبە نازدارە خۆی ڕازاندبەوە، فیشەکەکانی دەخستە نێو تفەنگەکەوە و دەیدایە دەست گەنجەکان تا لە نیشانەکەی بگرن و پاداشت وەرگرن. بەڵام گەنجە بەستە زمانەکان هەموو هەست و هۆشیان لە لای کیژۆڵەکە بوو، بەهۆی جۆش و خڕۆشیانەوە سەر تاپایان دەلەرزی کە لە نیشانەکەیان دەگرت
20 سانتیمەتر لە خواریان لە سەروی نیشانەکەیان دەدا. ئەوان دەستەیەک بوون هەر ئیشیان لەسەر ئەوە بوو شارۆچکە بە شارۆچکە دەگەڕان و هەر ڕۆژەی ڕەشماڵیان لە شوێنێک هەڵدەدا و ئەو یاریانەیان دەسازان کە پاروپولیان بە گەنجەکان نەدەهێشت. ئەو دۆمانە بۆ شوێنێکی دی کۆچیان دەکرد. دڵبەر زۆر زیرەک بوو. تاقیکردنەوەی زۆری لە کارەکەی خۆیدا هەبوو. هەزاران گەنجی دەبردە سەر ئاو و ئاوی نەدەدانێ. کەس لە بەرامبەر چاوە گەورەکان و لێوە گۆشتنەکانی ئەو کیژە خۆی پێڕانەدەگیرە. وای لە بۆ پیاوەکی بەبەخت کە دەبێتە خاوەنی ئەو جوانە و دوگمەی کراسی بۆ دەکاتەوە و سینەی بۆ هەڵدەماڵێ و عارەقەی لەسەر دەردەکەوێ. کەلسۆم زۆر کەیفی بۆ ناز و خۆبادانەی کیژەکەی دەهات کە دەیدید داهاتی کچەکەی زۆرە بانگی چاییچی دەکرد چایی بێنێ. ئەوەندە حەزی لە چای دەکرد ئەگەر چاییچیەکە تۆزێ دوا بکەوتایە پێی ناخۆش بوو. لەبەرەوەی ئەمیر بەتەنێ مابۆوە بەخۆی چایەکەی خستە سەردەستی و بەرەو ڕەشماڵەکە ڕۆیشت. دلبەر تفەنگەکەی پڕ کرد و لە کاتێکدا دەیدایە دەست مشتەریەکەی بە نازەوە هانی دەدا. یاڵا گیانەکەم نیشانەکە بشکێنە و پاداشت وەرگرا. اینجا بۆ دواوە دەگەڕایەوە تا مشتەری دوای ئەو بانگ کات. لەپڕ بەبینینی ئەمیر کە سینیە چایەکی بەدەستەوە گرتە بوو ڕاجفری و دڵی ڕووناک بووە. لێوەکانی لە خۆیەوە کەوتنە لەرزین. بەژن و باڵای مردانە و بازوەکانی ئەمیر و جوان ڕۆیشتنی بەڕێوە کیژەی خستەوە قورمانەوە. ئەو کار مامزە کە لە هیچ لانەیە گیر نەدەبوو ئۆقرەی نەدەگرت بە یەکجار کەوتە داوی عشقی ئەمیرەوە و بووە ئەسیری عشقی ئەمیر. دڵبەر کە دەست و پێی خۆی لێ بزر ببوو نەیدەتوانی دەست بە سەر کردار ڕەفتاریەکانی خۆیدا بگرێ. تفەنگەکەی دەستی پڕ فیشەک کرد و دایە دەست ئەمیر. ئەمیریش بە بێباکیەوە و لە خۆوە تفەنگەکەی لێوەرگرت و ئامادەی نیشانشکێنیەکە بوو. بەڵام ئەوەندە کەوتە بۆ خڕۆشەوە دەست و پێی دەلەرزی. ئەو گولەی هاوێشتی 1 متر لە دووری تابلۆکە کەوتەوە و جاحێڵەکان بەدەنگێکی بەرز پێکەنین و گاڵتەیان بە ئەمیر کرد. دڵبەریش نەیتوانی پێکەنینەکەی بوەستێنێ. بەڵام کەزانی ئەڤیندارەکەی ناڕەحەت بووە و لە شەرمان عارەقەی دەرکردووە بە ئاوازێکی خۆشەویستانەوە گوتی: ئازیزەکەم خۆت ناڕەحەت مەکە، ئەم تفەنگە باش نییە. هەرچەندە دڵبەر داوای لێ کرد چەند گولەیەکی دی بەهاوێژێ، بەڵام ئەمیر باش لەژاویەوە تفەنگەکەی دانایەوە و بەرەو سینیە چایەکەی ڕۆیشت. دڵبەر کە دەیویست ناڕەحەتی ئەمیر لا ببات گوتی: چەند جارێکی دیش وەرەوە تا فێری نیشانشکێنی بیت و پێت ناخۆش نەبێ. ئەمیر بە بیستنی ئەو ڕستەیە کە بۆنی سوککردن و ڕیسواکردنی لێدەهات زیاتر ناڕەحەت بوو. بە تووڕەییەوە وەڵامی دایەوە: ئەوە ئیشی منداڵانە، من حەز لەو ئیشە منداڵانەیە ناکەم. دڵبەر بە جوڵانەوەیەکی تایبەتی سەر و دەستی گوتی: جاکە شارەزانیت بۆ خۆت گیف دەکەیتەوە، زۆری شارەزام. دڵبەر نیگایەکی کرد و خەندەلێوێکی بۆ کرد. ئەگەر نیشانەکەت شکان پاکەتەجگەرێکی گران بەهات دەدەمێ، ئەگەر دۆڕاندی شت پارەی چایەکانت نادەمێ. قبوڵمە، وەرە پێشەوە. دڵبەر تفەنگەکەی پڕ کرد و دایە دەست ئەمیر. بەو پەڕی باوەڕ بەخۆبوونەوە تفەنگەکەی بەرز کردەوە و دەستی بەسەر پەلەپیتکەیەوە ناو ڕاست لە ناوەندی نیشانەکەیدا. دەنگێ هۆ و چەپڵە ڕێزانی منداڵەکان بەرز بووە. هەر بژی کاکە ئەمیر، بەڕاستی نیشانەشکێنی. ئەمیر خەندەلێوێکی بۆ نیگای گەرم و ئاگرینی دڵبەر کرد و بەفیزەوە گوتی: بینیت؟ دڵبەر زەردەخەنەیەکی بۆ کرد و هیچی نەگوت. ئەمیر کە نیشانەی سەر سوڕمان و واقۆرمانی لەو دابینی بەردەوام بوو. نازداری ڕەشماڵ نشین، بینیت چۆن نیشانشکێنی مردانم؟ کوا دەبێنە پاکەتەجگەرەکە بێنە، پارەی چایەکانی شت هەر هیچ. دڵبەر دیسان پێکەنی و پاکەتەجگەرەیەکی دایە دەست ئەمیر و گوتی: حەڵاڵت بێ، حەڵاڵت بێ، بەڕاستی پاڵەوانی. کەجگەرەکانی لێوەرگرت دەستیان بەریەک کەوت و وەک تەزوی کارەبا ڕای چڵەکاندن. هەردووکیان بۆ ساتێ وامانەوە. گوڵەیە لەگەڵدا پیرە نووسهەت سواری عەرەبانەیەک ببوون و بەرەو باغ دەڕۆیشتن. لە گۆشەی مەیدان دوو چاوی حەسوود و پڕ لە خوێن ئەم بەسەرهاتەیان بینی. گوڵەیەکەم دیمەنەی بینی عەرەبانەکەی وەستاند و نەوەکو ئەوان ئەو ببینن. دەستگیرانەکەی پێی دەگوت لە دڵ و دەرونی خۆی زیاتر ئەوی خۆش دەوێ، کەچیوە لەگەڵ کیژێکی سۆزانی و بەرەڵڵا عشقانی دەکات.
قڕگی گیرا خەریک بوو بگری. دوایی هەرچۆنێک بوو دەستی بەسەر خۆی داگرت و بەدەنگێکی تووڕەوە بە داپیرە نووسهەتی گوت: دەبینی پیاو ئاوهانە ئیتر. اینجا کۆڵی ڕق و تووڕەیی خۆی بە ئەسپی ژێر عەرەبانە کەڕەشت. ئەو قامچی بەدەستەوە بوو بە توندی بە پشتی ئەسپەکەیدا کێشا و هاواری کرد: هەچا! دەنگی هاواری گوڵێ گەیشتە گوێی ئەمیر. بەپەلا دەستی بۆ دواوە کێشایەوە و ئاوڕیشی بۆ دواوەدایەوە و گوڵەی دیت و بە خێرایی دەڕوا. بەسەر سوڵمانەوە لەژێر لێوانەوە گوتی: حتمەن منیان بینیوە. ئەمیر هەستی کرد گوناهێکی گەورەی کردووە. شەرمەزار و پەشیمان چەمایەوە سینیە چایەکەی هەڵگرت و وردە وردە بەرەو چای خانەکە ڕێگرتە بەر. گوڵە لە حاڵەتێکی شێتانەدا بوو. بە قامچیان وەرگەڕا بۆ عەرەبانەکە و لە نێو خۆڵ و تۆزی عەرەبانەکەدا دەتگوت بەلەمی دەم زریانە. ژنەکان نوقمی نێو بیر و خەیاڵی خۆیان ببوون. داپیرە نووسهەتیش لە گەنجێتیدا ئەو وەزعی بە چاوی خۆی بینی بوو. زاتی ئەوەی نەدەکرد بەو هێوەرکردنەوەی کیژە گەنجەکە قسەیەک بکات و هەر کڕۆ بێدەنگ بوو. دوجار گوڵەی بێدەنگەکەی شکان: داپیرە نووسهەت، تۆش بینیت و شایەدی کە ئەمیر چۆن خۆی بەو کچە سۆزانیەوە نووساندبوو. داپیرە نووسهەت زاتی پەیدا کرد: خەمێ مەخۆ ئازیزەکەم، ناڕەحەت مەبە، ئیشەکەوە گەورە مەکە، ئەمیر لەگەڵ ئەو کیژەی چی نەدەکرد. گوڵەیە بەڕق و نەفرەتەوە نیگایەکی داپیرە نووسهەتی کرد و قیڕاندی: تۆش دەتەوێت کڵاوم لەسەر بنەی؟ ئەدینت دیت کە کیژەکە دەویست پاکەتە جگەرەکە بداتە ئەمیر؟ ئەمیر چۆن دەستی گرتە بوو؟ داپیرە نووسهەت بە ماقۆڵیەوە وەڵامی دایەوە: ئەگەر دیتبم چاوم کوێر بێ، تۆ بۆ ئابیر دەکەیتەوە. گوڵەیە کە هێشتا قامچیەکەی لە هەوادا هەردەشەقان هێدی هێدی لە داپیرە نووسهەت ڕادەما: تۆیش لای ئەوی؟ داپیرە نووسهەت بۆ ئەوەی زیاتر تووڕەی نەکا خۆی کڕ کرد. لەو کاتەدا گەیشتنە بەردەم کارگەی قوتووی ماسی غەیاسەدین. غەیاسەدین کە ساڵەها بۆ عاشق و شەیدای گوڵێ بوو، بە ئومێدی گەیشتن بە ئەو تا ئێستا گشت خەرجی حیزبی کەرامەتی دەبژارد و بەڵێنی لا قۆلی کەرامەت وەرگرتە بوو دوای کۆتایی هاتنی هەڵبژاردن کچەکەی پێشکەش بکات. بە بینینی ئەوان زەردەخەنەیەکی کرد و کڵاوەکەی بەرز کردەوە. گوڵێ کە لە عیزرائیل زیاتر لە غەیاسەدین دەترسا و نەفرەتی لێ دەکرد، جا بە تایبەتی ئەو کاتە دیار بوو کە چەندە ناڕەحەت ببوو. بەڵام غەیاسەدین و وەگیەکێ سەیری میوەیەکی گەی و بکات دەمولێوی ئاوی کرد و کە عەرەبانەکە گەیشتە ڕاستی ئەو خۆی چەماندەوە بە دەنگێکی بڵند گوتی: لە ناخی دڵەوە سڵاوتان لێبێت. گوڵەیە کە قسەکانی غەیاسەدینی بە ویزەویزی مێشولە دەزانی ڕووی وەرگێڕا و بە تووڕەییەوە وەڵامی دایەوە: ئای خوا بۆ خۆی بدباتەوە. کە عەرەبانەکە تێپەڕی غەیاسەدین ڕووی لە وەستا حەسەن کرد کە لە تەنیشتیەوە ڕاوەستا بوو. لە کاتێکدا عەرەبانەکەی پێنیشان دەداگوتی: ئەو کچەت بینی؟ باوکی بڕیاری داوە بیداتە من. ئەگەر بڕیارەکەیشی پاشگەز بێتەوە بەڵایەکی وای بەسەر دێنم شار بەدەری دەکەم. وەستا حەسەن پشگیری لە قسەکانی ئەربابی کرد: کەی لە تۆ چاکتر دەست دەکەوێ؟ ئەگەر چی پیاوی شەیتانیش زۆرن لەوانەیە نەیدا. غەیاسەدین بە قایم پێی لە عەرز کوتا و هاواری کرد: پوف، چۆن دەتوانێ نەیدا؟ من بۆچی یەک دنیا پارەم لە حزبی کەرامەت سەرف کردووە؟ دوای ماوەیەک بێدەنگی غەیاسەدین کەپووی بەرز کردەوە و بەردەوام بوو: شتێکم بیرکەوتەوە، دەبێ بناغەی ئیشەکەم پتەوتر بکەم. ئەو برادەرەی کە تازە شتێکی دروست کردووە ناوی چییە؟ فکری، کە حیزبێکی داناوە و کرێکارەکانی منی لە خشتە بردووە. لەو باوەڕەدام کەرامەت بە کەڵکی ئێمە نایە، دەبێت لە زۆ پشتی تێ بکەین و خۆمان بە سەلامەتەوە بگرین، چونکە سەلامەتیەکان سەر دەکەون. هەرچۆنێک بێ حزبی زۆرینەی خەڵکە و هەموو توانایەک لەدەست ئەواندایە، ئیدی ئاشکرایە هەر کارێک دڵیان بخوازێ دەیکەن. ئەو کاتە ئێمەش بێ ئیش دەمێنینەوە و پارەکەشمان لێ دەخۆن و ئاخیرەکەی شەقێکشمان تێ هەڵدەدەن و جابڕۆ بە خێر بێ. بە تایبەتی من کە پەیوەندیم لەگەڵ کۆمەڵە کرێکار هەیە. حیزبە کەرامەت بە کەڵک نایە، دەبێ خۆمان لەگەڵ حیزبی زۆرینە بگونجێنین. حیزبی کەرامەت لە مەیدانی گوندی چلتەپەوە دەستی بە بەرنامەکەی خۆی کرد. قۆلی کەرامەت سنگی دەرپەڕاندبوو لەژێر ئاڵای گەورەی حزب ئەو قسانەی کە پێشتر لەبەری کردەبوون وەک تووتی بۆ لادەیەکانی دەگوتنەوە. بێدەنگێکی گەورە باڵی بەسەر هەموو لایەکدا کێشا بوو. لادەیەکان بۆ پەڕی ڕێزەوە گویان بۆ قسەکانی سەرۆکی حیزب شل کردەبوو، بەڵام لەپڕ لە ناوەڕاستی کۆمەڵەکەوە بۆ ڕێگایەک بەرگوێکەوت. قۆلی کەرامەت زۆر ناڕەحەت بوو.
گەڕایەوە بە تووڕەییەوە پرسی ئەوە چێ بوو؟ کەسیان ورتیان لێوە نەهات. تەنیا هاهای پێکەنینی دێهاتیەکان کە بە زۆریش پێکەنینەکەیان پێرانە دەگیرا بەرگوێ دەکەوت. قۆلی کەرامەت بەڕووی خۆی دانەهێنا و دووبارە دەستی بە قسەکانی کردەوە. کۆتایی بەشی 5. ئازیزانی من سڵاوتان لێبێت، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی 6 لە ڕۆمانی حزبی کەرامەت و حزبی سەلامەت. کەمێک بیرهێنانەوە. بێدەنگێکی گەورە باڵی بەسەر هەموو لایەکدا کێشا بوو. لادەیەکان بەو پەڕی ڕێزەوە گوێیان بۆ قسەکانی سەرۆکی حیزب شل کردبوو. بەڵام لە پڕ لە ناوەڕاستی کۆمەڵەکەوە بۆ ڕێگایەک بەرگوێکەوت. قۆلی کەرامەت زۆر ناڕەحەت بوو. گەڕایەوە بە تووڕەییەوە پرسی ئەوە چێ بوو؟ کەسیان ورتیان لێوە نەهات. تەنیا هاهای پێکەنینی دیهاتیەکان کە بە زۆریش پێکەنینەکەیان پێرانە دەگیرا بەرگوێ دەکەوت. قۆلی کەرامەت بەڕووی خۆی دانەهێنا و دووبارە دەستی بە قسەکانی کردەوە. پاشان بۆی دیهاتیەکان خەریک بکە فەرمانیدا بڕێ مێدالیا و نیشانی حیزبیان بە بەرۆکیانەوە کرد. ئیدی هەرێکە بوونە خاوەنی پلەپایەک و بەدڵخۆشیەوە بەرۆک و سنگیان بەوانی دیکە پیشان دەدا و شانازیان پێوە دەکرد. قۆلی کەرامەت کە دیتی شوێنەکەی بۆ ئەوە دەشێ دێهاتیەکان هان بدا و قسەیان بۆ بکە لەسەر قسە ناتەواوەکانی بەردەوام بوو. خەڵکی بەڕێزی چلتەپە، ئەوەی کە مەرامی حیزبی بەجێهێناوە و نیشانەکانی حیزبی لە بەرۆکی داوە نیشانەی ئەوەیە کە ئێوە مەشخەڵی گڕی عەشق و خۆشەویستی حیزبەکەی ئێمەتان لە دڵایە. من لە ناخی دڵەوە سپاستان دەکەم و داوا لە یەزدان دەکەم لەو ڕێگایەی گرتوتانەتە بەر سەرکەوتوو بن. هاوڵاتی ئازیزەکان، پێشکەوتن و بەرەوە پێشەوە چوون یان خوانەکە لە ناوچوون و نەمانی وڵاتەکەمان پەیوەندە بە ئێمەوە. دایکی وڵات چاوەڕوانی ئێوەیە کە لە ڕێگەی ڕزگارکردنی داگیانی خۆتانی تیابەخت بکەن. ئەو هەڵبژاردنانەی گرتومانەتە بەر لە خزمەتی میلەت و وڵاتەکەماندایە. ئەگەر حیزبەکەی ئێمە سەرکەوتوو بێ، ئابووری و ڕامیاری وڵاتەکەمان ڕزگاری دەبێ. بەڵام ئەگەر حیزبی ڕەقیب ڕێگای ئەنجومەن بگرێتە بەر، ئاخیر و عاقیبەتی وڵاتەکەمان مەگەر هەرخوا بزانێ، ئەگینا کەس نازانێ ئەو کاتە چی بەسەر دێ و چه بەڵایەک بەسەر ئەم میلەتە وڵاتەدا دێت. دێهاتیەکان کەوتبوونا جۆش و خڕۆشەوە، بە گەرمیەوە دەستیان بە چەپڵە ڕێزان کرد. قۆلی کەرامەت بە خەندێکی سەرکەوتوانە بەردەوام بوو. باش گوێ بگرن، ئەمڕۆ هەموو هێز و توانایەک بەدەستی حیزبی ئێمەوەیە و هەمیشەیش هەروا دەبێت. دیسان دەنگی چەپڵە و هەراو هۆریای لادەیەکان بەرز بووە. قۆلی کەرامەت جامە ماستاوەکەی کە لەسەر مێزەکە دانرا بوو هەڵگرت و هەندێکی لە پەرداخەکە کرد. جا بە شێوەیەکی ماقۆڵانەوە فڕفڕدەی خواردەوە. پاشان ددانەکانی پاک کردەوە و لەسەر قسەکانی بەردەوام بووە. زۆر خۆش بوو. ئەی برادەرانی زەحمەت کێش بیر بکەنەوە. ئەگەر ئێمە نەبووینە لەکوێ گایەک ئەوەندە شیریان دەدا. کاتێ ئێمە حکم بەدەستەوە بگرین نیعمەت و بەرەکەت بەسەر وڵاتدا ئابارێ، تاک و هەوایش خۆش دەبێ، وانییە؟ لادەیەکان هەموو پێکرا هاواریان کرد. ڕاستە! قۆلی کەرامەت بەدەنگێکی بەرزتر و زیاترەوە گوتی ئەی خەڵکینە، گوێ بە قسەکانی دوژمنان و نەیارانی وڵات و میلەت نەدەن، بە قسەکانیان هەڵ نەخەڵەتێن. تەنها حیزبی کەرامەت دەتوانێت ئارەزوە دیێرینەکانتان بۆ بێنێتە دی. تەنها حیزبەکەی ئێمە لە توانایدایە برنج، لۆبیا، نەوت، ڕۆن و شەکر و ئارد بە نرخێکی هەرزان و زۆر بخاتە بەردەستی ئێوە. ئەگەر ڕەقیبەکانمان لە هەڵبژاردندا سەرکەون،
ئێوە هەرگیز دانەوێڵە و سپیاتی و شیریناتی بە چاوی خۆتان نابینن. لادەیەکان بە یەکدەنگ هاواریان کرد. بڕوخێ حزبینە یار! بڕوخێ حزبینە یار! قولی کەرامەت بە جوڵانەوەی سەر سوپاسی لادەیەکانی کرد. هەوایەکی ئازاد، خواردنێکی بێفرت و فێڵ، پاکی و برادەرایەتی لای ئێمەیە. ئەگەر درۆ دەکەم بڵێن درۆیە. گشت دێهاتیەکان کردیان بە چەپڵە ڕێزان و هەرا. قولی کەرامەت کە بەهۆی جۆش و خڕۆشەوە نەیدەتوانی دەست بەسەر هەستیدا بگرێ لە کاتێکدا سوور بۆەوە هاواری دەکرد. ئەو جادوای ئەوە گازتان بە خۆڕایی دەدەینێ. گەورەمان کاک حەسەن گاززادە خاوەنی گشت دەستگاکانی گازە و دەیەوێ بە خۆڕایی گاز بە هەموو ئەندامانی حیزب بدات. دێهاتیەکان نەیان دەزانی گاز چییە و بۆچی باشە، بۆیە هیچ هەستێکی خۆیان دەرنەبڕی. قولی کەرامەت دوای دەزانی ئێستا بە دەرکردنی بڕیارێکی وا هەرا و هۆریا و ئافرینی دێهاتیەکان دەگاتە ئەو پەڕیەکەی ئاسمان، بۆیە زۆر سەری لەم وەزعە سوڕما و بە ئەبرۆی گرژەوە گوتی: کوڕینە چەپڵە لێدەن، هەستی خۆتان بۆ ڕابەرەکەتان دەربڕن. دێهاتیەکان بەبێ ئامانج و مەبەست دەستیان بە چەپڵە ڕێزان کرد. قولی کەرامەت سەیرێکی دێهاتیەکانی کرد. دوایی تووڕەبوو لەسەر خۆلەوەی تەنیشتی پرسی: قسەکانم چۆنە باشە؟ ئەوەی تەنیشتی بە ئیشارەتی سەر تێگەیان کە باشە. قولی کەرامەت کە زیاتر زاتی پەیدا کردبوو لە کاتێکدا هەوڵی دەدا دەنگی گرتر بێت گوتی: دوای ئەوە ڕێگا بە هیچ حیزبێک نادەین دەست بخاتە کارەکانمانەوە، تا دوا دڵۆپە خوێن خەبات دەکەین و تەنانەت کورسیەکیشیان پێ نادەین. دێهاتیەکان بە گەرمترەوە دەستیان بە هەرا و چەپڵە ڕێزان کرد. بژی! بژی! قولی کەرامەت مستێکی بە مێزەکەدا کێشا و بە دەنگێکی بڵندەوە هاواری کرد. یەکەم بەخوا و دووەم بە پشتیوانی ئێوە، حیزبەکانی دی وەک پەمۆ پەڕە دەکەین. خۆشبی بژی! خۆشبی بژی! قولی کەرامەت زەردەخەنەیەکی کرد. ئەمجارە لە شارۆچکە لەبیرتان نەچێ، هەمووتان وەرنە چێشخانەی حیزب و بە خۆڕایی نان بخۆن. ئەمجارە دێهاتیەکان هەر بە یەکجار کردیان بە هەڵا و چەپڵە ڕێزان. قولی کەرامەت پێدا چوو: حیزبەکەمان گشت داهاتی تری ئەم ساڵتان بە دووقات لێ دەکڕێ. دێهاتیەکان بە دەنگێکی بڵندتر لە جاری پێشووتر هاواریان کرد: خۆشبی! خۆشبی! قولی کەرامەت ساتی ڕاوەستا هەناسەیەکی هەڵکێشا و ئینجا زۆر بەهێمنی و ئارامیەوە گوتی: لە باتی ئەم شتانە حیزب داواتان لێ دەکات ڕازی خۆتان بدەنە دەست هەڵبژێردراوەکانی. بەڵێ دەیدەین! بەڵێ دەیدەین! لە ئێوە باشتر کێمان دەست دەکەوێ؟ سبەینێ لە مەیدانی شارۆچکە کۆبوونەوەمان هەیە، دەبێ بەشداری بکەن. بەشداری دەکەین! لە هەمان کاتدا بورهان سەلامەتیش لە ئاوایەکی دی قسەکانی بە خەڵکەکە ڕادەگەیاند و لەسەر سەکۆیەکی بڵند کە چواردەوری بە گەڵای درەخت و ئاڵاکانی حیزب ڕازابەوە ڕاوەستا بوو دەدوا. ئەی میلەتی خۆشەویست، لەو ڕۆژەوە کە حیزبی کەرامەت فەرمانی گرتووەتە ئەستۆ، خێر و بەرەکەت نەماوە، نرخی هەموو شتێک دووقات بەرز بۆتەوە، گۆشت دەست ناکەوێ، نانەکە خراپە، کرەی خانوو ڕۆژ بە ڕۆژ گران دەبێ، نرخی شمەک هەر سەیرە. بە کورتیەکەی هەرچیەک ئێوە بیڵێن چەند قاتی پێشتری گرانتر بووە. هێشتا کە لەگەڵ ئەوەشەوە شەرمەزار نابن و داوای ڕای ئێوە دەکەن، هەر یەکێ ڕای خۆی بداتە ئەوان ناپاکی لەگەڵ وڵات و میلەتەکەی خۆی دەکات. دێهاتیەکان بە یەک دەنگ هاواریان دەکرد: نەفرەتی خوای لێبێ ئەوەی ڕای خۆی دەداتە ئەوان. بورهان سەلامەت دەسەسڕەکەی دەرهێنا و بە ئاکارێکی دیموکراتیانەوە فرمێسکی چاوەکانی وەک یەکێکی خاوەن ئەزمون سڕیەوە، بە تۆزێ تووڕەبوونەوە درێژەی پێدا. برالادەیەکانم، داوای لێبوردن دەکەم کە بوومە هۆی هەست بزواندنتان و خۆم بۆ نەگیرا و ئەو فرمێسکانم ڕشت. ئەگەرچی بەرامبەر زوڵم و ستەم و دەستدرێژی کەرامەتیەکان فرمێسک هەر هیچ نییە، دەبێ خوێن لە چاومان ببارێ. ئەوە 14 ساڵە فەرمانڕەوایی دەگێڕن و هیچیان بۆ کردوون؟ هەموو بە یەک دەنگ وەڵامیاندایەوە: نەخێر، هیچیان نەکردووە. نەخێر، هیچیان نەکردووە. دەنگی نوزەنووزی گریان لە نێو کۆمەڵەکەدا بەرز بووە. بورهان سەلامەتیش لەبەر هەنسکی گریان نەیتوانی لەسەر قسەکانی بەردەوام بێ. کاتێ دووبارە بەدەستە سڕەکەی و فرمێسکی چاوەکانی و چەڵمی سڕی پێدا چۆوە: ئەلبەتە ئێمەش هیچمان بۆ نەکردوون.
بەڵام ئەگەر بە هاتینایان نەهاتینایە بۆلاتان هیچ بایەخێکی ئەو تۆی نەبوو. ئەم حیزبە خاوەندە سەڵاتە کە سەر لە هەموو شار و قەزا و گوندەکان بدات و هەر یەکێ تەنگ و چەڵەمەیەکی هەبێ بۆی چارەسەر بکەن. من لەسەرم سەکۆیەوە بەڵێنی شەرەفتان پێدەدەم. ئەگەر حیزبی سەلامەت لە هەڵبژاردندا سەرکەوێت و فەرمان بەدەستەوە بگرێ لە چاونوقانێکا چارەسەری هەموو دەردێکتانەکەین. ئەگەر نەمان کرد سەرۆکەکەتان واز دەهێنن. دیهاتیەکان هەموو پێکرا بە یەک دەنگ وەڵامیاندایەوە. ڕازین! ئەمجاریان بورهان سەلامەت زەردەخەنەیەکی کرد و هاواری کرد. خەڵکینە، ئێمە سەری خۆمان لە ڕێی دیموکراتیەت داناوە. بۆ ڕزگاری و ئازادی وڵاتەکەمان گیان لە سەردەستین. ئێمە بە ناوی نوێنەرانی حزبی وەفادار و فیداکارتانەوە هاتوینەتە ئێرە و داوای دەستی یارمەتی و هاریکاری ئێوە دەکەین. دێهاتیەکان هەموو پێکرا وەڵامیاندایەوە. ئەلبەتە ئامادەین! بورهان بەسەر لە قاندن سوپاسی کردن و درێژەی پێدا. سبەینێ لە شارۆچکا کۆبوونەوەیەکی گەورەمان هەیە. تکاتان لێ دەکەم تەشریف بێنن. دەستی گەورەکان و ڕوومەتی مناڵەکان ماچ دەکەم و هیچی دیکەم نییە بیڵێم. بورهان سەلامەت لەگەڵ دەنگی چەپڵە ڕێزان و خڕۆشانی هەستی دیهاتیەکان لەسەر کورسیەکە هاتە خوارەوە. یەکێک کاسەیەک دۆی بۆ هێنا. بورهان دەستێکی بەسەریەوە گرت و کاسەکەی بە یەک فڕ تەواو کرد و بە ئیحسان پەڕپەڕ کە لە تەنیشتیەوە ڕاوەستا بوو گوت: هەریەکە 5 لیرەت خستە گیرفانیانەوە؟ بەڵێ. زۆر چاکە. ئێستا ئەو مێدالیایانەی هێناومانە بیان دەرێ و لەبیرت نەچێ بیدەکوێ خاو مەلای گوندیش. ئیحسان بە دوای کارەکەی ڕۆیشت. لەو لای شەوە بورهان سەلامەتیش فەرمانی بەسەر دۆڵەنگی و زۆر ناژەنەکاندا کرد: یاڵڵا کوڕینە بتان بینم ئاهەنگێکی خۆش سازدەن. ئەمڕۆ جێژنێکی گەورەیە. هاوڵاتیە دێهاتیەکان باوەشیان بۆ کردوینەتەوە. دەنگی دەهۆڵ و زۆر نابەرز بۆەوە و مەیدانی گوند لە ژێرپەی ئەو کوڕانەی شاییان دەکرد ببووە تەپوتۆس. ئەمیر زۆر ناڕەحەت بوو بۆیە نەیتوانی لە چایخانە بمێنێتەوە، هەرچەندە باوکی شیڕای سپاردەبوو کە ئاگاداری ئیش و شتەکان بێ. لە چایخانە هاتە دەرەوە. سواری کۆنا پایسکیلەکەی بوو، بە دوی عەرەبانەکەی گوڵێدا تێیتەقاند و بۆی دەرچوو. لە جادە خۆڵەکە بۆ پەڕی خێرایی دەڕۆی و هەموو هۆش و خەیاڵی لە لای گوڵێ بوو. حتمن کە قسم لەگەڵ و کچە ڕەشماڵ نشینە کردووە گوڵێ بینیوێتی. نازانم هەنووکە ئاش دەبێتەوە لەگەڵ مایان نا. ئەوە چۆن کارێک بوو من کردم. کچە حەقی خۆیەتی ناڕەحەت بێ. لەو خەیاڵ و بیرکردنەوەیەدا بوو گەیشتە لای دیواری باخەکەی گوڵێ. پاسکیلەکەی بەقەت دیوارەکەەوە هەڵپەسارد و لەسەر خۆ سەرکەوتە سەر دیوارەکە و سەرێکی هەڵکێشا. حتمەن ئێستا گوڵێ لە ناو باخەکەدا خەریکی ترێڕمینە. گوڵێودا پیرەنووسەت لێک دوور بوون و بێوێ قسان لەگەڵ یەک بکەن خەریکی ترێڕنین بوون. ئەمیر بە ئارامی و لەسەر خۆی هەڵدایە ئەو دیواری باخەکەەوە. بەنێو تو لە مێوەکاندا بە سنگ خشین خۆی گەیاندە نێزیە گوڵێ. گوڵەیە کە لە هەموو لایەکەوە بێ ئاگا بوو خەریک بوو هێشوە ترێ گەیشتوەکانی دەخستە نێو سەبەتەکەەوە. خەمێکی قۆڵ بەڕوویەوە دیار بوو. ئەمیر چۆ پێشتر. تەنها تو لە مێوێکیان لە نێوان بوو. اینجا یەکسەر لە شوێن خۆی قید بووە و لە دواوە شانەکانی گوڵەی گرت و ڕووی بۆ لای خۆی وەرسوڕان. هەوڵجار گوڵێ ڕاچڵەکی. دوایی کە زانی ئەمیرە تووڕە بوو ویستی ناڕەزایی خۆی دەرببڕێ. بەڵام ددانەکانی کەوتە سلێوی ئەمیر و ماوەی نەما هاوار بکە. هەرچەندە تەقەڵایدا لە نێوان بازوە ئاسنینەکانی ئەمیر خۆی دەرباز بکە نەیتوانی. لێوەکانی دەسووتا و سەر تاپایی کەوت بووە جۆش و خرۆش و لەرزینەوە. دوجار هەلێکی بۆ ڕەخسا و لە دەست ئەمیر هەڵات کە ئازاد بوو بە تووڕێی و نەفرەتەوە هاواری کرد. بڕۆ لە بەرچاوم دڕندە! ئەمیر دووبارە بەرەو ڕۆی چووەوە تا دەمی بگرێ و نەهێڵێ هاوار بکە. بەڵام گوڵێ وەک کار مامز بازی دەدا و بەسەر ئەو بەرزای و نزمایەدا غاری دەدا و دوور دەکەوتەوە. ئەمیر بە دوای داڕای دەکرد و هێدی گازی دەکرد. کچێ مەڕۆ ئیشم پێتە. بەڵام گوڵێ گرنگی بە قسەکانی ئەو نەدەدا و وەک کەروێشکی کێوی بەنێوت و لە مێوەکاندا هەڵدەهات و دەڕۆیشت. ئەمیر قایمتر هاواری کرد. بۆستە بۆکوێ هەڵدەی ئیشم پێتە. داپیرەنووسەت دەنگیانی بیست سەری بەرز کردەوە کە مۆزعی دید ئاوی خەندەیەکی خۆشی لێوی تەڕ کرد. گوڵێ لە ڕەزاترەیەکە هاتە دەرەوە و هێشتا بە هەنا سەبڕکێەوە هەڵدەهات. ئەمیر
خۆی لە پشتا شەبەردێکی پان شاردەوە و چاوەڕوانی گوڵێ بوو بە خۆی بگەڕێتەوە. گوڵێ لە پاڵ دیواری باخەکە ڕاوەستا، نیگایەکی بۆ دواوە کرد کە دیتی ئەمیر دیار نییە، دەستی لە سەرسینەی دەرپەڕیوی کە بەرز و نزم دەبەوە دانا و چەند هەناسەیەکی کورتی هەڵکێشا و ئینجا بەڕقەوە گوتی سەگ بابی دەبان. پاشان بە خەیاڵی ئەوەی کە ئەمیر لە ڕشەزی ترێدا بەجێ ماوە هاتەوە کە گەیشتە ڕاستە شەبەردەکە. ئەمیر لە پشتیدا چاوەڕوانی بوو. ئەمیر خۆی هەڵدا و بازووی گوڵەی گرت. گوڵێ لە خۆیەوە قیژاندی دایە دایکە. هەردووکیان کەوتنە خۆ بچڕینەوە، یەکیان بۆ ئەوەی هەڵبێت، ئەوەی دیکایان بۆ ئەوەی نەهێڵێ. دوجار هەردوو پێکەوە غلۆر بوونەوە. گوڵێ هەردەست و پێی دەکوتی و دەیقیژان وازم لێ بێنە. ئەمیر پێدەکەنی و بە نۆرا ڕوومەت و گۆناودەمی گوڵەی ماچ دەکرد. وازت لێ ناهێنم، تۆ دەستگیرانی منی، ژنی منی. نەخێر، من هەرگیز نابمە ژنی تۆ، بڕۆ بۆ خۆدە و کیژە سۆزانیە بخوازە. ئیدیە و شەڕە شیرین و بەلەزەتە هەرگیز تەواو نەدەبوو. لە کاتێکدا بە سەر سەوزەواتەکاندا دەتلانەوە ئەمیر پرسی ئەو ڕقەبەرایەتێت هەر لەبەرەوەندەیە؟ ئەدی چی؟ بۆ درۆ دەکەم؟ بەڵێ وەڵڵاهی بەخوای درۆیە، سوێندت بۆ دەخۆم. ئەم شە کورتانە کە لە دەروونێکی پاکەوە دەگوتران وەک بڵێ ئاو بن و بەسەرگەڕی ڕق و تووڕەی کچەکەدا بڕژێن. بەجارێ ئارام بۆ دەستی لە هەموو تەقەلایەک شل کرد. ئەمیر کەنێ چیرەکەی کەوی کرد و لەبەر تیری دەبینی بازووی بەرەڵا کرد. هەردووکیان لە عەرزەکە قید بوونەوە و ڕۆبەڕووی یەکدی دانیشتن. چەند ساتێک چاویان بڕیە یەکترەوە. اینجا ئەمیر بە ئاوازێکی هێمن و بە سۆزەوە گوتی سەیری چاوەکانم بکە، بزانە درۆ دەکا، من بە درێژایی تەمەنی خۆم تاکە کەسێکم خۆشویستوە ویشتۆی. گوڵێ گیان، قەسەم بەخوا شێتانە خۆشم دەوێ. ئەو کچە گەنجە، ئەو ڕستە شیرینانە ئەوەندە کاریان تێکرد سەر تاپای خاو بۆەوە. پلەی گەرمی لەشی بەرز ببووە و بە شەرمەوە وەڵامی دایەوە حەز دەکەم باوەڕ بکەم، بەڵام دڵم ڕازی نابێ. سوێندت بۆ دەخۆم. منت لە هەموو کەس زیاتر خۆش دەوێ، هەتا لە گیانیشم زیاتر خۆشم دەوێ. گڕی هەوەس لە دڵی هەردووکیان کڵپەیسەن، لێوەکانیان نزیک خستەوە. ئەمیر هێدی دەستەکانی بردە پشتەوە و شانەکانی کچەی گرت و بەتوندی بەخۆیەوە نووسان. ئەوەندە یەکدیان ماچ کرد تێر بوون، بێوەی ئاگایان لەوە بێ دوو چاوی پیستیان دەڕوانی و لە پشت درەختەکانەوە سەیری گشت جوڵانە و ڕەفتارێکیان دەکات. ئەم چاوانە هی غەیاسەدین بوون کە وەک بەرازێکی پێکرا و سەیری دڵداری ئەمیر و ئەو کچەی دەکرد کە بڕیاروا بۆ شوی پێ بکات. تفێکی خستی فرێدایە سەر زەوی و لە کاتێکدا جنێوی بە حیزبی سەلامەتیەکان دەدا لەوێ دوورکەوتەوە ڕۆیشت تام هەواڵە سەرنج ڕاکێشەرە بە سەرۆکی حیزبی کەرامەتیەکان ڕابگەێنێ. لە پێش بارەگای حیزبی سەلامەت بورهان کە ماندوو مردوو لە ڕێگا گەیشت بوو لەگەڵ کازم کوڕەچی قڕە و گاڵەیان بوو. ئەم کوڕە چۆتە کوێ؟ ئەی من پێم نەگوت چایخانەکە وا بەجێ نەهێڵێ؟ سواری پایسکیل بوو ڕۆژ. بورهان سەلامەت بەدەستە سەر عارەقەی نێوچەوانی سڕیەوە. جگەرەیەکی داگیرساند و گوتی من دەچم لەو شاخ و دەشتەشت بە خەڵکی ڕادەگەێنم، کاکزادەی ژەنابی دەچێتە گەڕان و سوڕان. اینجا بەبێ ئەم لاو ئەولاو ڕێزگرتنەوە هاواری کرد. بابی دەگیم. وها هاواری کرد ئیحسان پەڕپەڕ لە جێی خۆی ڕاپەڕی و لاپەڕەکانی ئاگاداری نامەکانی لەدەست پەتوو بڵاو بووە. بورهان هێشتا بۆڕەبۆڕی بوو، جنێوی دەدا. ئەو سەگ بابەتە مێ دەکەم. لەو کاتەدا یەکێ لە ئەندامانی حیزب کاغەزێکی هێنا و دایە دەست بورهان سەلامەت. بورهان پرسی چییە؟ ئەو برادەری کە کاغەزەکەی هێنا بۆ وەڵامی نەدایەوە، بەڵام چونکە بە ئەدەب و دەست لە سەر سینە ڕاوەستا بوو بورهان تێگەیشت کە لەلایەن سەرۆکی گشتیەوە نێردراوە. ئەویش خۆی ڕێک و پێ کرد، سەری پاکەتەکەی کردەوە و دەستی بە خوێندنەوەی کرد. لە کاتی خوێندنەوەی نامەکەدا بە جۆرێ ڕەفتاری دەکرد و دەجوڵایەوە، دەتگوت لە بەردەم سەرۆکی گشتی ڕاوەستاوە و دەیەوێ بەڕێکی فەرمانەکانی وەربگرێ. هەمووی لە ژێر لێوانەوە دەگوت بەڵێ ئەمر بفەرمون، ملکەچین. هەرجارێ نامەکە دەگەیشتە کۆتایی بورهان سەلامەتیش گچکەتر دەبەوە، بەڵام زۆر زوو لە دەوروبەرەکەی بە ئاگا هات و چاودێری خۆی کرد. ئەندامانی حیزبیش کە ئامادە بوون و بەدیتنی حاڵەتی سەرۆکەکەیان بەم شێوەیە ئەوانیش گچکە بوونەوە. هەلۆ کاتەدا حیزبی کەرامەتیش وەک کاروانێکی گەورە هاتنە نێو مەیدانەوە. ئەوانیش لە ماندوێتیدا بەلادا دەهاتن و
توانای قسەکردنیان نەبوو. هاتن لە پێش چێشخانەکەی قولی کەرامەت دابەزین. قولی وەک فەردە ئاردێک لە ئۆتۆمبیل کەوتە خوارەوە. بەماندوێتی لە پێش چێشخانەکەیەوە خۆی فڕێدایە سەر مۆبیلەکەوە. ئەوەندە ماندوو بوو هەتا ئاگای لە هاتنی غەیاسەدینیش نەبوو، گرنگی پێنەدا. غەیاسەدین سینەی پاک کردەوە ویستی قسە بکە، بەڵام قولی کەرامەت پێشدەستی کرد و گوتی: ئاخ پەکمان کەوت، زۆر ماندوو بووین، دەێستا بابزانم میلەت چۆنە و چاکەیەمان پڕ دەکاتەوە. غەیاسەدین بەڕووگرژی و قینەوە وەڵامی دایەوە: ئەم قسانە پەیوەندیان بە منەوە نییە، ئیدی لەوە بەدواش یەک پول چییە بە حزبی نادەم. قولی کەرامەت ڕاچڵەکی و بە نەڕەحەتی و تووڕەییەوە پرسی: بۆچی؟ پێویست بە بۆچی ناکە، نەکچتم دەوێ نە پارەش دەدەم. قولی کەرامەت لەگەڵ ئەو هەموو ماندووبوونەی خۆشی لە جێگەکەی قیتبەوە و لەسەر چۆکان دانیشت. بەتەوسەوە مەدوێ، ئەگەر تووڕەمکەیت مووی لەشم هەمووی ڕێکڕادەوەستێ، ئەم قسانە چییە دەیکەی؟ جوان قسە بکە و بزانم چی دەڵێ. غەیاسەدین ویستی وەڵامی بداتەوە. چاوی بە ئەمیر کەوت کە بە پایسکیلەکەی لە باغ دەگەڕایەوە و لە کاتێکدا ئیشارەتی بۆ ئەو دەکردگوتی: ئەم کوڕە دەبەنگە بۆ تەڕەقیبی من. قولی کەرامەت حەوسەڵەی نەمابوو، بە نیمچە تووڕەبوونێکەوە هاواری کرد: ئەمر درێژبی، دەبەڕونی قسە بکە و بزانم دەتەوێت چی بڵێ. ئێوە کە چوو بوونە قسەکردن ئەم نێرە کەرە لەگەڵ کیژەکە دڵداری دەکرد. قولی کەرامەت وەک پەڵنگێکی پێکرا و لە جێ خۆی ڕاپەڕی. دەزانی چه غەڵەتێکت کرد؟ نا، کوێراییمدایە ئەگەر درۆ بکەم، بەم چاوانەی خۆم بینیم. ئێستا تێگەیشتی بۆ پارەتان نادەمێ؟ قولی خەریک بوو شێت دەبوو، یەخەی غەیاسەدینی گرت و هاواری کرد: ئەگەر درۆ بێ هەردوو چاوت دەردێنم. غەیاسەدین خەریک بوو بخنکێ، خنەخنی پێکەوتە بوو، بە زۆر خۆی کێشایە دواوە و بە پچڕ پچڕی وەڵامی دایەوە: ئەگەر درۆ بکەم زمانم لاڵ بێ. نیو سەعات ڕێک لەسەر سەوزەواتەکانی ناو باغی ئاڵا گەمەیان دەکرد، تێک ئاڵا بوون و ڕاموسانیان دەکرد. بەغار هاتم خەبەرت بدەمێ. قولی کەرامەت هەردوو دەستی لە یەخەی غەیاسەدین کردەوە و بەقایم بە سەری خۆیدا کێشا: ئاخ ئاخ، ئاگرم تێبەر بوو، وەختە بتەقم، نابێ کچی من قەت. غەیاسەدین بە نیوە تووڕەییەکەوە وەڵامی دایەوە: خۆم بینیم، ئیدی ئەگەر ئەو کچەی تۆ فریشتەش بێ و پەری بەهەشتیش بێ من نایخوازم. قولی شەقە زلەیەکی خێواندا سنگی غەیاسەدین: بەقەت بەڕی خۆت پێت ڕاکێشە، دەزانی لەگەڵ کێ دەدوێیت؟ دەتەوێت حزبی کەرامەت سووک بکەی؟ کچی من بەرامبەر باوکی و حزبەکەی وەفادارە، ڕەنگە هەر کوڕەکەی سبێتی بە زۆر ماچی بکە و ئەویش خۆی پچڕی بێتەوە و بەرگری لە خۆی کردبێ. غەیاسەدین بەرپەرچی دایەوە: نا بابا، پێی ناخۆش نەبوو، خۆی ڕازی بوو. قولی کەرامەت کە لە تووڕەییاندا دەیویست پیاسە بکات گوتی: دیارە زۆری لە کچەکەم نەکردووە، بۆیە خۆی تێک نەداوە. اینجا چووە پاڵ غەیاسەدینەوە، سەری بردە بنگوێ و بە هێواشی گوتی: پاشەم هەڵبژاردنە کچەکەمت دەدەمێ، بەمرجێ لە ئێستا بەدواوە دەمی خۆت بگری و ئەو باسە لای کەس نەکەیتەوە. ئەگەر ئەم کاتە ناسکە قسەیە بکەی ئابڕۆی حیزبەکەمان دەچێ. تێگەیشتی؟ غەیاسەدین بە ترس و سامەوە هێدی ڕۆیشت و سەری لەقان: بەڵێ تێگەیشتم. قولی کەرامەت دیسان بۆ لای چووەوە، چاوەکانی کردەوە گوتی: بابت دەگێم قسان بکەی، ئەوەش بزانە کە وەزعی کارگەکەت خراپی بەسەردێ و ئاگاداری خۆیشت نەکەی لەسەر ئەو عەرزە نامێنیت، دەبێت کرێکارەکانیشت هەمویان ڕای خۆیان بدەنە ئێمە. غەیاسەدین بەڕوویەکی ترشەوە: ئەدیە و ئیشێک کچەکە چی بەسەردێ؟ قولی بەهێمنی وەڵامی دایەوە: من کچی خۆم دەناسم، حتمەن ئەو کوڕە سەگ بابە بەگژیدا چووە، هیچ نەبووە، هەر لە تۆی مارە دەکەم. قولی بە بۆڵەبۆڵ سەیرێکی چایخانەی سەلامەتیەکانی کرد. ئاخ برهان سەلامەت، بەس بهێڵە هەڵبژاردن تەواو بێ، نەخۆت نەچایخانەکەت لێرە ناهێڵم، پیاو نەبم ئەگەروانەکەم. لەو کاتەدا نووری زەنگە زۆرە لە چێشخانە هاتە دەرەوە و بە ترس و دوودڵیەوە لە قولی کەرامەت نێزیک بووە: مامە قولی، پارەم بدێ بچم پیاز بکڕم، سەرکە پیازێک چیە نەمانماوە. قولی کەرامەت بە تووڕەییەوە هەڵسایەوە و کۆڵی خۆی بەسەر ئەو بێچارەیە داڕشت. هەواڵی بە هەردوو دەستی وەرگەڕایە سەر و گوێلاکی و ئینجا لەقەیەکی تەڕیشی خێواندێ. کۆتایی بەشی شەشەم.
خۆشەویستانی من سڵاوتان لێبێت لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی حەوتەم لە ڕۆمانی حزبی کەرامەت و حزبی سەلامەت. کەمێک بیرهێنانەوە. قۆلی کەرامەت بە تووڕاییەوە هەڵسایەوە و کوڵی خۆی بە سەر ئەو بێچارەیەدا ڕشت. هەوڵی بە هەردوو دەستی وەرگەڕایە سەر و گوێلاکی و ئینجا لەقەیەکی تەڕیشی خێواندێ. لاچۆ لە بەرچاوم هەی سەگ باب، ئێستا وەختی پیاسکڕینە. نووری بەدبەخت کە هەوڵی خۆی خوار کردبەوە وەها دەرپەڕی و بۆی دەرچوو، زۆری نەمابوو خۆی بە دەرگای چێشخانەکەدا بدات و مێشکی بڕژێتە سەرزەوی. لەوبەری مەیدانی شەوە هەمان شەڕە پۆپا لە ئارادا بوو. بورهان سەلامەت کە ساتێک لەوە پێش تووڕە ببوو، تازە هێور ببووە و نێرگەلەیان بۆ هێنابوو. دەوی زۆر بە لەزەتەوە مژ لە نێرگەلەکەی بدات. چاوی بە ئەمیر کەوت و دیتی هەموو لەشی تۆزاویە و وا بە پاسکیل بەرەوڕووی دێت. یەکسەر زەختی بەرز بۆەوە و وەک کەشتیەک بێوێ لە بەندەر دوور کەوێتەوە و فیکە لێ بدات هاواری کرد. ئەمیر! ئیحسان پەڕپەڕ و ئەوانەی کە لە تەنیشتەوە ڕاوەستا بوون لە ترسان ڕاپەڕین. ئەمیر پایسکیلەکەی بە قەت دیوارەکەدا هەڵپە سارد و چۆ پێش باوکیەوە. فەرموو بابە. بورهان پاڵێکی بە کوڕەکەیەوە ناو پرسی، لەکوێ بووی؟ ئەمیر زراوی چوو. زمانی کەوتاتە تەڵەکردن و بەلاڵیەوە وەڵامی دایەوە. لە هیچ شوێنێ بابەگیان. ڕاستم پێ بڵێ، دیسان چوو بێ باخیەوە برادەرە؟ ئەمیر کە گەنجێکی ڕازگۆ بوو بەسەر لە قاندنەوە وەڵامی دایەوە. بەڵێ. بورهان کانەی دەویست ئەندامانی حزب بە نهێنی خێزانەکەی بزانن. بەو کەسانی لە دەوروبەری ڕاوەستا بوون گوت، ئێوە بڕۆنە ژوورەوە، دەمەوێت چەند قسەیەک لەگەڵ سەگ بابە بکەم. ئەندامانی حزب چوونە ناو چاخانەکەەوە، بەڵام دەترسان سەرۆکەکەیان لە تووڕەییاندا پەلەواش بێتەوە. بورهان سەلامەت بەڕقەوە نیگایەکی ئەمیری کرد. اینجا لە کاتێکدا قایشی نێرگەلەکەی ڕادەکوشی گوتی، کوڕم، تۆ هیچ ویژدانی حیزبیت نییە؟ هیچ هەست بە لێپرسینەوە ناکەی؟ باوکو و دایک و خێزانەکەت لەبەر چاو ناگری؟ ئەمیر بەرامبەر قسەکانی باوکی خۆی کڕکرده بوو. بورهان سەلامەت بە خۆکڕکردنی کوڕەکەی ئەوەندەی دی ناڕەحەت بوو. مستێکی بە مێزەکەدا کێشا و بە قایمتر گوتی، تۆ دەزانی من ئاگام لێ نییە بە شەو بەڕۆژ لەگەڵەو کیژە بێ ئەسڵ و فەسڵە دڵداری دەکەیت؟ ئەمیر نەیتوانی بەرگەی و سوکردنای گوڵێ بگرێ، نەختێ بە تووڕەییەوە وەڵامی دایەوە. ئەوە دەڵێ چی بابە؟ ئەو کچە زۆر چاکە. بورهان چاوەکانی زەق کردەوە و لە ماڵە قڕامە. سەبیلەکەی کە لەسەر لێوی وەک گێسک دەجوڵایەوە دەجووی و ئینجا وەک کێوێکی گەڕ تێبەربوو نەڕاندی. وسبە، کوڕە ناپاک، لەم شارۆچکە گەورەیە کەچ قاتی بووە، تۆ لەگەڵ دوژمنی من و کچی ڕەقیبی من دڵداری بکەی؟ ئەمیر لە باتی ئەوەی بترسێ و بلەرزێ و لە جێ خۆی لاچێ زۆر ڕشت و لە جێ خۆی ڕق ڕاوەستا و وەڵامی دایەوە، بەدەست خۆم نییە، عاشقی ئەو کچەم کەوتە دڵ. ئای دڵت بەرچەقۆ بکەوێ خوایە، تۆ چوزانی عاشق چییە؟ کوڕە هەی دەبەنگ، تۆ هێشتا منداڵی قازان جوزەرەری خۆت لێک جیا ناکەیتەوە، نەزانی کارێکی پڕمەترسی دەکەیت. ئەگەر ئەو مۆزوعە بگاتەوە بەرگوێی خەڵک، ئەو کاتە من یەک تۆزبایەخی سیاسی و بازرگانیم نامێنێ. شێتە بێمێشک، شەرمەزار نابی؟ ئەمیر سەرێکی باوکی کرد و وەڵامی دایەوە. ئەو شتانە پەیوەندیان بە منەوە نییە. عاشقاتی من چ پەیوەندیەکی بە حیزبەکەی ئێوەوە هەیە؟ بورهان لە جێگەی خۆی ڕاپەڕی و هاواری کرد. وسبە، دەنگت لێ نەیەتە دەرەوە. لەو کاتی هەڵبژاردن شتی وا مەڵێ، دەبێ واز لەو کچە بەڕەڵایە بێنی. تەواو ئیدی، خۆت لە قسەکانم گێل مەکە. ئەمیر دەنگی تێک چوو، زۆر ڕێزی باوکی دەگرت، بەڵام خەریک بوو دەسەڵاتی بەسەر خۆیدا نەمێنێ. هەرچۆنێک بوو لێوەکانی گەست و بێدەنگ بوو. بورهان هێور بووە، بەڵام هێشتا سوور بوو کە قسەکانی زیاتر جێگای خۆیان بگرن. بە هێواشی گوتی، تێگەیشتی چیم گوت؟ ئەمیر وەڵامی نەدایەوە و ڕیوەرگێڕا. دڵبەر پێدەکەنی و بەرەو ڕویان دەهات. جلێکی تەنک و تەسکی پۆشی بوو، مەمکە گەورەکانی خەریک بوون لە یەخەی کراسەکەی بێنە دەرەوە. ئەمیر چاوەکانی داخست بۆەوەی جارێکی دیکەش هەڵ نەخەڵەتێ. بەڵام بورهان کە چەند ساڵێک بوو ژنەکەی مردبوو، زۆر کۆڵدار بوو. چاوەکانی باشتر کردەوە بۆی جوانتر کیژەکە ببینێ. کوڕە لاو، ناید نیشانە شکێنی بکەی؟ چاوەڕێت دەکەم. اینجا قاقایەکی دڵڕەفێنی بۆ کرد و دوورکەوتەوە.
بورهان سەلامەت سەیرێکی کچەکەی کرد و سەیرێکی کوڕەکەشی کرد. اینجا مژێکی لە سەبیلەکەیدا و لە سمتی کچەکە ڕادەما کە بەلەنجەولارەوە دەڕۆیشت. کاتێ دڵبەر تەواو دوورکەوتەوە، بورهان گەڕایەوە و دەستێکی لەسەر شانی کوڕەکەی دانا و پرسی: ئەمەیان کێیە؟ ئەمیر بە دەنگێکی لەرزۆکەوە وەڵامی دایەوە: قەرەجە، لەو ڕەشماڵەدا نیشانەشکێنی دەکات. بورهان دەستێکی بەدەم و چاوی کوڕەکەی داهێنا و بە تەماشاکردنێکی بەماناوە سەیری کرد. وا دیارە تۆشی بەر نیشانە داوە؟ بەڵێ، زۆر باشە، زۆر باشە. من بۆ ئەمەیان تووڕە نابم. نۆشی گیانت بێ، بڕۆ بۆ خۆت ڕابێرە و بزانم کچەکەی گوێ بە قسەکانت دەدات. ئەمیر بە سەرسوڕمانەوە سەیرێکی باوکی کرد. مەبەستت چییە بابە؟ بورهان زۆر بە زیرەکانە جوڵایەوە. کورسەکەی هێنایە پێشترەوە، پیاڵە و بن پیاڵەکەی لێکدا و وەڵامی دایەوە: دەمەوێت بینێ ئەندامانی حیزب لەو باغە داوەت بکەم. بەم کچە بڵێ بێت لە سەر شەرەفی حیزبەکەمان تۆزێ بۆ ئەندامانی حیزب سەما بکات. ئەمیر مستێکی قایمی لە مێزەکەدا وگوتی: بۆ حیزب مەلهایە؟ بورهان مستێکی قایمتری لە مێزەکەدا: بەس خۆت تێڵ قورتێنە، ئەم مەسەلەیە پەیوەندی بە حیزبەوە هەیە، زوو کە بڕۆ ئەمەیان بۆ بکە. ئەمیر سەرێکی باوکی کرد و سەری لەقان. لەو کاتەدا دڵبەر با پێکەنینەوە گەیشتە بۆ پێش چێشخانەکەی کەرامەتیەکان. قولی کەرامەت کە خەریک بوو داهاتی ئەو ڕۆژەی دەژمارد، لەگەڵ بۆنی ئایکلن سەری بەرز کردەوە و لە ڕوخساری کچەکە ڕاما. قولی کەرامەت چاوی زەق بووە، دڵبەریش چاوەکانی زەقتر کردەوە، لاسایی کردەوە و دەستی بە پێکەنین کرد. اینجا چووە پێش نووری زەنگە زۆرە و گوتی: 2 پڵاو و 2 کەبابی زیادەمان بۆ بێنە ڕەشماڵەکە. نووری بە زەوقەوە وەڵامی دایەوە: بە سەرچاو دادە دڵبەر. قولی وەک چۆلەکەیەکی شەیدای مار بێت ماوەیەک بێدەنگ بوو، لە بەژن و باڵای کچەکە ڕادەما. کە دڵبەر ڕۆیشت، قولی خیزی قورگی قوددایەوە و بە نووری گوت: کوڕە، وەرێرە بزانم. نووری وەک سەگێک لە بەردەم خاوەنەکەی دەم بلێسێتەوە چوە پێشەوە. قولی کچەکەی پێنیشاندا و پرسی: ئەمافرەتە کێ؟ قەرەجە، 2-3 ڕۆژە هاتۆتە ئێرە، تیرهاوێژی و نیشانەشکێنی دەکات. قولی بەسەر لەقانەوە: زۆر چاکە. نووری کە ئاگای لە مەسەلەکە بوو بە چپە پرسی: گەورم، بۆچی پرسیتان؟ قولی بە تووڕەییەوە پاڵێکی پێوەنا: بڕۆون بە، تۆ خیەوە چییە؟ بۆچی پرسیار دەکەیت؟ اینجا ڕووی بۆ لای دڵبەر وەرسوڕاند و لەژێر لێوانەوە دەستی بە قسە کرد: هەی هەی، ئەم کچە قەرەجە زۆر سێرە ها. هەی هەی هەی. حسێ بوو کتێبەکەی لەبیر چووبەوە، لە جێگەکەی خۆی قیت بووە و ویستی ڕێگایەک بدۆزێتەوە. سەیری قۆبچەی پانتۆڵەکەی کرد کە کرابەوە، یەکسەر قۆبچەکەی داخستەوە و چۆ ناو چێشخانەکەیەوە. ئەمیر لەگەڵ چەند هاوڕێیەکی لەو چێشخانەیە کە لە کەنار دەریا بوو، شوێنی بەزم و خڕبوونەوەی ماسیگرەکان بوو دانیشتە بوو. مەشروبی دەخواردەوە و ئەمەش تاکە ڕێگایەک بوو بۆ ئەوەی گەنجەکانی شارۆچکە خۆیانی پێدڵخۆش بکەن. سینەمایەکیشیان هەبوو، بەڵام پەردەکەی دڕابوو، وێنەی خراپ نیشان دەدا، دەنگیشی هەر نەبوو. ئیتر فیلمەکانیش چونکێ کۆن بوون و لە کار کەوتە بوون، لە هەر دیمەنێکدا بەلایانی کەمەوە 10 جار 20 جار دەبچڕان. بۆیە کەس نەدەچوە سینەما و خۆ دڵخۆشکردنی گەنجەکان ئەوە بوو کە لە چێشخانەکەی کەنار دەریا چەند پێکێک عارەق بنۆشن و مەست ببن. سەرۆکی ماسیگرەکان کە ناوی محێدین بوو، ئەو ماسیانەی کە خۆی لە نێومەتری سووری کردبوونەوە بە کەیفەوە هێنایە سەر مێزەکە و بە گەنجەکانی گوت: یاڵا دەی، هەروە بە گەرمی و تازەیی بیخۆن. هەرکەسە و بەشی خۆی ڕاکێشایە ناو قاپەکەی. یەکێ لە ماسیگرەکان بەسەر لە قاندنەوە گوتی: کوڕینە بخۆن، ئەوەندە ماسی دەدەینە غەیاسەدین، پولێکمان ناداتێ. نەوەڵڵا، لێگەڕێن بار خۆمان بیخۆین. ئەمیر لە کاتێکدا پاروەکەی دەخستە دەمیەوە درێژەی پێدا: لە هیچ جێگەیەکی دی ماسی دەست ناکەوێ، خەتای خۆتانە بە هەرزانی دەدەنێ. ماسیگرەکان سەیری یەکدیان کرد. ئەمیر ئاگای لە وەزعی ئەمانە نەبوو. یەکێک لە ماسیگرەکان وەڵامی دایەوە: کاکە ئەمیر، قسەی سیر دەکەی، ئێمەش کەسی دیمان دەست ناکەوێ بیفرۆشینێ. ئەگەر هەرزانی نەدەینێ دەبێت دووبارە ماسیەکان بخەینەوە دەریا. یەکێ لە ماسیگرەکان بە تووڕەیەوە گوتی: ئەو کابرابێ ناموسە خوێنمان دەگرێ، لە بەرەبەری بەیانیەوەتانی وەشە و ئێمە لە ناو دەریا کار دەکەین و دین ئەوەی دەستمان دەکەوێت لە ناو دەستی وی دەکەین. محێدین مژێکی لە سەبیلەکەیدا و بە خەندەیەکی گەڵتا مێزەوە بە ئەمیری گوت: چی بکەین؟
لە سایی سەری کەرامەتیەکانەوەی و زۆریشە. ئەم قسەیە حەقیقەتێک بوو لە هەموو جێگایەک بەرچاو دەکەوت. یەکێ لە ماسیگرەکان گوتی گەنجەکان چوونە لای کاک فکریشەوە چیان بەچی کرد. حوسنی نائومێدانە سەرێکی بادا. کاک فکری لەگەڵ ئەرباب دەستیان لە یەخەی یەکدی گیر کرد، بەڵام هێشتا چه ئەنجامێکی نەبووە. ئەمیر و پەرداخە ئاوەی لە دەستی بوو فڕ کرد و اینجا بەوا قورمانەوە گوتی اینجا پاشان لەسەر ئەوەشدا ڕوو دەستەی خۆیان ڕەوان کرد و فکری بەستە زمانیان دەرکاری کرد. کرێکارەکان بەسەر سوڕمانەوە سەیری ئەمیریان کرد، چونکە هیچیان ئاگیان لەو مەسەلەیە نەبوو. پرسیان کێ لە کاک فکری داوە؟ ئەمیر نەیتوانی ناوی باوکی ئەو کچەی بەدڵ و بەگیان خۆشی دەویست بێنێ و ڕایەڵی باسەکەی گۆڕی. کوڕینە، واز لە حیزب و میزب بێنن، مەشروبەکەتان بخۆنەوە، فرسەتە، هەموو شتێک پێک دێت. بەم قسانە هەمویان لە مەسەلەکە گەیشتن و پێویستیان بە گوتنی ئەمیر نەما. محێدین مژێکی لە جگەرەکەیدا و گوتی تێگەیشتم، کەرامەتیەکانن. بێدەنگیەک کەوتە نێوانەوە. ئینجا حوسنی بەپێی بۆچوونی خۆی ئەوەی دەیزانی دەرکاندی. کوڕینە، دەمەوێت شتێکتان پێ بڵێم. لە شارۆچکەکەماندا ئەم حیزبانە هیچ کامێکیان سوودێکیان نییە، هەمویان بۆ بەرژەوەندی خۆیان کار دەکەن. هەمویان ڕویان لە ئەمیر کرد. حوسنی بێ ئەوەی سەرنجی هاوڕێکانی بدا و گوێبەوە بدا تووشی شتێک دەبێ پێدا چوو. ئەوە ڕاستیەکەیە، ئەلبەتە کاکە ئەمیریش پێی ناخۆش نییە. محێدین بە دەنگەنێرەکەیەوە گوتی بۆچی پێی ناخۆشە؟ گشت ئاگاداری نامەکانی حزبی مەدەنیەتیان پارچە پارچە کرد، کەچی هێشتا ناوی دیموکراتیەتیش لە خۆیان دەنێن. من تا ئێستا کاک فکریم نەبینیوە، بەڵام دەزانم پیاوێکی بەڕێزە و لەم شارۆچکەیەدا کەسی لەو خوێندەوارتر و زاناتری تێدا نییە. هەرچیەکی دەڵێ ڕاستە و بە باوەڕەوە دەیڵێ، وەک خەڵکی کە نییە. هەموو ئەوانەی لە دەوری مێزەکە دانیشتبوون پشگیری قسەکانی سەرۆکی ماسیگرەکانیان کرد. تەنانەت ئەمیر لەوانەی دیش زیاتر پشگیری کرد. دووبارە پێکی عرەقیان بەرز کردەوە. لەو کاتەدا نووری زەنگە زۆرە کە خزمەتکاری قولی کەرامەت بوو، بەڵام لە دڵەوە ئەمیری خۆش دەویست و هەموو هەواڵێکی بۆ دەهێنا لە چێشخانەکە هاتە ژوورەوە. یەکسەر چوو لە تەنیشت ئەمیرەوە دانیشت و سەری لە بن گوێنا و دەستی بەچ بەچەپ کرد. ئەمیر کە زۆر بە وردی گوێ لە نووری گرتە بوو، ساد بە ساد ناڕەحەتتر دەبوو. یەکسەر هاواری کرد هەی سەگ بابی گامێش، ئێستا پێی پیشان دەدەم. حوسنی لە ئەمیری پرسی کێوە تووڕێی کردووی؟ ئەو ئەربابە ناکەسە، ئەو گەنجەیە چۆتە لای باوکی کچە و گوتوێتی کە من قسە لەگەڵ گوڵێ دەکەم. جەنابی بەم دەم و چاوە ناشرینەیەوە دەیەوێ گوڵێ بخوازێ. محێدین تفێکی گەورەی ڕۆ کردە سەر زەوی و گوتی تەف، شەرمێ لە خۆی ناکە بڵێ پیرەمێردێکی وەک تۆ چۆن غەڵەتی وا دەکا. یەکێ لە ماسیگرەکان کە خەریکی ماسی خواردن بوو بەگاڵتەوە گوتی گیانە پارەی هەیە، پارەت هەبێ دنیا بکڕە. ئێ باوکی کچەش یەک تۆست چییە ویژدانی نییە؟ ئیتر چی؟ با کاکە ئەمیریش هەر لەسەر خۆی بدە. هەمویان سەیری ئەمیریان کرد. ئەمیر کە لە تووڕەییاندا ڕەنگی سوور هەڵگەڕا بوو، زۆر بەڕشتیەوە گوتی شەرت بێ ئەربابتان وا داخ بکەم، جا با بچێ لەگەڵ ئیزرائیل زەماوەند بکە. بە بیستنی ئەم قسەیە برادەرەکانی هەمویان کەیفیان هات. نووری دەستێکی لە پشتی ئەمیردا. دەم خۆش کاکە ئەمیر، ئەم قسەیەت لە جێی خۆی بوو. ئەمیر بەسەر سپاسی کرد. نووری پێکەکەی بەرز کردەوە گوتی بە سەلامەتی کاکە ئەمیر و دەستگیرانەکەی کە وەکو خوشکمان وایە. هەمویان پێکیان بەرز کردەوە. بەڕستەی دەستگیرانەکەی زۆر دڵخۆش بوو. لە جیهانی خەیاڵی خۆیدا گوڵەی باجلی بووکێنیەوە لە بەردەمی خۆیدا دەبینی وا وەک کچێکی شەرمەند سەری داخستە بوو. بێئاگا بوو لەوەی کەوا ئێستا گوڵەی لەو کاتەدا وا لە ژێر مست و پێلاقەی باوکی دەناڵێنێ و کەس نییە بگاتە هانەی. قولی کەرامەت کات و ڕە ببوو خەریک بوو شێت دەبوو. شەقازلێکی وای لە کچەکەیدا گوڵەیە وەک درەختی بەرزریان کەوتە سەرزەوی. قولی هێشتا کوڵیدا نەمردەبوو. لەقەیەکی قایمیشی لەدا و هاواری کرد سەگ بابی ناکەس، شەرەفی حیزب و ناموسی خێزانەکەمانت بردووە. گوڵەیەکە کەوتبووە سەر زەوی و هۆن هۆن دەگریا. لەژێر لێەوە گوتی باشە من چیم کردووە؟ ئاخر خۆشەویستی گوناحە؟ کامە گەوج و دەبەنگەم هەواڵی بە باوکم ڕاگەیاندووە. قولی کەرامەت کە قسەکانی کیژەکەی بە چاکی تێنە دەگەیشت، بەڵام دەیدید کیژەکەی وا وەڵامی دەداتەوە. هێندەیدی پەس دەبوو، پەلاماری دەدا تا تەمەی بکە. بەڵام شیرینجانی دایکی گوڵێ نەیهێشت هاواری کرد بەسە چی دەکەی؟ دەتەوێت کچەکە بکوژی؟
خۆلی کەرامەت بە خۆتی هەڵقورتاندنی ژنەکەی تووڕە بوو، بەسەر ئەویشدا هاواری کرد. هەمووی خەتای تۆیە، ئاخر بە چ عەقڵە کیژەکەت لەگەڵ ژنێکی وا بێهودە ڕەوانەی باخەکەی؟ شیرینجان دیتی وا خوشکەکەی سوک دەکا، زیاتر تووڕە بوو. کوڕە لە خوا بترسە، لە پاشملە لۆمەی کەس مەکە. قۆلی کەرامەت کە تاقەت و حەوسەڵەی بیستنی ئامۆژگاری نەبوو، مستێکی لە سنگی ژنەکەیدا و هاواری کرد. قەسەم بەخوا هەردووکیانە کوژم، هەموو کیشە بەڕەڵایە و هەموو نێرەکەرە. شیرینجان دەستەکانی لەسەر ناو قەدی خۆیدانا، وەک مار و پەڵەنگێک بیانەوێ بێچوەکانیان ڕابکێشنە ناولانەکانیانەوە. ئەویش دەوری گوڵی گرت و پەنای لێ کرد و هاواری کرد. باشە گەنجە، نەیزانیوە خۆ نابێ بیکوژی. قۆلی لە تووڕەیی ژنەکەیدا ڕاچڵەکی. باش دەیزانی ئەگەر ئەو تووڕە ببێ ناتوانێت سەری خۆیشی بخورێنێ، بۆیە خۆی مت کرد، نەختێ بە هێورترەوە گوتی بۆ دوجار دێڵێمەوە، دەبێم سەگ بابە لەگەڵ غەیاسەدینی خاوەن کارگە زەماوەند بکە، دەبێ دوای هەڵبژاردن ئاهەنگی مارەبڕین و نەوبووکیەکەیان دەست پێ بکە. ئیدی تەواو، چ قسەی دیم نییە. دایکە و کیژە لێک دیڕامان. قۆلی کەرامەت بە تووڕەییەوە بەرەو لای کچەکەی خۆی چەماندەوە و پێدا چووەوە. دەبێ ئەوەشت پێ بڵێم لەمەو پاش حەقی ئەوەت نییە لە ماڵ بڕۆیتە دەرەوە. ئەگەر بیبیستمەوە چوویتە دەرەوە هەر خۆم دەزانم. کچێ ئاخر خەڵک بزانن کوڕی سەرۆکی حیزبی سەلامەت لەگەڵ کچی سەرۆکی حیزبی کەرامەت یەکدیان خۆش دەوێ، چۆن ڕای خۆیان بە ئێمە دەدەن. تۆ دەبیتە هۆی ئەوەی منیش لە حەزب دەربکەن. شیرینجان وەڵامی دایەوە. دەرت دەکەن ناکەن بە جەهەنەم، بۆ خۆمان لە دەزام قسە و قەشمەری حیزبایەتێ دەحەسەینەوە. قۆلی کەرامەت بەم قسەیە گڕی سەند و هاواری کرد. ژنێ بەسە، سەبرم نەما، ئاخر تۆ سەر لە سیاسەت دەرناکەی. تۆ چوزانی حزب چییە؟ ئەگەر من لە ڕابەری بکەوم پاروەنانێکتان دەست ناکەوێ. اینجا وەک بڵێ قسەیەکی گرنگی کرد بێت، کڵاوەکەی لەسەری هەڵگرت و ڕێگای گرت و گوتی من دەڕۆم لە حزب ئیشم هەیە، وریا بنکارێ نەکەن پەستم کەن، هۆشتان بێنەوە سەر خۆتان. دەرگاکەی بە قایمدا خست و ڕۆیشت. شیرینگیان سێرێکی دەرگاداخراوەکەی کرد و گوتی لەعنەت لە خۆت و لە حزبت. تف! ئەمیر و نووری لە چێشخانەکە هاتنە دەرەوە. شەوێکی خۆش بوو. بەلەمی ماسیگرەکان هێدی هێدی لەبەر تریفەی مانگ دەجوڵانەوە و لەسەر شەپۆلەکانی دەریا هەڵبەزوودا بەزیان بوو. بیری سیر و ئەنتیکا هێرشیان بۆ مێشکی ئەمیر دەهێنا، ناڕەحەتیان دەکرد. ئەم شتە قۆڕانە چییە؟ پیاو نەتوانێت لەگەڵ کچێکی دڵخوازی زەماوەند بکات. یەکسەر قسەکانی باوکی کەوتەوە بیر کە دەیگوت دەبێت دڵبەر ڕازی بکەیت با بێتە بارەگای حزب سەما بکات. پێکەنین گرتی. نووری بێ ئەوەی تێبگا مۆزوع چییە، ئەویش پێکەنی. ئەمیر دەستێکی لە پشتی نووریدا و گوتی بێ ئەوەی کەس بزانێ بڕۆ ئەو کچە ڕەشماڵ نشینەم بۆ بانگ کێرە. نووری بەسەر سۆرمانەوە سەیری کرد. واز و گوڵێت فەرامۆش کرد و ئەمیر پاڵێکی پێوەنا. بڕۆ ئیشی خۆت، حەقی ئەم شتانەت نەبێ، خۆیشت تێڵ مەقورتێنە. نووری خەندەیەکی بەمانایی بۆ کرد و ڕۆیشت. ئەمیر لە کەنار دەریا دانیشت. جگەرەیەکی داگیرساند و نوخمی بیر و خەیاڵێکی دوور و درێژ بوو. خۆزیام حیزبانە نەدەمان. ئەو شتە پڕۆپوچانە چییە؟ جگە لە ناڕەحەتی زیاتر نەبێ سوودی چیان هەیە؟ ئەمیر حەقی بوو، چونکە ئەو حیزبایەتیە بۆ خەڵکی شارۆچکەکە ببووە بەڵاو، هەموو دەستیان لە کار و ژیانی خۆیان بەردا بوو. لە هەمان کاتدا قۆلی کەرامەت لەگەڵ دوو کەسی دی لە ئەندامانی حیزب خەریکی ئامادەکردنی لیستی ناوی لایەنگرانی حیزب بوون. لە دەرگادرا قۆلی وەک فەرماندەیەک بە قایم گوتی وەرە ژوورەوە. دایکی دڵبەر هاتە ژوورەوە. ڕوخساری ژنەکە و ئەو خەندەیەکی لەسەر لێوی نەخشی بەستە بوو. فێڵبازی و ڕەفتاری مەکروی ئەویان دەرخست. بەتیلەی چاوێکەوە لە قۆلی کەرامەت ڕاما. قۆلیش سەر تاپا سەیری کرد و گوتی فەرمودانی شەیشم پێتا. دایکی دڵبەر لەو کەسانە بوو دەیزانی لەگەڵ ئەم جۆرە مرۆڤانە چۆن چۆنی دەبێ قسان کە. خۆی چەماندە و وەڵامی دایەوە لە خزمەتتدا. قۆلی سەری هێنایە پێشەوە. لە چاوەکانی ژنەکە ڕاما و گوتی بیستومە ئیشوکارت باشە و داهاتیشت خراپ نییە. سپاس بۆ خوا. لە سایی سەری ئێوە پارۆنانێکمان دەست دەکەوێ. دەڵێن کیژەکەت زۆر جوان سەما دەکا. ژنە خەندەیەکی بەمانەی بۆ کرد. وەڵڵا بڵێم چی، دەبێ خەڵکی پەسەندی بکەن. خەڵکی هەموو باسی دەکەن. بەیانی ئاهەنگ دەگێڕین پێی بڵێ بۆ ئەندامانی حیزبەکەمان سەما بکات. سەرچاو ئەمر دەفەرمۆن. قۆلی کەرامەت هەوڵی دەدا دەنگی قەڵەوتر بکات و ڕەفتارێکی وا پیشان بدا
کە بەدەسەڵاتترین کەسی شارۆچکەیە. سەری بردە پێشەوە و لەسەر خۆ گوتی کەس پێی نەزانێ. ئەگینا دەبێ باروبارگەت تێگنەی. ژنا دڵنیای کرد. ئەوە چۆن فەرمایشتێکە. ئێمە دوو زمان نین و ئامادەین گیانیشمان لە پێناو حیزبی کەرامەت بەخت بکەین. قۆلی کەرامەت خەندەلێوێکی بەفیزی بۆ کرد و سێری ئەو دوو کەسەی کە لە پشسەریەوە ڕاوەستا بوون کرد. گوێتان لێ بوو چی گوت؟ گشت هاوڵاتیان ئامادەن بۆ حیزب فیداکاری بکەن. اینجا دەستی کرد بە گیرفانیدا و کۆمەڵێ ئەسکەناسی دەرهێنا. 200 جیا کردەوە و خستێ دەستی ژنا. وەرە ئەوەش بۆ جلوبەرگی خۆرازانەوەکەی. سبەی لەبیرت نەچێ. ژنەکە وەک گورێک پارەکانی لەدەست ڕاستاند و خستیا باغەڵیەوە گوتی دڵنیا بن لە کاتی خۆیدا کچەکەتان وەک گوڵ بۆ دەڕازێنمەوە دێم. قولی بە ئیشارەتی سەر ژنەکەی بەڕێ کرد. ئینشاءڵڵا. دایکی دڵبەر هەڵسایەوە. خۆی چەماندە و ڕۆیشت. قولی بەهۆی ئەوەی کارێکی گەورەی بۆ حیزب ئەنجامدا زەردەخەنەیەکی شادی بۆ کرد. لەو کاتەدا نووری زەنگە زۆرە هاتە ناو چێشخانەکەوە. بەلادا هات و نەیدەتوانی لەسەر پێ بوەستێ. قولی کە دیتی عارەقی خواردوتەوە و زۆر تووڕە بوو. بانگی کرد. ئەتۆ وەرە بزانم. نووری بە ئاگاییەوە ڕووی وەرگێڕا و بە نیمچە گاڵتەکردنێکەوە وەڵامی دایەوە. سەلام مامە قولی شەو باش. قولی ئەگەر جنێوت بەدایک و باوکیشی بدایە پێی خۆشتر بوو لەوەی گوێ لەم قسانە بێت. لە جێگاکەی خۆی قیت بۆەوە و یەخەی نووری گرت. سەگ بابی فلان و فلان. هێڵنج بدە خۆت بزانم عارەقت خواردۆتەوە. وەرە هۆ هەی سەگ باب. ئێمە لە حەزب ئەو هەموو ئیشەمان هەیە و تۆ شوی عارەقت خواردۆتەوە. ئەگەر ئەندامی کۆنی حیزب نەبوویتە ئێستا بە یەک شەق دەرم دەکردیتە دەرەوە. ئاخر سەگ باب گشت ئەندامانی حیزب لێرە میوانن. 1000 ئیشمان هەیە. نووری زۆر بە ئاسانی وەڵامی دایەوە. باشە من مادەم. قولی کەرامەت پاڵێکی پێوەنا. کوڕە هەی سەگ باب تۆ بەم وەزعەتەوە ناتوانی قونی خۆیشتدا بپۆشی. بڕۆون بووە. نووری بەڕۆیشتنێکی مەستانە لە دەرگاکە چوە دەرەوە و قولی کەرامەت کە لە دواوە ورد تێڕادەما گوتی ئەم سەگ بابە سەرشێتە ئاخیرەکەی دەمکوژێ. اینجا لە پشت مێزەکەەوە دانیشتەوە و دەفتەرەکەی کردەوە و لە دوو کەسەکەی پرسی گەیشتنە کوێ؟ دۆزیمەوە. بە 50 جێگایەکی پێنیشاندان. کازم پینەچی لە ئێمەیە. یەکێ لە دوو کەسەکان سێری کاغەزەکەی دەستی کرد. دەستێکی خستە سەر سەبیلەکەی و وەڵامی دایەوە. لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا ڕای بە ئێمە داوە بەڵام نابێ زۆریش لێی دڵنیابین. قولی کەرامەت بە تووڕەییەوە سەری بەرز کردەوە. ئەدی پیا و باوەڕی بەکێ بێت بینوسن خواعیب نییە. بەم شێوەیە ناوی هەموو خەڵکی شارۆچکەکەیان دەنووسی. بەڕای ئەوان گشت خەڵکی شارۆچکەکە دەگەڵ حیزبی کەرامەت دابوون. کۆتایی بەشی 7. خۆشەویستانی من سڵاوتان لێبێت. لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی 8 و کۆتایی لە ڕۆمانی حیزبی کەرامەت و حیزبی سەلامەت. کەمێک بیرهێنانەوە. قولی کەرامەت بە تووڕەییەوە سەری بەرز کردەوە. ئەدی پیا و باوەڕی بەکێ بێت بینوسن خواعیب نییە. بەم شێوەیە ناوی هەموو خەڵکی شارۆچکەکەیان دەنووسی. بەڕای ئەوان گشت خەڵکی شارۆچکەکە دەگەڵ حیزبی کەرامەت دابوون. دڵبار کە گوێی لە ئەمیر بۆ بانگی کرد غارەغار خۆی گەیاندێ کە چاوی بە ئەڤیندارەکەی کەوت دەستی لە ملی کرد و ماچێکی تەڕی لە ڕۆمەتی کرد. ئەمیر لەگەڵەو هەموو عەشقی بەرامبەر دڵبەر هەیبوو بەم لەنجە و نازەیەوە بەم ماچە بە لەزەتی خۆی بەدەستەوەدا لەزەتێکی زۆر دڵ و دەرونی داگیر کرد. بەتایبەتی بۆن و بەرامەی لەشی کە بۆنی گوڵا قەنەفڵی لێدەهات. بەجارێ ئەمیری مەس کرد. لەگەڵ هەموو ئەمانەشەوە بە هێواشی دڵبەری لە خۆی دوورخستەوە و بەڕووگرژیەوە گوتی بەسام فرت و فێڵە
من بۆ شتێکی دیکە بانگم کردی بۆ ئێرە. دڵبار بەبێ گوێدان بە قسەکانی ئەمیر هەوڵی دەدا بە عیشوە و نازەکەیەوە ئەمیر بخاتە داوی خۆیەوە. باشتر خۆی خزاندە نێو ئامێزی ئەمیرەوە و بەلار و لەنجەوە وەڵامی دایەوە. خۆشم دەزانم بۆ کارێکی تر بانگت کردەوە. ئەمیر با زۆڕوت و مەڕمەڕیەکانی دڵبەری بە هێواشی گرت و لە خۆی دوورخستەوە. من دەستگیرانم هەیە. دڵبار بە بیستنی ئەم ڕستەیە خەندەیەکی گەڵتە ئامێزی بۆ کرد و پێکەنی. ئەوەندە پێکەنی ئەمیرە ڕقی هەڵسا و هاواری کرد. پێمەکەنە. دڵبار دیساندایە قاقای پێکەنین. ئاخر تۆ زۆر سادە و ساکاری، حەیوانی. مرۆڤ ئەگەر بۆ کچەی خۆشی دەوێ بە وەفا بێ سادە و ساکارە، حەیوانە؟ دڵبار قسەکەی پێبڕی. لە چاوەکانی ئەمیر ڕاما و ئاهێکی هەڵکێشا. چەند حەز دەکەم کەسێکیش ئاوا منی خۆش بوێ، بەڵام کێ ئامادەیە دڵی بە کچە قەرەجێک بدات؟ چاوەکانی دڵبەر فرمێسکی تێزا. ئەمیریش دڵگیر بوو و دڵنەوایی دایەوە. تۆ کچێکی باشی، من نەمدەوی سوا بکەم، بەڵام چی بکەم؟ باوکم فەرمانی داوە لەبەر خاتری حزب دەبێ قبوڵی بکەم. دڵبەر بە نازەوە قژی هەڵدایەوە. فرمێسکەکانی سڕێ گوتی ناڕەحەت مەبە، لەبەر خاتری تۆ هەرچیەک بڵێ ئامادەم بیکەم. سبەینێ باوکم ئەندامانی حزبی داوت کردووە و داوای کردووە بێت و سەمایان بۆ بکەیت. سەرچاو عەزیزم، سپاس. سعات چەند بێم؟ سعات 6. بەڵام کەس پێ نەزانێ. 300 دیناری شت بۆ لێ دەسێنم. خۆی شت لەوێی؟ بەڵێ. دێم و بە سەلامەتی خۆت و دەستگیرانت سەمایەکتان بۆ دەکەم کە هەمویان چاویان زەق بێتەوە. سپاست دەکەم. دڵبەر بە سۆزەوە پرسی دەستگیرانەکەت ئەو کچە نەبوو کە سواری عەرەبانەکە ببوو؟ بەڵێ خۆیەتی. جوان بوو؟ دڵبەر بەسەر ئیشارەتی بەڵێی بۆ کرد و چاوەکانی خستە سەریەک. زۆر باشە. خوا بە نسیبی یەکترتان کە. اینجا لە جێگەکەی خۆی قید بووە و لە کاتێکدا لەسەر ڕۆیشتن بوو پرسی جگەرەت هەیە؟ ئەمیر جگەرەیەکی پێدا. دڵبەر دووکەڵی جگەرەکەی بە لێزانیەوە قوتدا و لە دەریا ڕامە. لەم دنیا هیچ شتێک لە عاشقێکی ڕاستەقینە جوانتر نییە. منیش سەردەمێک ئەفسەرێکی هێزی دەریاییم هەر شێتانە خۆش دەویست، بەڵام حەیف. ئەمیر هەستی کرد دڵبەر هاتۆتە کۆڵ. لەسەر خۆ پرسی چۆن بوو؟ وەفای بۆت نەبوو؟ چاوەکانی دڵبەر کە سەرنجی دەریایان دەدا پڕ فرمێسک بوون. چۆن؟ بەڵام حەیف. ڕۆژێ چووە دەریاوی دی نەگەڕایەوە. دوای ماوەیەک هەواڵیان ڕاگەیان کە لە نێو شەپۆلی دەریادا نەقۆم بووە. بۆ چەند ساتێ هەردووکیان بێدەنگ بوون. تەنها دەنگی شەپۆلەکانی دەریا بەرگوێ دەکەوتن. وا دیار بوو پاشماوەی چیرۆکەکە لە نێو شەپۆلەکانی دەریادا مەلەی دەکرد. بۆ بەیانیەکەی ئەو ڕۆژە دەرودیواری شارۆچکە بە ئاگاداری نامەکانی کەرامەت و سەلامەتیەکان ڕازابەوە و هەردوو حزب داوایان لە لایەنگرانی خۆیان کردبوو کە لەم ئاهەنگەدا بەشداری بکەن. ئەم ئاگاداری نامانە بەڕەنگی جۆراوجۆر و داخوازی هەمەجۆر ئەو خەڵکەیان خەریک کردبوو. لە پێش هەر ئاگاداری نامەیەک کۆمەڵێک کۆببوونەوە و بە زەحمەت وشەکانیان حینجە دەکردەوە. سەلامەتیەکان نووسیبوویان ئەگەر ڕای خۆتدا ئێمە ئیسراحەتی کارەکانت بۆ دەڕوا بە سەلامەتی، حزبی سەلامەت. ئەگەر ڕای خۆت بدەیتە ئێمە پاکیت، سەلامەتیت و بەختیاری خۆت مسۆگەر دەکەیت، حزبی سەلامەت. جارەکانی کەرامەتیەکانی شوەکی ئەوان وابوو. هاوڵاتی بۆ ئەوەی خۆت لێ رازی بێ ڕای خۆت بدا حزبەکەی ئێمە، حزبی کەرامەت. ناوەڕۆکی جارەکانی هەردوو لایەن هەژاری پێوە دیار بوو، بەڵام جارەکانی حزبی مەدەنیەت سادە و ڕەوان بوون. خەڵکەکە کە هەمویان لێیان تێدەگەیشتن، هەرچەندە زۆربەیان کەرامەتی و سەلامەتیەکانیان هەڵبژارد بوو، بەڵام هەندێکیشیان هەرما بوونەوە. داهاتووی ڕووناک پەیوەندی بەو کەسانەی هەڵیان دەبژێرن، حزبی مەدەنیەت. هاوڵاتی دیموکراتی بە بیرۆڕای ئێوە دروست دەبێ، حزبی مەدەنیەت. لە هەمان کادا چەند لۆریەک کە بە ئاڵای حیزبەکان ڕازا بوونەوە و ئەندامانی حیزبەکان تیاندا خەریکی سرود خوێندن و سەماکردن بوون، هاتنە نێو مەیدانی شارۆچکەوە. دووسەیەکیان لەبەردەم بارەگای حزبی کەرامەت و دووسەیەکیان لەبەردەم بارەگای حزبی سەلامەت ڕاوەستان. ئەندامانی هەردوو لا دروشمەکانی خۆیان دەخوێندەوە. لە میانەی خوێندنەوەی دروشمەکانیشدا جنێویان پێک دەدا. هەروەها لە هەردوو لاوە دەنگی دەهۆڵ و زۆرنا بەرز بووە و خەڵکێکی زۆر هەڵسا بوونەوە و شارۆچکەی ملەی زێڕین وەک شارە مێرولە تێک دەقشقژان. ئەمیر لە گۆشەیەک وەستا بوو تەماشای باوکی دەکرد کە فەرمانی بەسەر ئەندامانی حیزبدا دەکرد. هەستێکی سیر گیانی تەنی بوو،
سێری دەکرد هەندێک شت تاو دەبێ، هەندێشتیری دەست پێ دەکات. لەو باوەڕەدا بوو کە ئەم دانیشتنە دووە هەراوهۆریە و قڕەوگاڵەیە و بە زوویی هەموو شتێ ڕوون دەبێتەوە. لە هەمان کادا لە نێو کارگەی قوتووی ماسی غەیاسەدینیشدا بەرنامەی وتووێژ دەستی پێ کرد و وەستا حەسەن سەرپەرشتیکاری کارگەکە بۆ کرێکارەکانی دەدوا و دەیگوت: وەرن ئەرباب گەرەکێتی قسەتان بۆ بکات. کرێکارەکان بە بێمەیلی و بەڕقەوە دەستیان لە کار کێشایەوە و بەرەو ساڵۆنی گەورە ڕۆیشتن. ڕوخساریان گرژ و تووڕە بوو. وەستا حەسەن سێرێکی سەرتاپای کرێکارەکانی کرد و گوتی: وریابن، لە کاتی فەرمایشتی سەرۆک قسەیەک نەکەن تووڕە ببێ. کرێکارەکان وەڵامیان نەدایەوە و ئەوەندە ڕقیان لە وەستا حەسەن دەبەوە ئامادە نەبوون هەتا سەیری بچمیشی بکەن. لە هەموو دنیای مرۆڤێکی دەبەگتر و بێ شەرەفتری وەک ئەو وەستا حەسەنە نادۆزنەوە. بنەچەی ئاشکرا نەبوو هیچ کوێن دەرە و کەس ئەسڵ و فەسلی ئەو کابرایی نەدەزانی. کە غەیاسەدین لە دوورەوە دەرکەوت و وەستا حەسەن بە دەنگانێرەکەیەوە هاواری کرد: یاڵڵا خڕ بنەوە، ڕیز بن. کرێکارەکان ڕیز بوون. غەیاسەدین چووە سەرپایەکان. جلی ڕێکوپێکی پۆشی بوو، کڵاوێکی سیلیندەری لەسەر نابوو. پێڵاوەکانی بۆ یاخ کردهبوو، بەڵام ڕووی ژاکە و غەمگین داهاتە بەرچاو. سێرێکی کرێکارەکانی کرد و ئارام و هێمن گوتی: ئەمڕۆ حیزبەکەمان کۆڕێکی گەورە دەگێڕێ. کرێکانتان دەدەمێ، دەبێ نیشانەی حزب لە یەخەتان بدەن و لەم کۆڕەدا بەشداری بکەن. کرێکارەکان لە یەکدی ڕامان. جاران بۆ جێبەجێکردنی ئەم دەستورانە پێیان ناخۆش نەبوو، بەڵام ئەم جارە ئامادە نەبوون نیشانەی حزب بە یەخەیانەوە بکەن. حوسنی هەنگاوێک لە ڕیزەکە هاتە پێشەوە و بە دەنگێکی دڵنیاوە گوتی: من نیشانەی حزب و فلان لە یەخەم نادەم. قسەکەی وەک بۆمبێک لەناو کۆمەڵەکە تەقیەوە. هەموو تێکڕامان. غەیاسەدین بەم بێباکی حوسنی خەریک بوو شێت دەبوو. ددانەکانی جیڕەجڕیان پێکەوتە بوو. لە کاتێکدا هەموو گیانی دەلەرزی پچڕ گوتی: جا بەم شێوەیە؟ اینجا ڕووی لە کرێکارەکان کرد: بێجگە لەما کەسی دی هەیە نیشانەکە نەبەستێ؟ 5 کەسی دی لە ڕیزەکە هاتنە دەرەوە و بە هەمان ئازاییەوە گوتیان: ئێمەش نایبەستین. غەیاسەدین لە کاتێکدا وەک سەگێکی ژەهر خوارد و خولی دەخواردەوە و ددانەکانی جیڕیان دەهات گوتی: دەزانن ئەم کارەتان چەند بەگران لەسەرتان دەوەستێتەوە؟ هەمووتان دەردەکەم. حوسنی بەقایمتر وەڵامی دایەوە: ئەدی بۆ وەستاوی، وا دەزانی دەتوانی؟ نەخێر، ئەو زەمانە ڕۆیشت هەر هەڵەیەک بتەوێ بە ئارەزوی خۆت بیکەی. ئێستا ئێمە بە ڕێگای یاسا و بەدەستی وەزارەتی کار بەرگری لە مافی خۆمان دەکەین. ساڵەهایە وەک کەر ئیش دەکەین، لە ناو دەستی تۆی دەکەین. لە جنێ و هەڕەشەی تۆیش ناترسین. هەرچیەک بکەی بە خەیاڵماندا نایە. کە هەرگیز بە خەیاڵیدا نەدەهاتوە بە زوویی ڕوبەڕووی بەرپەرچدانەوە بێت. با پەشیمانی و ڕاشکاویەوە وەک کەرکەدەنی کێوی هاواری کرد: بڕۆن ون بن، دەچنە کوێ بڕۆن؟ بەکار بەڕێوەبردن دەمترسێنن؟ تف! حوسنی لە برادەرەکانی ڕامە. دیتی هەمویان ئامادەن بۆ ڕۆیشتن. اینجا بۆ لای گشت کرێکارەکان گەڕایەوە. هەرێکی نیشانەی حزبی کەرامەت لە یەخەی دەدات با بمێنێتەوە. ئەوەشی نایبەستێ بابێت بڕۆین. یاڵڵا کوڕینە! 7 کەس لە پێشەوە و حوسنیش لە دواوە ملی ڕێیان گرتە بەر. غەیاسەدین لە دواوە هاواری کرد: وا دەزانن کرێکار قاتی بووە؟ سەگ بابی ناپاکینە، بڕۆن برسێتی ببینن تا عەقڵتان بێتەوە سەر. جابا بزانم ئەو فکریە دەبەنگە چۆن دەتوانێت نانتان بۆ پەیدا بکات. پاشان گەڕایەوە و لە کاتێکدا هێشتا هێنکە هێنکی بوو، ڕەنگی هەڵبزڕکا بوو، ڕووی لە کرێکارەکان کرد و گوتی: ئەوەی نایەوێ با بڕوە، یاڵا ئێوەش ئەگەر حەز ناکەن بڕۆنە دەرەوە. کە کەسیان ورتیان لێوە نەهات غەیاسەدین پێکەنی. قا پێکەنی. ئەوانە هەر بەڕاستی جاسوس بوون. اینجا ڕووی لە وەستا حەسەن کرد: نیشانەکانی حزب بەسەر کرێکارەکاندا ببەخشەوە، کرێکەشیان دووقات بدەرێ. وەستا حەسەن نیشانەکانی حزبی لە ناو پاکەتەکە دەرهێنا و بە هەمووانی بەخشی. غەیاسەدینیش با کەیف و زەوقێکی تایبەتیەوە سەیری کرێکارەکانی دەکرد کە نیشانەکانیان لە یەخەیان دەدا. لە دەرەوە دەنگی دەهۆڵ و زۆر نادەهات. غەیاسەدین بڕیاریدا بوو تاوەپەڕی توانای یارمەتی حزبی کەرامەت بدا، چونکە بەرژەوەندی لەوەدا بوو. پاشان یەکسەر گوڵەی بیرکەوتەوە کە چۆن لەسەر ئەو چیمەنە لە بن دەستوپی ئەو کوڕانێرەکەرە خۆی دەچڕیەوە و ڕانەسپیەکانی بەدەرەوە بوون. چەند ڕۆژێکی دی ئەو نیعمەتە لەو مارە دەکەن، وە گورچێک چاوی بە هەرچی کەوتبێ بە حەسرەتەوە لێوەکانی خۆی لستەوە. لە دەرەوە دەنگی دەهۆڵ و زۆرنا زیاتر داهاتە بەرگێ. ئەندامانی هەردوو حزب بە چاپۆکیەوە خەریکی ڕێکخستنی بەرنامەکانیان بوون و هەریەکەیان هەوڵی دەدا
خەڵکی کە بۆ لای بارەگەی حیزبەکەی خۆیان ڕابکێشن. ئەندامانی حیزبی کەرامەت کە بە پێش نووسینگەکەی کاک فکریدا ڕەتدەبوون هەڵوێستەیەکیان کرد و پاشان بە یەک دەنگ هاواریان کرد. هۆی ها! کاک فکری لەگەڵ چەند هاوڕێیەکی لە پێش دەرگا وەستا بوون. پێکەنینیان بەم ئیشا سوکانەی کەرامەتیەکان دەهات. کاک فکری بە دڵگیریەوە سەری لە قاند و بەوانەی تەنیشتی گوت بە قسەکانیانەوە دیارە وەزعیان خۆشە. یەکێ لە دۆستەکانی فکری لە تووڕەییاندا قوڕگی گیرا بۆ پرسی کاک فکری ئێمە کەنگێ دەست پێ بکەین؟ فکری سێرێکی سەعاتەکەی کرد و وەڵامی دایەوە لێگەڕێن با ئەمانە ماندوو ببن و دابکەسێن ئەوجا ئێمە دەست پێ دەکەین. ئێمە سەعات 3 دەست پێ دەکەین. ئەو لۆریانە پڕ بە خەڵکی و بە ئاڵای حیزبەکەیان و بەدەهۆڵ و زۆرناوە یەک بە دوای یەک دەگەیشتنە جێ و لە پێش بارەگای حیزبەکانیانەوەدا دەبەزین. شوێنی لێدوان و گفتوگۆی هەردوو حیزب لە مەیدان بەرامبەر یەک بوون. یەکسەر هەراوهۆریایەکی زۆر دروست بوو وەک سەردەمی ڕۆمەدێرینەکان. لە کاتی هەڵبژاردننی سیناتۆرەکان کۆمەڵێ سیزار و کۆمەڵێ ئەنتۆنیۆس لەم دی و لەو دیویان دەڕۆیشتن و دەهاتنە مەیدان. ئەندامانی هەردوو حیزب ڕابەرانی حیزبەکانیان لەسەر شان هەڵگرتە بوو هێنایان نەمەیدان. هەردوو حیزب سەرێکی یەکتریان کرد. قۆلی کەرامەت دەستی هەر شەقاند و هاواری کرد. بورهان لەم هەڵبژاردنەدا کەس ڕای خۆی بە تۆ نادات. ئەندامانی حیزبی سەلامەت بە یەک دەنگ گوتیان جات. ئەمجارەیان بورهان سەلامەت بە شێوەیەکی تایبەتی ڕووی لە کۆمەڵەکە کرد. تۆ هەر بەم داخەوە دەمری. هەموو دەزانن حیزبی کەرامەت حیزبێکی قەڵب و ساختەیە. ئەمجارەیان کەرامەتیەکان هاواریان کرد جات. دەتگوت قسە و لە دوانەکانیان یەک کەس بۆی ئامادەکردون چونکی هەرچ لایەکیان دەیگوت لایەکەی دییان هەمان شتی دووبارە دەکردەوە. پاشان یەکسەر هەردوو لا پێکەوە دەستیان بە لێدوانەکانیان کرد. سەرۆکانی هەردوو حیزب چوونە سەر مێزەکانیان. گۆڵدانی پڕ لە گوڵ و دۆلکەی پڕ لە ئاو لەسەر مێزەکانیان دانرابوون. میکرۆفۆنەکانیان کردەوە. هەردووکیان جلی ڕەشیان پۆشی بوو. هەردووکیان فویان تێکرد. ئەلۆ ئەلۆ وەک بڵێ ڕێککەوتە بوون. هەردووکیان پێکەوە دەستیان پێکرد. قۆلی کەرامەت هاواری کرد. هاوڵاتیانی بەڕێزی ملەی زێڕین. بورهان سەلامەتیش لەولاوە دەستی پێکرد. ئەی هاوڵاتیان نیشتیمان پەروەرەکانی ملەی زێڕین. قۆلی حیزبەکەمان. بورهان حیزبەکەمان. قۆلی تەنها داواکاریمان. بورهان تەنها داواکاریمان. قۆلی وەدەستهێنانی زۆرینەی شتە. بورهان وەدەستهێنانی. ڕوونووسەکان بە تەواوی وەگیەک بوون. هەردووکیان یەک شتیان دەگوت. جیاوازیەکان ئەوە بوو کە یەکێکیان بەدەنگێکی دوور و درێژ دەیگوت دومیان بەدەنگێکی نزم و پچڕ پچڕ دەیگوت. خۆشیەکەی لەوەدا بوو کە خەڵکەکە گویان لە هیچ لایەن نەدەگرت. تەنها کۆمەڵێک وەک پەیکەر لە شوێن خۆیان ڕاوەستا بوون. بە مات و مەلولیەوە سەیری ئەم لەو ئەولایان دەکرد. قسەکانی شەر ئەوانە بوون کە هەمیشە دەیان گوت دەیکەین کردمان دەکەین. کاتێ ئەمانە خەریکی لە دوان بوون گوڵەیە لە ماڵەوە دانیشتە بوو خەریکی چنین بوو. ئەم هەرە و هۆریایە ناڕەحەتی دەکرد. لەژێر لێەوە بۆڵەبۆڵی بوو. دیسان باوکم خەریکی قڕە و گاڵەیە. گوڵەی بەهۆی ئەم حیزب و حیزبایەتیە خۆشی نەدەویست. دەیزانی هەر بەهۆی ئەم حیزب و حیزبایەتیەوەیە کەوان ناتوانێت لەگەڵ ئەمیردا زەماوەند بگێڕێ. وا بە دەردی دووریەوە فرمێسک هەڵدەڕێژێ. گوڵەی بەتەنیا لە ماڵ بوو. دایکیشی چوو بوو سێری ئاهەنگ بکە. بە لێدانی تەقەی دەرگا یەکسەر لە جێ خۆی ڕاپەڕی و با پێپلیکانەکاندا هاتە خوارەوە و لە پشت دەرگاوە پرسی کێیە؟ دەنگی غەیاسەدین لە دەرەوە بەرز بووە. بیکەرەوە خۆمانین. گوڵەیە کە دەنگی وی بیست تۆزێک کەوتە گومانەوە. پاشان دەرگاکەی کردەوە. غەیاسەدین بەم بەژن و باڵا سەیرەیەوە لەبەردەم ئەو خۆی چەماندە و سەلامێکی لێ کرد. گوڵەیە ناڕەحەت ببوو پرسی چی دەوێ؟ ئەگەر ئیشت بە باوکم هەیەوا لە مەیدان کۆبوونەوەی هەیە. غەیاسەدین کە مرۆڤێکی خاوەن ئەزمون و چاوکراوە بوو لە کاتێکدا دەچووە ژوورەوە و لە دوای خۆیەوە دەرگاکەی داداخست. بە مەرایی بۆکردنێکەوە وەڵامی دایەوە ئازیزم من تەنها بۆ دیتنی تۆ و تەماشاکردنی بەژن و باڵای تۆ هاتوومەتە ئێرە. گوڵێ لە پرشنگی ترسناکی چاوی غەیاسەدین ترسا و خۆی کێشایە دواوە. چی؟ لەبەر خاتری من؟ بەڵێ لەبەر خاتری تۆ. جارێکی دی هەلیوان ناڕەخسێ. ئازیزەکەم نازدارەکەم هاتووم قسەت لەگەڵ بکەم. گوڵێ لە مەبەستەکەی تێگەیشت.
هێدی ڕۆیشت و هاواری کرد. من قسەم لەگەڵ کەس نییە، ڕقم لێتە، زوو کە خێرا بڕۆ دەرەوە. بەڵام غەیاسەدین کە حاڵی ئاسایی نەبوو وەک ورچی برسی سەیری سنگی دەرپەڕیوی کچەی دەکرد. بەدەنگێکی نزم و لەرزۆکەوە گوتی: عشق و ئەڤینت بۆ کەسانی دیکەیە و تووڕەیوڕ و گرژیشت بۆ ئێمەیە؟ 2 سەعات لەگەڵ ئەمیر لە باخەکە ڕاتان بوارد، عیب نەبوو؟ ئێستایش ئێمە قسەیەکمان لەگەڵ کردی ناڕەحەت بووی؟ گوڵەی ڕەنگی هەڵبزڕکا بوو، دڵی بە خێرایی لی دەدا. بە ناڕەحەتیەوە بەسەر غەیاسەدیندا هاواری کرد: زووکە لە پێش چاومون بە بێناموس. غەیاسەدین بە سوورتکی و بێشەرمیەوە سەری بەرز کردەوە وەڵامی دایەوە: شتیوانیە، دەبێت تۆ زێدڵداری بکەین. تۆ خۆت دەزانی ئاخیرەکەی هەر بۆ منی، چ پێش هەڵبژاردن چ دوای هەڵبژاردن. ئەوەندەی پارەی لە تۆم سەرف کردووە نەوەکو کچێ، گوندێکم پێ دەکڕی. گوڵەی قیژاندی و هێدی ڕۆیشت. بەڵام غەیاسەدین گرتی: خۆت ماندوو مەکە و منیش تووڕە مەکە، ئەو هەموو پارەم لە خۆڕایی نەداوەتە باوکت، لەبەر خاتری ئەم گردنە سپی و چاوە جوانانەی تۆ بووە. گوڵەی ڕنوەکی لە دەموچاوی غەیاسەدین گیر کرد و هاواری کرد: بگەنە دادم، بابە، دایە، ئای بێناموس. خۆشیەکە لەوەدا بوو لە هەمان کاتدا باوکی گوڵێ لە مەیدان هاواری دەکرد: ئەی خەڵکینە، لە ماوەی ئەم 4 ساڵەدا کێ پارێزگاری لە ناموس و شەرەفی ئێوە کردووە؟ حزبی کەرامەت بوو. ئەی هاوڵاتیان، هەوڵ بە یارمەتی خوا و دووەم بە یارمەتی ئێوە دیسان سەرکەوتوین. لەولای شەو بورهان سەلامەت هاواری دەکرد: لە ماوەی ئەم 4 ساڵەدا شەرەف و ناموسمان بۆتە وازی دەستی کەرامەتیەکان. هیممەتێ بکەن و نەهێڵن لەمە زیاتر حزبی کەرامەت ماڵ و گیانتان بگرێتە ژێر دەستی خۆی. تاکە کەسێک کە پەیوەندی بەم کارانەوە نەبوو غەیاسەدین بوو. لەگەڵەوەشەوە کە دەموچاوی زامدار بوو، بۆی باخەکەی دڕا و لا چاوێکی ڕەش داگەڕا بوو. هێشتا هەوڵی دەدا و دەیویست گوڵێ لە باوەش بگرێ. دەمی گوڵەی گرتە بوو، خەریک بۆ قاچەکانی شل دەبوون. هیچی وای نەما بوو لە پێ بکەوێ و خۆی بدا بەدەستەوە. بە هەموو هێزێکیەوە خۆی بچڕیەوە و دەستی گەیاندا قیچی باغەوانی کە لەسەر دیوارەکە دانرا بوو. هاواری کرد: بیتە پێشەوە وەک سەگ دەتۆپێنم. غەیاسەدین بەم هەڕەشەیە ڕاچڵەکی نەختێک شایدواوە. گوڵێ سوودی لەم هەلە بینی و بەڕاکردن لە ماڵ هاتە دەرەوە. غەیاسەدین لە ماڵ مایەوە. گوڵێ بەرەو مەیدان ڕای کرد. ئەمیر کە لە پێش چایخانە ڕاوەستا بوو تەماشای مەیدانی دەکرد، چاوی پێکەوت و هەستی بەم وەزعە ئاسایی کرد و لە خۆیەوە بۆ لای گوڵێ ڕای کرد و دەستی گرت و پرسی: گوڵێگیان چی بووە؟ پێم بڵێ بزانم چی بووە؟ گوڵێ بە هەنا سەبڕکێ و پچڕ وەڵامی دایەوە: ئەو سەگ بابە غەیاسەدین، دوژمنی عەرز و ناموسمان، هاتە بۆ ماڵەکەمانەوە دەیویست دەستدرێژیم لێ بکات، لە دەستی ڕام کرد. ئەمیر خەریک بوو شێت دەبوو. ددانەکانی لێ گیر کرد و گوتی: ئای سەگ بابی هەرچی پەرچی، ئێستا دەگەمە گیانت. نووری زەنگە زۆرە کاگوێی لە هەموو قسەکان بوو، بازووی ئەمیری گرت و نەیهێشت: کاکە ئەمیر، ئێستا کاتی ئەم شتانە نییە، حزبەکان تێک بەردەبن، کوشت و کوشتار دەکەوێتە نێوانەوە. بەڵام ئەمیر گوێی بەم قسانە نەدا. بازووی لە دەستی نووری ڕاتەکاند و لە کاتێکدا وەک گولە بۆ لای گوڵێ غاری دەدا دەستی بە بۆڵەبۆڵ کرد: بە جەهەنەم، خۆی دەکرد کەسیان نەدەمان. گوڵێ داوای لە نووری کرد: کاکە نووری، تخوا بیگرە مەهێڵە بڕوە، ئەو کابرایی دەکوژێ. نووری شانەکانی بەرز کردەوە: دەیکوژێ بە جەهەنەم. ئەمیر لە ناوڕاستی مەیدان ڕای دەکرد و پاڵی بە خەڵکەوە دەنا. باوکیشی بە هەمان گەرمیەوە خەریکی لە دوان بوو. حزبی کەرامەت هەتا نرخی شتومەکیشی گران کردووە، ئاوی خواردنەوەیشی لێ پیس کردوین. ئەو نانەی جاران دەتگوت گوڵە، هەنووکە کەس نازانێت چۆنە. غەیاسەدین جلەکانی ڕێک خستەوە و قژی شانە کردەوە و دەموچاوی شوشت و خەریک بوو لە ماڵی گوڵێ بێتە دەرەوە کە ئەمیر وەک ئیزرائیل گەیشتە سەر ڕۆحی. هەرگەیشتە ئەوێ مستێکی ڕاوەشاندا غەیاسەدین: بێناموس، ئێستا پێت دەڵێم دەستدرێژی بۆ سەر ناموسی خەڵکی یانی چی؟ غەیاسەدین لەگەڵ مستی هەوڵی کەوتە سەرزەوی و دەستی بە هاوار کرد: ئای خەڵکینە بگەنە هانام، سەلامەتیەکان کوشتمیان. ئەم ڕستە کورتە بووە هۆی ئەوەی ئەندامانی هەردوو حزب بکەونە گیانی یەکترەوە. مەیدانی کۆبوونەوە بوو بە مەیدانی شەڕ. کاک فکری کە تازا دەستی بە قسەکانی کردبوو بە ئیشارەتی دەست شەڕ و هەرای هەردوو حزبی بە خەڵکەکانی شاندا و بەگاڵتا پێکردنەوە گوتی: ئەمانە باسی دیموکراتیەت دەکەن، لە باتی ئەوەی لە پێناو بیرۆڕای پێشکەوتن خوازی و
بەرنامەی ڕاستەقینەی خۆیان خەبات بکەن، ڕێگای دارکاریان گرتوتە بەر و دەیانەوێ بە زۆرەملێ کۆمەڵ چاک بکەن. دیموکراتی یعنی ژیانی ئازاد و بەختیار لە سایەی یاسادا. ئایا ئێوە شاوەڕوانی هەمان دیموکراتی و بەختیاری ناکەن؟ حیزبەکان دەبێت دوژمنایەتی و دووڕێی و ڕقەبەرایەتی بەلاوە بنێن و تەنها لە پێناو پاراستنی بەرژەوەندیەکانی وڵات و پێشکەوتنی کۆمەڵدا تێبکۆشن، نەوەک دوای شتی هیچ و پوچ بکەون. بە قسە و گوتەکانی فکری هاتبوونە کۆڵ. هەمویان بە سیرکردنێکی پڕ لە ڕق و کینەوە سەیری مەیدانیان کرد کە هێشتا لێدان و کوتان بەردەوام بوو، چونکە بە شتێکی نابەجێیان دادەنا هەمویان بزەیەکی گاڵتە ئامێزیان کەوتە سەر لێوان. کە لایەنگیرانی حیزبی کەرامەت و سەلامەت کوڵی دڵی خۆیان بە یەکتر هەڵڕشت و هاتنەوە سەروازعی خۆیان، یەکیەک و کۆمەڵ کۆمەڵ بەرەو لای حیزبی مەدەنیەت ڕێگەیان گرتەبەر. با بچین بزانین ئەمانە دەڵێن چی. هێشتا 2 ڕۆژی مابوو هەڵبژاردن دەست پێ بکات و ڕاوەربگیرێ. لەم ماوەیەدا نەکۆبوونەوەی دیکرا و نەدانیشتنی دیڕێکخرا. ڕۆژی هەڵبژاردن دوای نوێژی بەیانی مەلا ئەمین چووە سەر مینبەر دەربارەی دینی ئیسلام کە بناغەکەی لە سەرپایی دیموکراتی و برایەتیە دووە. دینی ئیسلام فەرمانمان پێدەدات کە ناڕەزایی بەرامبەر ڕق و کینە و دوژمنایەتی دەربڕین. دووڕووی و هەڵخەڵەتاندن کە لە دینی ئیسلام دانیە. دینەکەمان دەفەرمێ برایانی دینی دەبێت دەست بخەنە دەستی یەکترەوە و بۆ پێشکەوتنی کۆمەڵ و وڵاتەکەیان دەبێت ڕێگای ڕاست بگرنەبەر. ویژدانتان هەبێ و بە باوەڕەوە هەنگاو هەڵێننەوە و خوای گەورە ببین و هەر ئەو بەسەرکار بزانن تا هەرگیز گومڕا نەبن. کاتێ لە مزگەوت هاتنە دەرەوە هەردوو ڕەقیب دیسان جوان جوان تێکڕامان. دڵ و دەرونیان ئەوەندە پیس بوو هەتا ئايات و پەرجووی دینیش نەیدەتوانی ڕێگای ڕاستیان پێنیشان بدات. سەرۆکەکانی هەردوو حیزب هەڵبژاردنی خۆیان بە مافێکی ڕاستەقینەی خۆیان دەزانی، لە پلەپایی خۆیان دڵنیا بوون و سەرکەوتنیان لە چاوی حیزبەکانی خۆیانەوە دەدیت. ئەو خەڵکە کۆمەڵ کۆمەڵ بەرەو لای سندوقەکان کەوتەبوونە ڕێ و ڕای خۆیان دەدا. قۆلی کاتێ بە ماقۆڵیەوە ئەو سندوقەی خەڵک ڕایاندا بوویەوە هەڵدەڕەشت، ڕووی بۆ لای وێنەگرەکە وەرچەرخان. هۆی برادر، وێنەیەکی گەورەم بۆ بگرە، دەمەوێت لە دیواری ساڵۆنی حیزبی بدەم. وێنەگرەکە کامێرەکەی فیلمی تێدا نەمابوو، هەرەوەی هەستی پێنەکە وەک وێنەگرێک جوڵایەوە. هەوڵی وای زانی سەرۆکی حیزب گاڵتە دەکا، بەڵام دوایی کە زانی بەڕاستیەتی بەڕاکردن چوو فیلم بێنێ و وێنەی قولی کەرامەت لە بەردەم سندوق بگرێ. لەولای شەو بورهان سەلامەت کە خەریکی خاڵیکردنی سندوقی ڕایەکانی خۆی بوو وەک سەرکردەیەک دەستی بە قسە کرد. ئەمانە دەخەمە ڕێگای دیموکراتیەوە بە پشتیوانی خوا. ئەمیر لە پشت سەری باوکیەوە کاغەزی ڕای خۆی خستە نێو سندوقەکەوە. بورهان بە لە خۆباییبوونێکەوە سەیرێکی کوڕەکەی خۆی کرد، بەڵام جۆرە دوودڵی و گومانێک لە چاوەکانیان شەپۆلی دەدا. نەیدەزانی کوڕەکەی ڕایداوە بەکێ، هەر لە خۆیەوە شانی بەرز کردەوە لە پێش خۆیەوە گوتی: باشە، کێ دەیە بابی داتەوی، حیزبەکەی ئێمە سەرکەوتووە. کاتی ڕاوەرگرتن تەواو بوو، خوێندنەوەی ڕایەکان دەست پێکرا. سەرۆکانی هەردوو حیزب ناڕەحەت بوون. ئەوان هەرگیز لەو باوەڕەدا نەبوون کە حیزبی مەدەنیەت یەک ڕایش وەدەست بێنێ. لە کاتێکدا مەسەلەکە بە تەواوی پێچەوانە کەوتەوە و حیزبی مەدەنیەت زۆرینەی ڕایەکانی بەدەست هێنا بوو. قولی کەرامەت لە بارەگای حیزب دانیشتە بوو. زۆر بەبێ ئارامیەوە چاوەڕوانی هەواڵی ئەنجامی هەڵبژاردن بوو. هەرکە قاسیدێک دەگەیشتە جێ و هەواڵێکی ڕادەگەیان، قولی زیاتر تووڕە دەبوو، وەک بەرازێکی پێکرا و دەستی بە بۆڵەبۆڵ دەکرد. پەح، یانی چی؟ حیزبی مەدەنیەت یانی چی؟ ئەم گەوجانە کێن ڕای خۆیان داوە باو؟ بابیان دەگێم، کەوڵیان دەکەم. بورهان سەلامەتی ژۆزئی چی ئەو تۆ لە ڕەقیبەکەی چێتر نەبوو. ئەویش کە هەواڵی تازەی دەربارەی سەرکەوتنی حیزبی مەدەنیەت دەبیست لە تووڕەییاندا دەمی کەفی دەکرد. ئەو کابرایشمان لێ ڕاست بۆتەوە، کەس نەمابوو ببێتە نمایندەی ئێرە، ئەو کەتەیە نەبێ. چەند وەزعی ئەم دوو سەرۆکە کۆن و بەتوانایی هەردوو حیزبەکە خراپتر دەبوو بە پێچەوانەوە کاک فکری و لایەنگرانی حیزبی مەدەنیەت وەزعیان بەرەو باشی دەچوو. هەمویان بە شادی و دڵخۆشیەوە لە نووسینگەکەی کاک فکری کۆ ببوونەوە و بە بۆنەی ئەوەی دوای تۆزێکی دی هەواڵی سەرکەوتنیان ڕادەگەیەندرێ ئامادە بوون بۆ ئاهەنگێڕان. لە نێوانیاندا ئەمیر لە هەمویان شادتر و دڵخۆشتر بەرچاو دەکەوت و بە جۆرە فیز و شانازیەکەوە بۆ ماسیگرەکانی باز دەکرد. ئەم کارە من کردم، سوککردنی کەس نییە، ڕێزگرتنی باوکم لە جێگای خۆی،
هەڵبژاردننی نمایندەیەک 4 ساڵە چارەنووس و ژیانی بەدەستە، شتێکی زۆر ئاساییە. لەپڕ دەرگاکانی ژوورەکە بە قایم کرانەوە و یەکێ بە هەنا سەبڕکیەوە خۆی لە ژوورێک کوتا و هاواری کرد. هاوڕێیان، ئێمە سەرکەوتین، براوە بووین، زۆربەی ڕایەکانمان وەدەستهێناوە. کاک فکری نوێنەری خۆشەویستی ئێمەیە. ئەم ڕستەیە وەک کەڵپەیەک بگاتە ئەمباری بارود، هاوڕێیان لە جێ خۆیان ڕاچڵەکین. هەمویان وەگمەلی باڵ سوگ لە جێ خۆیان ڕاپەڕین و بە هاواری خۆشی و شادیەوە یەکتریان لە باوەش کرد و ڕوومەتی یەکتریان ماچ کرد. هەندێکیان ئەوەندە کەوتبوونە جۆش و خرۆشەوە کڵاوەکانیان هەڵدەدایە ئاسمانەوە. تاکە کەسێک لە نێوانیاندا خوێن سارد و ئارام وەستا بوو، ئەویش کاک فکری بوو. زۆر بەهێمنی و گرانیەوە کاغەزەکەی لەدەست ئەو پیاوەی کە تازە خۆی کوتابۆ ژوورەوە وەرگرت و دەستی بە خوێندنەوەی کرد. ئەمیر و برادەرەکانیشی بێدەنگ بوون و لە دەوری کاک فکری کۆبوونەوە. فکری وردە وردە دەستی بە خوێندنەوە کرد. حزبی مەدەنیەت زۆرینەی ڕایەکانی وەدەستهێناوە، 6577 ڕای وەدەستهێناوە و حزبی کەرامەت 1334 ڕا و حزبی سەلامەت 1168 ڕا. دوو فرمێسکی شادی بە چاوەکانی کاک فکریدا شۆڕ بوونەوە و لە نێو ئەم کڕی و بێدەنگیەی باڵی بەسەر ژوورەکەدا کێشا بوو. دەنگی گەڕی کاک فکری بەرز بووە. خۆیە قەسەم بە ناوی گەورەی تۆ تا ئەو پەڕی توانە خزمەت بە بەندەکانت بکەم. بە بڵاوبوونەوەی هەواڵی شکستێنانی هەردوو حزب لە بارەگەی هەردوو لایەندا کە تا سعاتێک لەمەوە پێش بزوتنەوە جوڵانەوەیەکی زۆریان تێدا بەدی دەکرا و خەڵکی بۆ خۆ دەرخستن لە بەرامبەر سەرۆکەکانیاندا سەر و گوێلاکی یەکدیان دەکوتیەوە و تۆپیان دەتەقان. لە چاونوخانێکدا ئەو کۆمەڵە پرتەیان لێ کرد وا لە هەموو لایەنگرا زۆرانەیان تەنها سەرۆکی هەردوو حزب خۆیان مابوونەوە. حاڵی هەردووکیان وەک دەریایەکی سەرشێد وابوو کە هەرچی کەشتی هەیەتیدا نۆقم بوو بێ کەوت بێتە ژێر ئاوەوە. ئەم هەموو بەڵێن و هەرایەیان، ئەم هەموو پارە خەرجکردنا، ئەم هەموو لێدوان و سنگ دەرپەڕاندنا، هەر هەمووی بە فیڕۆ ڕۆیشت و هیچی نەهاتە جێ. هەردوو سەرۆک وەک دوو دایکی ڕۆڵە مردوو خەمبار و بێپەنا لە بارەگای حیزبەکانیان دەهاتنە دەرەوە. لە مەیدان ڕوبەڕووی یەک ڕاوەستان. قۆلی کەرامەت بە نەفرەتێکەوە سەیرێکی ڕەقیبەکەی کرد و بە نەفرەت و گەڵتە پێکردنێکەوە هاواری کرد. های برادر، ئەنجامەکەیت بینی؟ ڕای زۆرینەیانت وەدەستهێنا؟ بورهان سەلامەتیش بە خەندەیەکی هەزارمانەوە وەڵامی دایەوە. سەیری یەکتریان کرد. قۆلی کەرامەت لە تووڕەییاندا دەستی بە بۆڵەبۆڵ کرد. سەریم سەگ بابانە بکە. بورهان بە گاڵتەوە وەڵامی دایەوە. کڵاوت قیت بکە. هەردوو ڕەقیب جارێکی دی هەلی وایان بۆ ڕێک نەدەکەوت تاوا فشە پێک بکەن. گەنجەکان لە کاتێکدا سرودیان دەخوێن بە چەند هەنگاوێکی دی گەیشتنە لای ئەوان. قۆلی کەرامەت و بورهان سەلامەت بە دوو چاوی زەقەوە لە کیژ و کوڕەکەی خۆیان ڕادەمان. قۆلی هاواری کرد. تەماشای کچە سەگ بابەی من کەن، چۆن دەستی کوڕەکەی تۆی گرتووە. بورهان سەلامەت کەم کارەی بە شکستێنانی ڕەقیبەکەی خۆی دەزانی بە خوێن ساردیەکەوە شانی هەڵتەکان. بە زۆر نەیگرتووە، هەر دەبێ هەردوو لایەن ڕازی بن. بورهان خەندەیەکی گەرمی بۆ ڕەقیبەکەی کرد. باشە کە ئەوان هەردووکیان یەکدیان بوێ، ئێمە چین؟ لەو کاتەدا کۆمەڵەکە گەیشتنە بەردەم ئەوان. گەنجەکان کاک فکریان لەسەر شانیان دابەزان. کاک فکری بە شکۆداری و سەنگینیەوە هاتە لای هەردوو ڕەقیب و دەستی خستە سەر شانی هەردووکیان و بەڕوویەکی خۆشەوە و قۆلی کەرامەت و بورهان سەلامەت دیسان نیگای یەکتریان کرد. بەڵام ئەم جاریان بە پێچەوانی نیگاکانی پێشویان گەرم و خۆشەویستانە بوو. قۆلی کەرامەت لە خۆیەوە پێکەنی و لە کاتێکدا هەمێزی کردبەوە بە دڵخۆشیەوە هاواری کرد. هۆی بورهان! بورهان سەلامەت، چاوەڕێی چی دەکەن؟ ئەمڕۆ ڕۆژی دیموکراتیە، وەرە باوەشمەوە. بورهان سەلامەت لە خۆیەوە ڕەقیبەکەی لە باوەش کرد و گوتی ئەگەر ئێمە نەبووینە دیموکراتیە دروست نەدەبوو. سیرکەرەکان کە بە ئاشتبوونەوەی ئەم دوو ڕەقیبە هاتبوونە کۆڵ بە یەک دەنگ هاواریان کرد. بژی دیموکراتی! لەم بەزم و هەرایەدا کە هەر یەکە و خەریکی کاری خۆیان بوون، ئەمیر دەستی گوڵەی گرت و لەسەر خۆ بە بێدەنگی لە نێوان خەڵکەکە هاتنە دەرەوە. بە پێدزە و خۆدزینەوە بەرەو کەنار ڕۆیشتن. کەنار دەریا بە پێچەوانی هەمیشە خەڵوەت بوو، کەسی لێ نەبوو. هەردووکیان وەک دوو فریشتەی ئازاد و خۆشبەخت بەوەی کە دیموکراتیەت کەوتە بۆ شارۆچکەکەیانەوە و دژایەتی و ناکۆکی بۆ هەتایە لە نێو چوو باوەشیان بۆ یەک کردەوە. ئەمیر کچەکەی لە باوەش گرت و بەخۆیەوە گوشی و بەزارێکی پڕ لە خۆشەویستی و ئەڤینەوە بەگویدا چپان. خۆشم دەوێت.
خۆشم دەوێت. خۆشەویستانم، لێرەدا هاتما کۆتایی خوێندنەوەی ڕۆمانی حزبی کەرامەت و حزبی سەلامەت. لە کۆتاییدا وەک ئێمە بینیمان دیموکراتیەت بەرقەرار بوو، خۆشەویستیش بوو بە لووتکە. منیش ئێوە لە لووتکەی خۆشەویستیدا گوێدەهێڵم بە هیوای دیدار لە بەرهەمێکی تری کتێبخانەی شنەوەی دەنگی. Shinawa, the vocal library, a ray of enlightenment to everyone. Shinawa is the biggest vocal library in Kurdistan and Iraq. As other libraries in the world, it provides hundreds of resources in different fields of study in Kurdish, Arabic, and English. Besides annually re-preparing new educational programs vocally for 1st to 12th grades and recording scientific resources for the blind students at different departments of the university. At the same time, Shinawa offers free with high quality recording to those poets, writers, and translators who desire to publish their written works vocally. Shinawa is a pioneer in offering education, culture, and knowledge to everyone. Dear blind students, blind readers, and whoever would like to benefit from our library, you can visit us at the following address: Blind Union of Kurdistan, 60 Meter Street, opposite the bowling center. The phone number 328-7197.